سڵاو لەبێت تۆم کاتتان باش بەڕێزان کاژمێر 11 لە دزومەوە دوایین پێشات و ڕووداوەکانی کوردستان عێراق ناوچەکە و جیهانتان بۆ گوازینەوە سەرەتاش بە گرنگترین سەردێڕەکان دەست پێکرد. سەرچاوەیەک لە نووسینگەی لاهور شێخجەنگیەوە ڕایگەیاند سەرۆکیەکێتی دەیەوێت دادگا بۆ دروستکردنی سیناریۆ بەکاربێنێت و بە سیناریۆ لاهور شێخجەنگی تۆمەتبار بکە. سەرچاوەیەکیش دەڵێ سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی بێشێتیان گوتووە تێکدانی دۆخێمی سلێمانی قبوڵکراو نییە. سەرچاوەیەک لە کۆمپانیای ئەپیکۆر بە زوومی ڕاگەیان لە نێو خۆمان داناکۆشیمان لەبارەی دەستپێکردنەوەی هەناردینە و تێرینی کوردستان بۆ بازاڕەکانی جیهان هەیە. بەڵام لە ئێستادا لە گفتوگۆ داین ئەگەر لەم دوو ڕۆژەدا بگەین بەڕێکەوتن ئەوە سەرەتای هەفتەی داهاتوو نەوت ڕادەستی کۆمپانیای سۆمۆ دەکەین. بە ئامادەبوونی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی تورکیا کۆمیسیۆنی هاوپشتی نەتەوەیی برایەتی دیموکراسی پەرلەمانی تورکیا پێنجەمین کۆبوونەوەی خۆی ئەنجامدا. دەستگای هاوکاری مرۆییش دەڵێ پرسی کورد کێشەیەکی هەرێمی و گشتگیرە و دەبێت چارەسەر بکرێت. کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەگرتوەکان لەبارەی دۆخی سووریاوە بەڕێوە چوو. مێردەی نەتەوەگرتوەکان بۆ سووریا داوا دەکات هەوڵەکان بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی نێوان دیمەشق و هێزەکانی سووریای دیموکرات بەردەوام بێت. دووبارە سڵاو بڕێزان سەرچاوەیەک لە نووسینگەی لاهور شێخجەنگیەوە بە زوومی ڕاگەیاند سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت هاوشێوەی جارەکانی پێشووی بە سیناریۆ لاهور شێخجەنگی تۆمەتبار بکات. ئەو سەرچاوەی ئاماژەی بۆ کردووە سەرۆکیەکێتی دەیەوێت دادگا بۆ دروستکردنی سیناریۆ بەکاربێنێت و هاوشێوەی پێشوو بە سیناریۆ لاهور شێخجەنگی تۆمەتبار بکات. ئەوەش لە کاتێکدا لە ئێوارەی ئەمڕۆوە جوموجوڵێکی نائاسایی لە شاری سلێمانیدا هەیە و هێزێکی زۆری ئەمنیش بڵاویان پێکراوە. لە هەندێک ناوچەش ئاستەنگی هاتوچۆ دروست بووە. هەر لەبارەی جوڵەپێکردنی هێزەوە لە شاری سلێمانی سەرچاوەیەکی ئاگادار بە زوومی ڕاگەیاند سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی هۆشداری توندیان لەبارەی تێکدانی دۆخی ئاسایشی سلێمانی داوەتە یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەو سەرچاوەیە دەڵێ سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی پەیامێکی توندیان ئاراستەی یەکێتی کردووە پێیان گوتووە تێکدانی دۆخی ئەمنی شاری سلێمانی تێکدانی دۆخی ئەمنی عێراقە و لای ئەوان قبوڵکراو نییە. بەڵێ بەڕێزان بۆ زانیاری زیاتر لەبارەی دۆخی ئەمنی شاری سلێمانی و بڵاوپێکردنی هێز و کاردانەوەکان لە شاری بەغداد ئێستا ئەچمە لای هاوکارم زوومی بەغداد ئاکام فەهمی. ئاکام ئەم کاتت باش دەنگۆی تێکچوونی یاخود بڵاوپێکردنی هێز لە شاری سلێمانی چ کاردانەوەیشێ بۆ لەلایەن لایەنە سیاسیەکانی عێراق بە دیاریکراویش چوارچێوەی هەماهەنگی شیعەکان کە لە ئێستادا فەرمانڕەوای عێراقن. بەڵێ بزرگ هەر ڕاستەوخۆ دوای ئەوەی کە ئەوەی لەداوە ئێستا بۆتەوە دەتوانین بڵێن سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی ڕاستەوخۆ پەیوەندی بە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستانیان ڕاگەیاندووە کە ئەم دۆخە بەردەوام بێ و دژی ئەم یعنی ئەم جوڵە سەربازین کە لە سلێمانیدا بەڕێوە دەچێت چکە تێکچوونی دۆخی سلێمانی تێکچوونی واتە تێکچوونی عێراق چیتر بۆ شێوە قبولی ناکەمەندی چوارچێوەی هەماهەنگی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ پاڤڵ تاڵەبانی کە نابێ بەم شێوە مەجوڵەی یعنی ئەمنی و جوڵە بە هێزەکانی سەربازی بکات لەناو شار مەدەنی وەکو سلێمانی هەمان کاتی گەلە چوارچێوەی هەماهەنگی بزرگانی چەند لایەنێکی دیکەش هاتوونەتە سەر خەت ئێستا بە تایبەت یعنی دەتوانین بڵێین سەدر کە بە هەمان شێوە پەیامی سلێمانی کە نابێت
ئەوە مامەڵە بکرد دەبێت هەرچی زووە سەقامگیری بۆ سلێمانی بگەڕێتەوە و نابێت تەشەنە بکە و گەورە بێت نالەبارە و لە هەمان کاتیشدا ئەوەی کە لە ئێستا لە عێراقدا هەیە دۆخێکی نالەبارە ئەوان دەترسێنەوەی کە دۆخەکە زیاتر تەشەنە بکەوە بگاتە عێراقیش لە هەمان کاتیشدا دژی ئەوە وەستاونەتەوە کە هەر جوڵەیەکی سەربەر دەنیدابێ بۆیە پەیامەکانیان ڕوون و ئاشکرایە و چەند جارێک پەیوەندیان کردو بە پێشێتی نیشتیمانی کوردستان ئەم شەو کە نابێ بەو شێوە مامەڵە بکرێ لەگەڵ ینی بڵاوە بکرێ بە هێزانامەکان لە هەمان کاتیشدا مامەڵ لەگەڵ شێوە نابێ بکرێ و هەروە سەدری هاتۆتە سەر خەت ئێستا کەمێک پێشە سا لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیان کردو و پێدووە کە بە هەمان شێوە بە چوارچەوەی هەمانجی کە ئەوانیش دژی ئەوەن کە هیچ جوڵەیەکی سەربازی لە سلێمانیدا نەبێ و نابێ ئەو بابەتە زیاتر تەشەنە بکەوە گەورە بێتەوە یعنی بزرگ ئەمە بە شێوەیەکی گشتی تا ئێستا ئەوەی کە هەیە و پەیامی گەیاندووە بە شێوەیەکی فەرمی ئاشکرایان کردەکانی ڕاگەاندن چوارچەوەی هەمانجی و ڕوتی سەدرە بەڵام لایەنی دیکە شەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەمان کاتیشدا ئەو گرژی و ئاڵۆزەی کە لەم ماوەیەدا هەیە و لە نێو خودی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە کە چەند سەرکردەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا باقیکە لە نێو سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەیە بۆیە بابەتەکە زیاتر ئێستا ینی بۆتە بابەتێکی سیاسی و گەورە بۆتەوە نەک لە ناوخۆی سلێمانی ناتوانین بڵێن ئێستا ئەو هێزە بڵاو بۆتەوە پەیوە شارێک وەکو شاری سلێمانی بەڵکو گەشتۆ دە بە ناوەندی عێراق لە هەمان کاتیشدا ئێستا ینی هەموو وەکو ڕاگەاندنکارێکی کورد لە شاری بەغداد ڕووماڵی کەناڵە عێراقیەکان میدیای عێراقی چۆن باسی دۆخی ئەمنی ڕەوشی ئەمنی شاری سلێمانی و بڵاوە پێکردنی هێز دەکەن بەڵێ هەموو ئەو میدیایانی کە سەربەجین ئەو میدیایانی کە سەربەخۆن ئەوانی کە عەرەبین میدیان دەوڵەتەکانیش بە هەمان شێوە ئێستا یعنی من کەمێک پێشتر تا لەگەڵ میدیایکی نێودەوڵەتی قسەم کرد کە پەیوەندی پێمانەوە کردی بارودۆخی سلێمانی چی لێ هاتووە ینی کۆمەڵێک زانیاری ینی باسی لە کۆمەڵێک کرد کە لە هەندێک بڵاو بۆتەوە بۆیە ینی ئێستا زۆر میدیاکان نەک جگا میدیا عێراقیەکان بەڵکو میدیا نێودەوڵەتەکانیش ئەوەی باس دەکرێت لە میدیاکان بە تایبەت میدیاکانی نزیک لە چوارچەوەی هەمانجی دژی وەستاونەت تۆ بڵاو بۆ لە خودکراوە ئێستا لەم شۆ لە کاتژمێر نزیکەی دەتوانین بڵێن کاتژمێر حوتۆ دەستی پێکرۆتە ئێستا لە دەرەوازەکانی شاری سلێمانی بە نایاسایی لە قەڵەمی دەڵێن ئەوە ئەم لە سلێمانیدا ئێستا هیچ بارودۆخێکی و مەترسیدار نییە کە ئەو هێزە بەو شێوە بڵاو بێتەوە لە هەمان کاتیشدا ئەشتر ئەم میدیایانە لە بابەتی شێوەی جیاواز ئەزەکانیان ینی ئەو شتانەیە ئەو هەواڵی جیاواز لەسەر هەنێمی کوردستان بەڵام لەم هەواڵە زۆر جیاواز بوون ینی لە داڕشتنی هەواڵەکە کە لەسەر بابەتی دەستگیرکردنی لاهور شێخ زەنجی یاخود هەندێک لە بشێوەیەکی جیاواز باسی لەوە دەکەن باس لەوە دەکەن کە نابێ بۆ شێوە ماڵەگەر بێت و فەرنیش هەبێ ئەگەر بێت و یعنی شتەکە بڵێن بە جۆری یافتور بێت شێوە مامەڵەی سەربازی لە شاری سلێمانی بێت کە شارێکی مەدەنیە و لە هەمان کاتیشدا یاسا سەر یاساەوە هەر کارێک ببێ یان خودە سکاڵە ئەمە لە ڕێگەی میدیا عێراقیەکانەوە بۆ شێوە باسی دەکەن کە دەتوانن لە ڕێگەی دادگاوە ڕوو لە دادگای سلێمانی بکەن ڕوو لە دادگای بەسکاڵایشی لەسەر میدیاریکراوە هەبێ کە یاخود بیانێ ینی کارێک یاخود وەکوتم دەستگیری بکەن و دادگایی بکەن بۆیە میدیا عێراقیەکان بۆ شێوە مامەڵە دەکەن لەگەڵ هەواڵی هاوکردنەوەی هێزەکان ئاسایش هێزێکی سەربازی لە سلێمانی ئەوان وا دەری دەخەن کە ئەو کارێکی نایاسایی و نادەستوریە دەبێت بە جۆرەی یاسا و دەستور چکە پێشتریش عێراق ئێستا ینی پێشتر بزرگ ئەوەی کە لە عێراقدا هەبووە چەند جارێک لەم ئەوە ڕووی داوە لە پارێزگاکانی عێراق بەڵام ئێستا بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن کۆنتڕۆل کراوە لەلایەن هەم چوارچەوەی هەمانجی هەم لەلایەن هێزەکانی ئەمنی عێراقەوە بۆیە نانەوێت ئەم بابەتە ئاوا لە شارەکانی عێراقیش سەر هەڵبداتەوە بۆیە
پامی خۆیان گەیاندۆتە یەکێتیانی کوردستان کە دەبێ ئەم کاروەستێ و ڕای بگرن نابێ بەو شێوە بەردەوام بێ هێز بڵاوی پێ بکرێ و هەر لایەنێک لایەنێکی دیکە تۆمەتبارکە لە هەر کەیسێک لە هەر بکراودا ئەوە دادگا هەیە و دەتوانن لە ڕووی دادگاوە لە ڕێی دادگاوە ساڵات تۆمار بکەن ئەگەر کارەکەی بێ بۆیە بە شێوەیەکی گشتی وەکوتم یعنی هەم چۆی هەمانجی هەم ڕوتی سەدر هەم میدیا عراقیەکان هەم میدیا نێودەوڵەتەکان هەموو چاوەکان ئێستا لەسەر سلێمانیە و لەسەر هەنگاوی داهاتی نیشتیمانی کوردستانە کە بەتوندی پەیامەکانیان پێگەیشتووە کە نابێ هیچ جوڵەیەکی سەربازی بکرێ و دەبێ ئەو هێزە سەربازی کە لە گەڕک و دەواازەکانی سلێمانی بڵاویان پێکردو دەبێت ڕاستەوخۆ بکەشڕێنەوە بارگەکە بێ لە شارێکی مەدەنی وەکوتم لەسەر شەقامەکاندا ینی وجودیان هەبێت چونکە ئەو بابەتەی کە باس کراوە و باز دەکرێتەکان و هەم لەلایەن چوارچێوەی هەمانجی کە تیمی یەکێتیش با چوارچێوەی هەمانجی وتووە ئەو هێزێکی سەربازی بەو گەورەیە لە ناو شاری سلێمانیدا بڵاو پێ بکرێت پەیامیان ڕوونە پەیامی چوارچێوەی هەمانجی و ڕۆتی سەدر ڕوونە ئەنی لە کاتژمێرەکانی داهاتوودا پەیامی دیکەش لایەنی دیکە بێتات هەر وەکو لایەنی سوننا وەکو محەممەد شیع سوودانی نووری مالیشی ئەوانی کە زیاتر پەیوەندیان بە لایەنی یەکێتی کوردستانەوە هەیە. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارم زوومی بەغداد ئاکەم فەهمی کە لەگەڵمان بوو ئێستا ئاچمە لای هاوکارم زوومی سلێمانی محەممەد دڵشاد بە شوەیەکی مەیدانی محەممەد دەمێ لێت بپرسم ئێستا تیمی زووم لە کوێن ئەوترێت هێزێکی زۆر بڵاوی پێکراوە کەمێک پێش ئێستا زانیاری ئەوە بوو کە بەشێک لەو هێزانەی کە بڵاوان پێکراوە لە شاری سلێمانی شاونەتەوە و دۆخی دەواازەکانی سلێمانی یاخود بازگەکانی سلێمانی لە عربەت سلێمانی واروها تاسوجی سلێمانی چۆن ئەگەر زانیاری هەبێت. بزدور کشەوە باش سەبارەت با هێزانەکان لە سنووری پارێزگای سلێمانی سەرەتا ئەمێ باسی بازگەکان کەمەر لێواری ئەم ڕۆهێزێکی زۆری ئەمنی لە بازگەکانی سلێمانین هەریەک لە بازگەی کەڵەوانان بازگەی تاسلوجا بازگەی عربەت و سیتەک مێرگەپان ینی لەسەر جەمبازگەکانی کە هاتوچۆی نێوان سلێمانی و دەروی سلێمانی هەیە لەسەر جەمبازگەکان هێزێکی زۆری ئەمنی بڵاوی پێکراوە و جێگیر کراون لە سەر جەمبازگەکان و بازگەکان داکرابوون تا کاتژمێرێک لەمەوبەریش بەڵام لە ئێستادا هێزێکی زۆری ئەمنی لەوێن و پشکنینی تەواو بۆ ئۆتۆمبیلاناکەن کە هاتوچۆی سلێمانی و دەروی سلێمانیەکەن سەبارەت بە سنتەری ناو شاری سلێمانیش لە زۆرینەی شەقام و شوێنە گشتیەکان هێزێکی زۆری ئەمنی بڵاوی پێکراوە بۆ جموجۆڵێکی سەربازی و هێزی سەربازی و هێزی ئەمنی هەیە لە سنتەری شاری سلێمانی ئەمەش کردوت لە ڕاوچێکی زۆری خسۆتە دڵی هاوڵاتیانەوە ترسی دانیشتوانی شاری سلێمانیەوە سەبارەت بۆی کە لە نزیک گەڕێکی سەرچنار هێزەکە زیاترن هێزێکی زیاتر لەوێ جێگیر کراوە ئێستا من لە یەکێک لەو شەقامانم کە نزیکم لەو شوێنەی کە شەقامێکی سەرەکی هەیە دەچێتە سەرچنار و بە تایبەتیش نزیک هۆتێل لالەزار شوێنی مانەوەی لاهور شێخجەنگی لەوێ بە چواردەوری هۆتێل لالەزار و چواردەوری گەڕێکی سەرچنار هێزێکی زۆری ئەمنی جێگیر کراوە و ینی ئەش بینێت لە پەیتا ینی ماوە بینێت دێرەوە ئۆتۆمبیلی دیکەی سەربازی بەرەو گەڕێکی سەرچنار و بەرەو گەڕێ ینی گردی سەرچنار دەڕۆن یعنی تەنانەت لە ناو ینی ئۆتۆمبیلی هێزانیەکان ئۆتۆمبیلی بابەتی تەندروستی سەربازین ینی ئۆتۆمبیلی سەربازی بوون بەڵام تایبەتە بە فریاکەوتنی خێرا تایبەتە بە بابەتی تەندروستیش ئۆتۆمبیلانش دەبیندان کاچوون بەرەو نزیک هۆتێل لالەزار و گەڕێکی سەرچنارە سەبارەت بەم بابەتە ژەرک و پێشووتر باسمان کرد سەرچاوەیەک لە نووسنگەی لاهور شێخجەنگی بە زوومی ڕاگەیاند کە ئەم بابەتە لەلایەن سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەیەوێت دادگا بەکاربهێنێت بۆی سیناریۆیەک دژی لاهور شێخجەنگی دروست بکات هەمان شێوەی سیناریۆکانی پێشووتر بۆ ئەوی لاهور شێخجەنگی پێ تۆمەتبار بکرێت و لە ڕێگەی بەکارهێنانی دادگاوە لەلایەن سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە فەرمانی دەستگیرکردن بۆ لاهور شێخجەنگی دەرچێت وە جموجۆڵێکی سەربازیش هەیە جموجۆڵی هێزانیەکانی لە سنتەری شاری سلێمانی دەست و دڵ ڕاوکێکی زۆر کەوتۆتە دڵی هاوڵاتیان و دانیشتوانی شاری سلێمانی ئەمە تەواوی زانیاریەکان بوون لە سنتەری شاری سلێمانی کە بەم شێوازە هێزی ئەمنیە بینرێت لە شەقامەکان هێزی ئەمنیە بینرێت لە شوێنە گشتیەکان و جموجۆڵی هێزە سەربازیەکان ئەبینرێت. زۆر باشە زۆر سپاس بۆ هاوکارم زوومی سلێمانی محەممەد دڵشاد کە لەگەڵمان بووی دواترە گەڕێنەوە لات بۆ هەر پێشاتێکی نوێ ئێستا دەچمە لای نەوزاد بابان چالاکی مەدەنی کاک نەوزاد ئەگەری ژێت دێمەم کاتت باش
بەڕێزت ئاماژەکانی بڵاوپێکردنی هێز لە دەواازەکانی سلێمانی لە بازگەکان و تەنانەت لە ناو سنتەری شارەکە بۆچی ئەگەڕین تۆ بەڕێز؟ ئەم کاتتان باش سەوتم لێدوانە؟ بەڵێ دیارە بەڕاستی بەداخەوە یعنی خەڵک لە بارودۆخێکی زۆر خراپ و دارایی و حاڵەتێکی دەرونی زۆر خراپایە و ئێستا سەرباریەوەش تۆ بێ مشارکە بە میلیتاری و ژیان گوزەرانی خەڵکی تێک بێ یعنی بەڕاستی کام وایە کام شەڕە بەرە دەرەوە شار یعنی بەهەشدە لا ئیلێک بێت یعنی خەڵک مادووە خەڵکی لاکە یعنی هەر ڕۆژی بە بیانوویەک یعنی ئەوەی کە من سیرەکەم بەڕاستی قانون ئێستا بووکەڵەیەکی شوشەیە بە دەست سەرکردی حیزبەکانەوە یعنی ئەوەی من یەک نمونە بۆ توێنم من 25 جار گیراوم هیچی بە قراری دادگا نەگیراوم حتا یەک نمونە بۆ ئەوە ێنمەوە وەکو نوکتەیە جارێکیان گیرام بە ئاسایشەکەم زۆر بە محتەرمانتم کوا دینی دادگا بە چ دەلیلێم نەگری 2000 جنی بە حاکماوە بە دادگا داوە یعنی لێرە تقریبا ئەوەی بینیمان بکوژانی کاوەگەرمیانی سەردەشت عوسمان دەیان کەسیان تیرۆر کرد لە حەوەی شوبار دەکوێوەمانە ئێستامانە هەمیان قیادین و لە حیزبەکانە داڵدەدراون بۆ قەعیدشیان بەرزبووتەوە یعنی بەڕاستی ئیمڕۆ دادگا بەدەست ئەم حیزبانەوە خودی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وتی قوربە سەرەت چی بکات دادگا حیزبەکان قەرارە دەن چی بکەن وەوەی دەستیش بۆ داد ئێمە نازانی چی لە پشت ئێمەوەیە ئەوە من هیچ معلوماتێکم نییە بەڵام میلیتاریکردن یا سەربازیکردنی شار ژیانی خەڵک تێگەدا خەڵک ماندووە بەڕاستی و بەشێکیشی من بۆ دەگەڕێنەوە ئەمانە بەلاڕێدا بەرنەوەی ئەوەی خەڵکی سەر داوای قوت و ژیانی خۆی دەکات داوای مافی خۆی دەکات یعنی ئەوە داوامانی بەرەمانی نۆ ئەڕۆی نەشتەمانی 6 وەر نەگیراوە بۆیە خەڵک چاوەڕوانی ژیانێکی باشترەکانێک تۆ بێ میلیتاری بکەیت یعنی ئەمە تەجروبەیەکی زۆر خراپە لە کوردستانە هەر بۆ بیانوە وەختی خۆی 5 ئەندامی حیزبی کۆمونیستیان کوشت بەوەی بارگاکەی ناو شارە بەڵام سیرەکەینەوان هەموو دار و بەدکراوە بە میلیتاری و بە سەپاسگەر ئەم وڵاتە بۆیە من تکام وایە خەڵکی کوردستان ئەمە قبوڵ نەکای تر یعنی خەریکە و نیەتیشیان هەیە بەڕاستی ناتوانن ئەم منتیقەیە بڵین کە شاری سلێمانیە شارێکە بەڕاستی شاری خۆی نایە بەدەستەوە جا هەموو کوژن کێ کوژن بیکوژن ئەم شارە خۆی نایە بەدەستەوە ئەم شارە دژی هەموو سەرکوت و ئەوەیە یعنی ئەگەر کەسێک قەزەیەکی لەسەرە با بەوەرە هینیکەوە دادگا و بە پۆلیس و مەدەنی هینیکەن و بیگرن چی قەزێکی لەسەرە بەڵام با قانون بۆ هەمووان بێت نەک فقط بۆ کەسێک کە لە دژی خواست و ئینەکانی ئەوان بجوڵێتەوە یعنی بە هەمووی ئەوەی کە بەرپرسە ئەوەی بەرپرسە لە کوشتنی ڕۆژنامەنووس لە خۆپشاندەر لە ئەستەن ئێستا ئەگە دادگایەکی زۆر شەفاف و ئینسانی هەبێ بەڕاستی دەبێت سەرانی دەسەڵاتی هەردوو ئەحزابی خانەوادەیی لە کوردستانە بدرێمە دادگا چونکە بەشێکەوەی کە ژیانی خەڵکیان تێگاوە بە دزینی سەربەت و سامانیان وڵاتە بە بردننی نەوت داهاتی سەر زەوی ژێرزەوی یعنی بەڕاستی ئەمانە ئەبێ بدرێن بە دادگا ئەبێ هەمووی بدرێ بە دادگا وەکێتی شتاوانمارە بدرێ بە دادگا بە قانون و بەین دادگا یعنی ئەبێ سەروەر بێ بۆ هەمووان با بۆ هەمووان بێت قبوڵە بەڵام ئێمە ئەزانی کاکە بووکەڵەیەکە هەمیشە بەدەستی دەسەڵاتەوە بووە هیچ شتێکی نییە ئێستش بکوژانی سەردەست عوسمان نەگیراوە ئێستش ئەو 5-6 کۆمونیستی کە تیرۆر کران تا ئێستا نەگیراوە و بینیمان فەرهاد فەرەجە شوزانم ئەوە نەزیر عومەرە کە بە وەحشیترین شێوە لە بادینان کوژرا یعنی ئەمانە خۆیان ئەبێ بدرێن بە دادگا ئەمانە ئەبێ بدرێن بە دادگا و دڵنیاشم ڕۆژان نەگوێن ئەمان لە بەرامبەر محکەمەیەکی جەماوەریە سزای خۆیان وەردەگرن یعنی معقولە تۆ من ئێستا دیرانی دیفانمان لەبێ مناڵەکانم ترسێ معقولە نەتوانی ژیان و گوزەرانی خۆتی بکەی تەقینەوەک نەبێ ئەمانە و سەرڕایەوەی کە سفری تەواوی کارمەندان و موچە خۆران و خەڵکی زەحمەتکێشی کوردستان بەتاڵە تۆش بێ وەزعەتێکی ئەمنی بۆ دروستکەی ئەخی بەڕاستی ئەمە ئیترەوە ئەو پەڕی ئەوەیە کە ئەم دەسەڵاتە
میلیشیاییە ئەم دەسەڵاتە سەرکوتەیە تێگەی یعنی هەموو هینەکانی بردوێتەوە بۆ چەک و بۆ هێز و بە تۆقاندن دەمە تا سەر ناڕوا بینیمان هەموو هێزە دیکتاتۆرەکانمان بینی لە جیهانە ئەو سەدام حوسێنمان بینی ئەوە معمەر قەزافیمان بینی ئەوە بەشار ئەسەدمان بینی ئەوە نازانم ڕۆستین بارەکمان بینی ئەوە کێمان بینی یعنی سەرنجام ئەم کە دەست بۆ شەک و ئیسیداد و سەربازگەری و ئەوە دەبا نەتیجەکەی زۆر خراپە يعني معقولة سشارك دلار كي بتقي على تقيته معقولة كركارك زحمة كير جنانا بلقي فاني عمل على كاشي دلار كي هبيت بويا براسي مد كام وايا نوزات هۆکاری ئەوەی دولتات سبكم بيا مثلا موضوعي ميكانيزمي كاركردن ايام لكردستان هبيت شي بيريت براسي من دست خوشي وما مساعدة دكم كامشة لقل شان بوم بلا ميكانيزم كما انت الغلط الصجار كيموتون ايما لشوار شوي محدود يكا تربير روش عواب وشنو امانه بو هيزكمو كيبينين معلومه لو شاري خلكانات شو كازانه النتيجه كي ليه شتا بدمي محكمه وطالبته هو مخراب نيه من نار خرافه بلا ميكانيزم كبقورين من هميشه وتما بابينا ناوغر كان اغايكي بيسكس شمان هبي خلق دوسكين لا بكرجو لا رافرين لكيو امانه جوكا كان برجدنا وشاب بتنظيم كدني خلق ميكانيزمي بيقوري بيبرا بدكي سرا تو اكيد شلون كان توعيك امنكان بداخوا خلقي ارستكرام شيكا يعني ابيد امجار خوب شاندان ورزات يعني خلق بقوري بوش وازي كبراسي بقور يعني او حتى موضوعي برلمان يا مدينان او هۆکاری بڵاوپێکردنی ئەو هێزە زۆرەی يعني حتى خودي برلمانيش امرو ارزشيه مال كردستان ابي لا شتي تبكينو ابي لا رخاوي جماهيري كاين او اي سلمانيه الا ابي باراده وبتكاملي او هنا جماهيريه بيت كايم خمر رخاو كاين ونادي تشجع شوي ام برلمانه ديزاين كراوه ام برلمانه كجواب خلقاتو بابا سيسي صاصي شو صار باش الخلق خوي ما نقول جيني خلق وميدي شيني بان برلمانه اسرو حسينيك دروز بولا كاك برودن باقدك حتى اتهامتك على ولا صوت وتصلا اصلا اوي امرو ادعاء برلمانك اويا براسي عند صلاتي وشتو سيتي صاله اوي كاسد على برلمان جاكي جودانوي بخواسكاني خلقو اويا كاو راسنا كان بعكس هو كوملك بوبا كومبانياي كي يشكدن كوملك دا برلمان دروسكن جيقور وهاجروشكن حتى اوي اوان خوبشان هركن خوستوار لا نتابك هميان وشي برلمانيين بينيدان خلق شن خويان دنيا خلقي قناعتي بونا ما وكبيت السجادة كوملا برلمانتار دروسكا مدروسكا بويا بالراسي ام وصل خلافه نوزات ابي خلقي كردستان ابي خلقي كردستان بقول اگر اخر مسج ممكن اكثر من خدمتها ابي خلقي كردستان لو اقدابي للرئيس سمي برلمانيو للرئيس ام سيستما بوغناو ناتواني على غوردروسكا تنها ريغيك بو خلقي كردستان اويا خوي رخراو كان شهر شاشكا ما سجل وتم لناو قرك كان خوي رخراوكا حزبي بعض نيتواني بوهم وهي قوتي خوي لخبات خلق هذا صار لزبقت خلق هذا سجاده ام تصلاتش برتكدو ام هي زي امان هنا في شغل ناتواني درقتي وباك خلق ناو قرك كان بين ناو درياك ناو سنتي الشارع لهم شاركان بكري ام بكري يعني امان واقعتك هم اعلام وزبلا حوينان دروس كل سجفار هني اما بلا بردنا ام حفتنا حتى كثير معاشر حتى خليتو شيء حالتي دروني نفسي كردوها يعني تو اگر حالتي دروني خلق خيتو زي خلقنا بويا متاكيدكم امانه بو معنا بو هموش فاشيست دبن دز بو همو كشترو برينك دبن بس فقط اويك بمينوا شو افلاس كردو معلومه ك باني بناي خوان برلمانك كمن او برلمانك بمزيف دينم هم كرسكانيش حج لمنا انا وكرسان بينا شي قدك بغاش ميليشيا بغاش هي زكاك هم تايفيه يعني تو تشيكي ليه شلون تواني نراجي خلق كردستان في بابا نراجي خلق كردستان ابي خلق خوي بيت ابي خلق كردستان خوي نراجي خويك اما دقيقيه بر قريبه ما بكريز ومن دواكم الراسي لهذا امنكاني دواكم خلقي تواي خلقي يعني دشي اما هنا بوسنوا دس يعني نشد خوينيك اما باجي زو كرسبانا ولا مشارع لخلقي كردستان لشري براكوجي نا انساني ام بنواليه بهزارها انسان كجدا خلق مكان باب شركان بنا دروا شر من هنا نوشار شار هلاكه شار معنوه خلقي كردستان زور بتاع مانوه بتابتي شار استماني بهموش وازغونيا
خۆرخ کراوە ئیشی تانیە کاسبی تانیە ژیان وەساوەتیە خەڵک بێپارێ خەڵک بێ موچەیە بۆیە تەنها ڕێگەیەک بەڕاستی ئەوەیە کە خەڵک ئەم ڕێگری کارم شەڕ و ئەژاوەیەکە ئێستا لە کوردستانە قەراری دەکەن باشە گەر من هەمیشە میکانیزم لەگەڵ شاسوارە جیاواز بۆ دەزانم کە ئەمە دژە شۆڕشە بەڵام گرتنەکەی ئەویش هەرین بوو گرتنەکەی ئەویش ناتەبیعی بووە باشە بۆچی تۆ نایت بە شێوازێکی مەدەنیانە ئەگەر قەزەیەکی لەسەرە ئەگەر قەرارە شاسوارە گیرە ئێوانتر بۆ ناگیرن کاکە ئەی ئەوانی کەنەوتە زن بۆ ناگیرن ئێوانی کە خەڵکە کوشن بۆ ناگیرن یعنی من تاکید لێکم بەدی کۆمنت دەڵێم ئەم قسە نێ وەرگرە تا سجار نگیراوم هەر پسپێنجەکەی نییە هیچی بە قاری دادگای نەگیراوم وەشکاتمان هەیە لەسەر ئەوەی کە ئێمە فراندوە لە حەقی شوماتە کە یەکەم کەس منیان فران بەڵام من سواری شەپۆلی ناڕزاتی خەڵک نەبوو من ئێستش هەر ئەوم کە لە ناو خەڵکام ئەوانەی کە بەسەر خەڵکا بازیاندا ئەوانە بوون کە ئێستا ئەندا پەرلەمان و نازانم سیارە و نازانم دەیان بێ لە ئەوانان هەیە حەقی شوبات یەکەم کەس من گیرام 16 شوبات ئێمە کردمان گەنجان هاتن بەڵام هەر ئەو جارە کە منیان فران ئێمە ئەومان ناسیوە لە ڕێی برادەرێکمەوە ئێمە شکاتمان کرد ئێستش ئەو زەلامە نەگیراوە لە دەستگا ئەمنیەکانە بۆیە بەڕاستی قانون دەستگا فقط ئەوەیە کە بۆ خەڵکی زەحمەتکێش و بۆ خەڵکی کرێکار و ئەوە هەیە یعنی ئەو کابرایی کە لە کفری شیرێکی بردبوو نازام چە ساڵ حکم درا بەڵام ئەوەی کە ئینسان دەکوژێ ئەوەی کە ئینسانە ناو دەبا ئیمڕۆ لە قیادیە ئیملەوەیە باشە خۆ دەستگای ئەمنی ئەمان ئەوە تا قەراری بۆ دەرچۆ بگیرێت ئێستا سەرۆکی دەستگاکی ئەمنی زۆر گەورێ بۆچی بۆ ئەوان وەکو هینی بانان بۆی دەرەچن بۆچی بۆ خەڵکی زەحمەتیوانە بۆیە بەڕاستی مۆزوعەکە ئەوەیە کە لێرە دەستبردن بۆ چەک بەڕاستی دژایەتی خەڵکی کوردستانە و دژایەتی شاری سلێمانیە و خەڵکی کوردستان بەڕاستی بەستابەتی سلێمانی ئەوی قبوڵ نییە شەڕ بچێتە ناو ماڵەکان شەڕ بچێتە ناو خەڵکەوە خەڵک مانووە خەڵکیراکە بۆیە تکام وایە بەڕاستی خەڵکی کوردستانە بەرامبەر چەند کاتژمێرێک لە شاری سلێمانیا هێزێکی زۆر لە شاری سلێمانیا چەند کاتژمێرێکە دۆخی ئەمنی یەک چووە و هێزێکی زۆر بڵاوی پێکراوە بەڵام ئەبینرێت بە درێژایی 4 کاتژمێری ڕابردوو تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دام و دەستگاکانی حکوومەت وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ هەڵوێستێک و ڕاگەندرایشیان نییە لەباری دۆخی ئەوەی کە لە سلێمانی ڕوئەدات هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێنەوە بەڕێزت معلومەوەی کە شەراکەتە لە دەسەڵات شەراکەتە لە زیینی سەرۆت و سامانیە وڵاتە هەر ئەوەی چۆن ئێستا شەریکن لەسەر مۆزوعی دەستی بە ناردنی نەوت و نازانم تەوتین و چیچی و ئەمانە شەریکن حکومەت لە هەموو شتێکدا شەریکن ئەم بەڕاستی ئەمانە بوون بە خۆرە بۆ حیاتی ئێمە یعنی ئەوەی من یەکش دەڵێم ئەوەی کە سەداح حوسێن کردی بە ناوی مخەڕبینەوە کە ئەنفاری کرد خەڵکی چیما باران کرد نازانم هەزارەها گەنجێ وڵاتی ئەعدام کرد ئەوەی کە ناوی مخەڕبوون بوو 33 ساڵ هات ئیشەکەی سەداح حوسێنی تەواو کرد ئەوەی کە بینیمە ئەوەی کە وەزعی کوردستانە کردۆ بە ئۆردوگایەکی زۆر ترسناک کاکە 33 ساڵ ئێمە مەرگی شوێنەیە لەگەڵ ئەم سیستەما بینەوە هەمومان تووشی هەمووی تووشی نەخۆشی دەرونی و نەخۆشی نەفسی و نەخۆشی ئەوانە بووە یعنی هیچ کەسی نێک لە ئێمە نۆرماڵ نین لە کوردستانە هەموو هیلاکومانی بەدەستم سیستەما بۆگەنەوە یعنی 33 ساڵە ئەمانە شەریکن کاتێکیش کە حەملەی هەڵبژاردنیت هەر خۆیان وتیان ئەمە سەحمەت و گاڵتەی باششما کرد هەر معلوم وایە ئەوە بەڕاستی ڕابردنە بە خەڵک من بەڕاستی گەورەترین کێشە ئێستا لە کوردستانە ئەو کەسانن زۆر شەرمە زۆر یعنی کەرامەت و شخصیەتی خۆیان بۆ بسوێن ژینارە فرۆشن بۆ جلیکانەی بەنزینە فرۆشن بۆ 100,000 نارە فرۆشن ئەمانەیان ڕاگرتووە ئەو کۆمەڵە بەڵتەجیە خەتەترین کەسانێکن بەڕاستی کە ئەم وەزعیان ڕاگرتووە بەداخەوە ئەوەی کە ئێستا ئەمان ڕاگرتووە ئەو کۆمەڵە بەڵتەجیە کە بە دەرو پشتیانەوە هەیە بەڕاستی خەتەتریش ئەوەیە بەنەزەر بەڕێزت ئاماژەم بە چەند سەرکردە و دیکتاتۆرێک کرد لەوانە مەعەمەر قەزافی سەدام حوسێن بەشار ئەسەد و چەندی سەرکردە و دیکتاتۆری تر پرسیار ئەوەیە دەسەڵاتداران بۆچی عیبرەت وەرناگرن لە دەسەڵاتدارانی پێشخۆیان لە دیکتاتۆرەکانی ئەوەی کە بەڕێزت ناوت هێنا مەعەمەر قەزافی لە لیبیا بەشار ئەسەد لە سووریا سەدام حوسێن بۆچی هیچ پند و عیبرەتێک وەرناگرن زای مۆزوعەکە چی لێرە بەڕاستی هەمیشە
لە دنیاوە بوو یعنی کەمینەیەک بەسەر زۆرینی خەڵکات وەتا بڵێن عینی کردۆ بە حکومی چی بە حکومی چەک پارە کۆنتڕۆلی زۆرینی خەڵکەکە و ئەنواع گروپاتی سربەخۆیانوانە خزێنە ناو خۆپشاندان ناو خەڵکۆمانە ئەمە بەشێکی و بەشێکەوەی کە سەرمایه‌داری عبرەتی نییە ئەمانیش لەگەڵ سیستەمی ئەمریکا و حتا بگەڕە ئەوروپاوەمانە بەڵام ئەوەیە خەڵکی دەژێرەوە وعی چینایەتی یعنی وعی چینایەتی هەبێ ئەمانە پاشە کشە دەکەن یعنی تۆ گە بیرت بێ لە حەبەی شوباتە هەر فەرمانبەرێک زیاتر لە دەفتەر و شتێکی بۆ هاتووە هەمووی دزرا بوو بۆ لەبەرەوەی خەڵک هاتووە سەر شەقام وعی چینایەتی ئاوگۆڕ دروست دەکا بێدەنگی خراپە ڕاست بێدەنگی بۆ خۆی ئێستا دۆخی ئێستا هەرێمی کوردستان یەک جیاوازیانە حتا میلیشیاکانی بەغا حتا سوزانم ئەمەی کە ئێستا شەرع چۆتە شوێنی ئەمەی ئەسەد حتا ئەوەی کە سیسیە چۆتە شوێنی هێن ئەمان هەمویان سەر بە یەک سیستەمن هەمان تش دووبارەکەنەوە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە تۆ ئەبێت ئیلا ئەم سیستەمە کە سیستەمێکی سەرمایه‌داریە ئەمانە دروستەکە ئەمانە بەرهەمدێنێ ئەمان هاتێن بە سیستەمی نیولیبرالیزم وێرانی کۆمەلگان وێران کرد هەموو شتێکیان کرد بە پارە هەرچی کەتی گشتێک کردامەکرد تایبەت بەڕاستی هەر ئۆپۆزیسیۆنە هەر لایەنێ دژی سیستەمی نیولیبرالیزم و ئەو سیستەمەی کە ئێستا دەستی خۆ بینەقاقای خەڵکی کرێکار و زەحمەت کێشنە وەسێتەوە شەریکە لەگەڵەوە هەر حکومەت ئەینە شتەکە بۆیە بەڕاستی ئێمە قسەکە لەسەر چییە ئەوەی محەممەد قەزافی ئەوەی کە هاتوۆتە شوێنی محەممەد قەزافیش ئەینە شتە ئەوەی کە چۆتە شوێنی حسین باریکش هەر ئەینە شتە ئەوانەی بەخاش ئەینە شتەکەن ئەمانی شەرەمانشن عیبرەت ئەوەیە کە بەڕاستی ئەمان لە هەر شوێنێکی دنیا ئەم سیستەمە پێکرێ ئەماکە بەڵام کاتێک کە لە خوارەوە وعی چینایەتی بین بێت لەسەر لە ئەوروپا وعی چینایەتی خەڵک وشیارە و بەرزترە بۆ نمونە سەعاتی کارکردن لە ئەوروپا $50 بەڵام لە سین $5 ئەمە قسەکە ئەوێ بەڕاستی ئەمە زۆر باشە کاتە لە ئێستادا دۆخی هەرێمی کوردستان بەرگەی تەقینەوەیەکی جەماوەری ئەگرێت وەکۆی کە بەڕێزت باش سێکەی و باز لە ڕێکخراوەیی خەڵکی گەڕەکەکان دەکەیت و داوای هینی جەماوەری کۆبوونەوەی جەماوەریەکەیت دۆخی ئێستای کوردستان من بەدیلی پەرلەمانم وتووە بەدیلی پەرلەمان ڕێخستنی خەڵکە ئەوەیە کە لە ناو گەڕەکەکانە لە شوێنەکانە من نەموتۆ تەقینەوەی جەماوەری من ئەڵێم ناوێنێ پەرلەمانی شەقم ناوێنێ شورا ناوێنێ چی خەڵک ئەبێ خۆی منەظەمکە ئەبێ ڕەقیبێک بێ حتا ئەگەر دەسەڵاتیش نەگرێ بێ ڕەقیبی سەر ئەم سیستەم و دەسەڵاتە تەنها شتێک بەڕاستیەوەی کە لە ڕێگەی نوێنەرانی ڕاستەقینەی خەڵکەوە ئەویش بەڕاستیەوەی کە من هەڵەبژێر لە گەڕەکەکە تۆ هەڵەبژێر لە گەڕەکەکە یەک خراپم کرد ئەبێ بە 2 دقیقە دەرکرێم نەک تۆ 4 ساڵ جارێ ئەڕۆی بزنسێک دروستەکەیت و پەرلەمانێک دروستەکەیت و بانیش وەکو مینی بانان بۆی دەرەچێت و هیچ جوابێکیش بە خەڵ نادا ئەخی بەڕاستی چیان کردومانە غێری قیژووە چیان کرد بۆ خەڵکی کوردستان یعنی ئەم قسەم لەسەر ئەوەیە بەدیلی ئەم دەسەڵات و سیستەمە بەدیلی ئەم سیستەم و دەسەڵاتە خۆڕێخستنی خەڵکە لە ناو گەڕەکەکانە تەنها ڕێگەیە ڕێگە چارەی حەلە لە ناوەندەکانی کارە لە ناوەندی ژیانە ئەم ئینسانانە خوارد بکەن لە توش ئەمە بەست واتوانانی وێنەرایەتی سەراسەری دروستکرد ئەمە میکانیزمێکی زۆر ئاسانە یعنی من ئێستا بۆ نمونە کۆبوونەوەیکی جەماوەریەکەی لەینە بە خۆم شەرتەقەوی ناکەم خۆ نوێنەر هەڵەبژێرم ئەوە نانە ئەنجومەکان کارتۆنی بوو با ئەنجومەنێکی خەڵکی سەربەخۆ دانێم کە نوێنەراتی ڕاستەقینی خەڵکە و دەبم بە ڕەقیبێ سەر دەسەڵات بەڵام ئێستا هەموو شتێکیان شکست کردووە ئەو تا مۆزوعی خۆپشاندانەکانە لە حەبەی شوباتوانەکەی من سەر جادە بووینەوەانە جواب بوو بەڵام ئێستا ئەمەی مامۆسایان من کە هەمیان زۆریان کەسی باشن و هاوڕێ من بەڵام ئەم مرانیان یعنی تۆ مستەمر تۆشتی لای تەربیە ڕۆژهەڵات تەو کتەکە هێزەکان هینەکە منم ڕۆی ڤیدیۆکەم هاتۆ قسەکەم کوڕێک بوو لە تەنیشمە بە ڤیدیۆی کردی گیرا بردێ یعنی قسەکە لەسەر ئەوەیە ئەمە ئیتر بێ بگۆڕیت باشە تا ئێستا باش بووە ئەبێ ئەم میکانیزمە بگۆڕیت گۆڕین چی تۆ لێرە ڕۆی پێ خۆ من هین نیم کاگە شەهیدی هین نیمەوە لێرۆ بچم بۆ بەغا بەکشنی سپیۆ نا بابا ئەمە حەلی نییە بەغا خۆی بەشەکە لەم حرەکەیە بەغاش بەشەکە لەم مۆزوعە بابێ ئێمە بێن جارە خۆمان ڕێبخین و حتا بابە پرس بە یەکتری بکەین چی بکەین بانی لەسەر شەقامە ئەمە ئەسڵە بۆیە تکام وایە لە تەواوی شار و شارچکانە ئەمە بە نەزەر ئیتیبار وەرگرن یعنی
بۆی ئەم دوا پرسیاری هەیە لە ئێستادا بەڵێ لە ئێستادا ئۆپۆزیسیۆنی هەیە لە هەرێمی کوردستانە لە دەرەوەی پەرلەمان لە ناو پەرلەمان ئەگەر چی پەرلەمان تا ئێستا کارە نەکراوەتەوە ڕۆڵی ئۆپۆزیسیۆن چییە لەوەی کە وێنە ڕاستەقینەکەی هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی کە لە ئێستادا لە دۆخێکی ئەمنی ئاڵۆزدا بگەێنە کونسوڵخانە و نوێنەرایەتی وڵاتانی جیهان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر ئۆپۆزیسیۆن ئێمە خۆبینیمان ئەوەی حتا خودی حەمە حاج محمود وتی من و علی باپیر و نازام سەلاحەدین باغی و شێمانم پارەمان ئێران وەرەگرت پارەمان لە پەرلەمان وەرەگرت بابام ئۆپۆزیسیۆنی کە ئێستش دروست بووە هەمووی بەشەکەن ئەم سیستەمە ئەمان ئەم سیستەمیان ڕاگرتووە ئەم ئۆپۆزیسیۆنە زەیەفە ئەم ئۆپۆزیسیۆنە ناتوانێت نوێنەرایەتی خەڵکە ئۆپۆزیسیۆن بەمانایەک ئەبێ لە خارجی سیستەمی پەرلەمانی و دەسەڵات هەر ئێستا چونکە ئەمە جواب نایەت و ئەو تا کاکە بینی مانەدا سەرۆکی حیزبێک دوێنێ شاسوای گیرا ئیمڕۆ لە ئەو تا تەوقی ماڵی لاهوریان ناوەبانی تەوقی فڵان کەسێت یعنی ئۆپۆزیسیۆن نابێت قەناعەتی بۆ هەبێت لە چوارچەوەی ئەم سیستەما ئاڵگۆڕ دروست هەبێت تکایە خەڵکی کوردستان ئەمە بە نەزار ئێتیبار بکەن ئەوەی کە ئێستا ناوی ئۆپۆزیسیۆنەکە تەواوکەری هەمان ڕێژکەی سیستەمە یعنی بەشێکە من یەک نمونێنمەوە بڕوا بکە ئەوەی کە لە ساڵی 90ەکان و تاگوی ئێستا لە یەکەم انتخابات تا ئێستا کراوە ئەم ئۆپۆزیسیۆن دەسەڵات بوو شەریک وەرگرت دەسەڵاتە حتا لە پاری وەرگرتنی ماگانی شوێنە یعنی ئەوە کۆکۆکی سیستەمی خراپەوەیە شێر حسەیەکی زۆری کردووە گورگ کەمترە بە ئەو کەمترە بە ئیتر ئەوان بەقوتر و هێزی زۆرتریان هەیە و میکێتی پارتی باشتریان دزیوە ئەمانیش دەست بوون نەپنارە هەر حیزبێک هەر لایەنێک لەناو ئەم دەسەڵاتە بوو بێ و لەناو ئەم سیستەمی پەرلەمانیە بۆ بێ شەریک بۆ لەگەڵ دەسەڵاتە بودجەیان هەبوو کاکە لەمە خیرانان بڕیانەوە هەر مسەڵە پاریان وەرگرت ئۆپۆزیسیۆنی چی ئەمەشی کێسە قیژیر و قارەکەوانە ئەوە هی ناخوا هیچ ناتوانێت جواب بە خەڵکی بە وەرە بابە وەرە دەرەوە وەرە لە پەرلەما وەرە دەرەوە وەرە ناو خەوت وەرەوە بچینە ناو گەڕەکەکان ئەمانە دروستکەین هێز دروستکەین خەڵک دروستکەین بابە بەدیلێکی ئەم سیستەمە دروستکەین ئەم سیستم ئەخر بە زۆرە کاکە تۆ من تەمەنم چەند ساڵە من 34 ساڵە ئەم قەوانە بۆ من یانەوە بچینە پەرلەمان و پەرلەمان دروستەکەین وێن و ئەوشی بینی سەرۆکی پەرلەمان بە شەقەنێرنەوە ئەو لەوێت توێ هەڵەدەن و دوێنە سەرێکیان شکان و ئیمڕۆ سەرۆکی حیزبێکەگرنەوە ئەمە ئیتر مەحمول ناخوا ئەمە ناخوا بێ خەڵکی کوردستان ئەمە تێبگا ئەم سیستەمی پەرلەمانە بە دڵنیایی ئەوڵێم ئەوەی کە ئیدعا دەکات بڕوا کورسیکە یەکی دوی پارتی هەڵەدەوە بەعکسی ئەوەی ئەوان دەڵێن ئەمە لە قازان جوانیکرد یعنی چی یعنی تۆ لاوی شەڕەنگی و دێمە تەزبیرە شاسوار وتی ئەمە غەدرمان لێکراوە علی باپیرە ئەڵێ غەدرمان لێکراوە یعنی چ دەلیلێکە بەیانی تو انتخابات شەکەی ئەمان هەردوو دزی ناکەن چۆن نایکەن چونکە دەوڵاتانی وڵاتە چۆنە ئەمە ئێرانە ئەمە تورکیایە کاکە قەرارەدا لەسەر چۆنەتی وڵاتە ئەمریکایە یعنی ئەمە قەچەنە سەر منبعی پەرلەمانە پەرلەمان لێەوە قەرارە درێکێکیە یعنی ئەمە واقعەتێکە بێ بە نەزەر ئێتیبار وەریگرین بەڕاستی ئەو ڕۆژە ئەگەر بکرێ بایکۆتێکی سەراسەری لە کوردستان بکرێت لە کاتی انتخابات ئەمە زۆر درێگە وە دووەم شت ئەگەر بکرێ ئەو ڕۆژە خۆپیشاندانێکی سەراسەری بکرێ هەشتێکی زۆر بەخۆتە بێت ئەمە ئەسڵی زۆر باشە کاک نەوزاد بابان چالاکی مەدەنی زۆر سپاس بۆ بەڕێز کاک نەوزاد بابان چالاکی مەدەنی کە لەگەڵمان بووی کاک نەوزاد زۆر سپاس بۆ سەرنج و تێبینەکانت بەڵێ بەڕێزان بەبییرتان دێنمەوە لە ئێوارەی ئەمڕۆ هێزێکی ئەمنی زۆر بڵاوی پێکراوە لە شاری سلێمانی سەرچاوێکیش لە نووسنگی لا وشەرجەنگی و بە زوومی ڕاگەیان سەرۆی شێشێتی دەیەوێ هاوشێوی جارەکانی پێشوو بە سیناریۆ لاهور شێخجەنگی تۆمەتبار بکات ئەو سەرچاوی ئاماژەی بەوە کردووە سەرۆی شێشێتی دەیەوێت دادگا بۆ دروستکردنی سیناریۆ بەکار بێنێت و هاوشێوەی پێشوو بە سیناریۆ لاهور شێخجەنگی تۆمەتبار بکاوەش لە کاتێکدایە لە ئێوارەی ئەمڕۆوە جومجۆڵێکی نائاسایی لە سلێمانیدا هەیە و هێزێکی زۆری ئەمنیش بڵاویان پێکراوە لە هەندێک ناوچەشدا ئاستەنگی هاتوچۆ دروست بووە هەر لەبارەی دۆخی ئەمنی شاری سلێمانی و جومجوڵی هێزە ئەمنیەکان وەروە بڵاوپێکردنی هێز لە شاری سلێمانی سەرچاوێکی ئاگادار بە زوومی ڕاگەیان سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی هۆشداری توندیان لەبارەی تێکدانی دۆخی ئەمنی شاری سلێمانیەوە داوەتە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو سەرچاوی دەڵێ سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی پامێکی توندیان ئاراستەی یەکێتی کردو و پیان گوتووە تێکدانی دۆخی ئەمنی شاری سلێمانی تێکدانی دۆخی ئەمنی عێراقە و لای ئەوان قبوڵکراو نییە بەڵێ بەڕێزان ئەم دیمەنانەی بینن دیمەنی
تایبەت بە زوومە کە شەقامەکانی بەشێک لە شاری سلێمانیەوە کە بینن هێزێکی ئەمنی زۆر بڵاوان پێکراوە لە چەندین شەقامی سلێمانیدا سنتەری شار واروها بە پێی زانەرەکانی زووم لە هەردوو بازگەی تاسڵوجە سلێمانی عربەت سلێمانی هێزێکی زۆر لە هێزانیەکان جێگیر کراون و لە هەندێک ناوچەشدا لە شاری سلێمانی ئاستەنگی هاتوچۆ دروست بووە بە گوێرەی زانەرەکانی زوومی سلێمانی محەممەد دڵشاد کە کەمێک پێش ئێستا قسەی بۆ کردین ئەم دۆخامی کە ئێستا لە شاری سلێمانیدا هەیە بە شێوەک لە شێوەکان سوود لە ڕاوکی لای شاری لای خەڵکی شار دروست کردووە گەبینن لە دیمەنەکاندا کە لە بەشێک لە سوچی شەقامەکان لە شاری سلێمانی هێز بڵاوان پێکراوە جێگیر کراون و دۆخی ئەمنی شاری سلێمانی دۆخێکی ئاڵۆز و نەئاساییە و ئەم دۆخەی کە ئێستا لە شاری سلێمانیە کاردانەوەی لێکەوتۆ لەسەر ئاسی یاریمی کوردستان و لەسەر ئاسی عێراقیش لایەنەکانی چوارچێوەی هەمانگی شیعەکان پەیامێکی توندیان ئاڕاستەی یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە و پێیان ڕاگەاندوون کە تێکدانی دۆخی ئەمنی شاری سلێمانی بۆ ئەوان قبول کراونیە دیارە دۆخی عێراقیش بە شێوەیەکی گشتی دۆخێکی ناجێگیرەوە مەترسی ئەوە هەیە کە بۆ بڕبوونەوە دروست ببێت و هێرش بکرێتە سەر بنکە و بارەگای بەشێک لە گروپە چەکدارەکانی عێراق لەلایەن هێزەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە بەگشتی دۆخی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دۆخێکی ناجێگیرە بە تایبەتیش لە دوای هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران لە 12 و 13 حوزەیرانی ڕابردوو کە ماوەی 12 ڕۆژ بەردەوام بوو. بەڵێ بەڕێزان هەر لەبارەی دۆخی ئەمنی شاری سلێمانیەوە زانە عەبدوڕەحمان پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی کوردستان لە شاری لۆندۆن لە پایتەختی بەریتانیاوە لەگەڵمان دەبێت. کاک زانە ئەم کاتت باش هەڵسەنگانی بەڕێزت یاخود خوێندنەوەی بەڕێزت چییە بۆ بڵاو پێکردنی هێزێکی زۆر هێزێکی بێشومار لە ناو سنتەری شاری سلێمانی و لە بازگەکانی سلێمانی؟ ئایا ئەمە بە سەربازگەکردنی شاری سلێمانی لە کاتێکدا کە ئەوترێت نزیکەی 2 مانگی ماوە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوەچێ هۆکاری بڵاو پێکردنی هێز لەم ساتە وەختەیە لە شاری سلێمانی چییە؟ شەوتان باش. بەداخەوە کە دۆخی ئابووری هەرێمی کوردستان بە تەواوەتی خراپە و خەڵک چاوەڕێی چارەسەری مەسەلەی موچە و ژیان و گوزەرانیانن، بەڵام بە شێوەیەکی گشتی هێزی حکومڕان لەو سنوورە بەڕاستی ناچێ بەدەم داواکاری خەڵکەوە و لە بەرامبەرە ئەم جۆرە ڕووداوانە دروستەکەن هەم باری ئەمنی شارەکە ئاشڵەژێنن و ئەم خۆیانە دزنەوە لە چارەسەرکردنی کێشەی حەقیقی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە گرانی و بێموچەیی و ئەو نایەکسانی و نادادیەیە کە بەڕاستی دروست بووە. بۆیە ئەمان هەر کاتێک کە هیچ چارەسەرێکیان پێ نامێنێ دێن هەندێک بابەتی لابەلا دروستەکەن و هەندێک کەیس دروستەکەن و هێزە ئەمنیەکان بێ بێموچەیی و بە جیفان بەتاڵی ئەکن بەگشت کۆمەڵانی خەڵکی کوردستانە. بۆیە ئەم دیاردانی کە لە سلەیمانی ڕۆدەن دیاردەی نامۆن بەڕاستی ئەمێکێتیە نوێیە دەستیاوەتێ کە شتێکی ئێجگار ناشیدینە هەم بۆ شاری سلەیمانی و هەم بۆ بەڕاستی بۆ سومعی یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ سومعی حکوومەتی هەرێمی کوردستانیش. یعنی ئێستا پرسیارەکە ئەوەیە بەڕاستی ئەم هێزانە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانن ئەی ناکرێ خەڵکێک لە کێشەی خێزانی خۆی لە کێشەی کەسی خۆی هەر کاتێ بێ ئەم هێزانە بەکاربێنێ بۆ کێشەی سیاسی حیزبەکەی بۆ کێشەی کەسی خۆی. ینی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بەرپرسیارە بەرامبەرەوەی کە لە سلەیمانی ڕۆدا ئەبێ ڕوونکردنەوە بدا چونکە ئەو هێزانیانە موچە و دەوامیان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە. زۆر باشە کاک زانامێ بپرسم نزیکەی 4 بۆ 5 کاتژمێرە دۆخی ئەمنی شاری سلێمانی دۆخێکی ناجێگیرە لە ڕووی ئەمنیەوە، بەڵام تا ئێستاوەترێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران دەستگا پەیوەندیدارەکان و بە دیاریکراوی وەزارەتی ناوخۆ نەهەڵوێست نەڕوونکردنەوەیانی لەسەر دۆخی ئەمنی شاری سلێمان. ئایا شاری سلێمانی بەشێک نیە لە هەرێمی کوردستان بۆچی هیچ ڕوونکردنەوە هەڵوێستێکیان نییە؟
بەداخەوە خۆی ئەوە ڕخنە جدیەکەی ئێمە لەوە گەیشتوین بەڕاستی ئێستا ئەوانەی کە یەکێتیە بن بەڕێوە هیچیان لە سلەیمانی نەژیاون و هیچ شتێک لە بارودۆخی سلەیمانی و حتا لە چۆنەڵی لە خەڵکەکەشی تێناگەن بۆیە هەر کاتێک کە شتێک دروستە بێ ئەمان تاکە شت کە بەدەستیانەوەیە هێزە ئەمنیەکانە کە ویشکۆڕی خەڵکن بەڕاستی موچەخۆرن و بە ناچاری ئەیانهێنن بۆ تەسفی سیاسی و حیزبی بەکاریانەهێنن و ئێستا بەشێکی زۆری ئەم هێزە ئەمنیانە هیلاکن و بە هیلاکی و بە ناچاری لەژێر هەڕەشە و گوڕەشەی بەڕاستی سەرانی سیاسی ئەم حیزبانە ئەیانهێنیانکەن بەگشت خەڵکی تێکۆشەر و یا و خەڵکانی کە ناڕازین لە هەرێمی کوردستان بۆیە ئێمە لە تاریکترین قۆناغی حکومڕانی هەرێمی کوردستانین کە هیچ جۆرە ئازادیەک نەماوە و هەر کەسێک لە شوێنەکە ڕخنە بگرێ و ئێستا ئازادی بۆ حیزبانەش نەماوە کە بەڕسمی خۆیان تۆمار کردووە کێزی ئۆپۆزیسیۆن و لیستیان هەیە نوێ بەشداری هەڵبژاردن کەن ئێمە 2 مانگ ماوە بۆ هەڵبژاردن بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ جۆرە دروشمێکی نەماوە لە هەڵبژاردننی پێشوو بەڵێن و وعدی زۆر گەورەیدا هیچی بۆ نەچۆتە سەر ئێستا ئێوێ بەڕاستی بە تەسفی هێز و بەکارهێنانی چەکدار و کوڕی خەڵک بارودۆخی ئەمنی سلەیمانی تێک بداوە لە دەرەنجامەکەشی بەڕاستیەکەوێتە ئەستۆی بەرپرسانی سلەیمانی و یەکێتی نیشتیمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش کە بەڕاستی چونکە ئەبێ لەم دۆخانە حکوومەت هەرێمی کوردستان ئایدیای ڕوونی خۆی پیشان بدا ئەم هێزە ئەمنیانە کە سەر بە ئەون بە بڕیاری شێ لە سلەیمانی بڵاوە پێکراون و بۆچی بەڕاستی ئەمانە لە زۆربەی کوچە و کۆڵانەکان و شوێنانی کە خەڵکی مەدەنی و ئاسایی تایەژی ئەم هێزانە بوونەتە سەرچاوەی ترس و مەترسی بۆ سەر ژیانی خەڵک و هەر ڕووداوێکیش ڕوو بدا بەڕاستی لە سلەیمانی خەڵک و کوڕی خەڵک تایە بێتە قوربانی و ئەمان خۆیان هیچ تایە زیانبەن نابن تەنها مەسەلەکە ئەوەیە بەڕاستی ئەمانیانەوێت تەمەنی ئەم جۆرە حکومڕانیە ناشرینە کە تەنها ژیانی لەسەر دزیکردن و تاڵانکردنی گیفانی خەڵکی کوردستانە درێژە پێ بدەن کە بە دڵنیاییەوە ناتوانن بەم جۆرە بەم ستایلە درێژە بە حکومڕانی بدەن. کەواتە کاکزانە پێ دوایە کە یەکێتی لە ڕووی دروشمی سیاسی پرۆژەی سیاسی و ئیفلاسی کردووە لە ئێستادا پەناباتە بەر دروستکردنی سیناریۆ و بەکارهێنانی دادگا و بڵاو پێکردنی هێز ئەمە هۆکاری سەرەکیەکە هێز بڵاو پێکات لە ناو شاری سلێمانیە بەدڵنیاییەوە حەزەکەم بزانن بە هەزاران گەنج بەهۆی ئەم سیاسەتە هەڵانەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئاوارە و پراگەندەیە وڵاتانە بوون و ئێستا کە دەستیان داوەتەمەوە خۆیان نەڵێن وەکو سەرۆکی کەتی باسیەوە کرد کە دادگانیان لە کوردستان لەو کەیسانی کە پەیوەندی بە خۆیانەوەیە بەڵام ئەوەی پەیوەندی بە نەیارەکانیانەوەیە یەن دادگاکەنە شتێکی گەورە و بەکارێنن لە بەرژەوەندی خۆیان بۆیە هیچ شتێک لە سلەیمانی وجودی نەماوە بەڕاستی ئەوەی کە ناوی حکوومەت و حکومڕانی بێ تەنها بەڕاستی 2 کەسن دەستیان گرتووە بەسەر هەموو زۆنەکەیە و هەر بڕیارێکەشە و پێیان خۆش بێ ئەیدەن و هێزە جوڵێنن بەبێ ڕایۆشکردن بە مەکتەبی سیاسی بە ئۆرگانە حیزبیەکانیش ڕاستی یعنی ئێستا بەڕاستی شتێک نەماوە ناوی حیزب بێ کە بە بڕیار یا بە کۆدەنگی یا ئەنجومەنێکە بێ قەراری لێ بدەن ینی شخصێک 2 شخص ناو حیزبەکە بۆشتی شخصی خۆشیان یعنی زۆر جارم بابەتانە بابەتی کەسی و شخصین یعنی بابەتی سیاسیش نین پەیوەندیشیان نێ بە یەکێتیەوە هێزی حکوومەت و یەکێتی بەکارهێنن لە بەرژەوەندی خۆیان کە پێم وایە ترمە تاریکترین ئەو کۆناغانەیە کە ئەو حیزبە پێیاتەیە پەڕێوە دڵنیا بە ئەم شتە ناچێتە سەر چونکە زوڵم و زۆر و زۆرداری و فشارکردن لە خەڵک و نەهێشتنی ئەوەی کە نەفەسی خۆپشاندانیان نێشتۆ و بینیتان خەڵکێکی زۆر کەم چون سەرجادە نەفەسی هەڵبژاردنیان نەهێشتۆ بە تەزویر و ئەوانە نەفەسی دەنگی ئازاد و ڕۆژنامەنووسیان نەهێشتۆ بەگرتن و بەکڕین و بەفڕاندن نەفەسی هێزی ئۆپۆزیسیۆنیان نەهێشتووە بە دروستکردنی سیناریۆی جیاجیا و گرتنی خەڵک و بەکارهێنانی دادگا بە شێوەیەکی ناشرین ئێمانە هەمووی ڕاستی یعنی نەفەسێکیان نەهێشتۆتەوە تەنایەک نەفەسیان نێشتۆتەوە بۆ خەڵک کە ئەویش تەقینەوەیە کە شتێکی ئێجگار خراپە هیوادارم یعنی پێش هەموو کەس ئەندام و لایەنگدانی یەکێتی ئەو دۆخە قبول نەکەن لەم جۆرە سەرکردایەتی کردنە لەم جۆرە بەڕێوەبردنە ئەم جۆرە تەعاملی کە ئەمڕۆ ئەیبینین بڵاوە پێکردنی ئێستا چەند کوردستانە خاتە سەر لێواری تەقینەوە بەتایبەت ئەوترێ دۆخی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دۆخی عێراق لە لێواری مەترسیداردایە و ئەم دۆخی کە ئەمڕۆ هەیە بەکارهێنانی هێز و بەکارهێنانی دادگا دەستگیرکردنی مثلەن کەسایەتی ئۆپۆزیسیۆنەکان لە هەرێمی کوردستان ئەم دۆخە تا چەند ئەبێ فشار دروستەکە کە لە ناوخۆی هەرێمی کوردستان تەقینەوەیەکی جەماوەری ڕوو بدات بەڕای بەڕێز
سنتي زمبڕۆ کە دۆخی ناوچەکە هەرچی بێ ئێمە زانین کە دۆخی هەرێمی کوردستان ژیان و گوزارانی خەڵک خراپە هیچ جۆرە شارەسەرێک نییە هیچ جۆرە ڕووناکیەک نییە و خەڵکیش پێویستی بە ژیانە خەڵک پێویستی بە موچەیە خەڵک پێویستی بە ئارامیە خەڵک پێویستی بەوەیە کە بزانێ بەڕاستی بۆ ئایندە بۆ مانگی ئایندە چۆن موچەکەی دێ چۆن ڕێکەوتنەکرێ و مێزانە بەرنامەیان نییە هیچ کام لەم شتانە دیار نین ینی جۆرێک لە برسێتی و دروست بووە لە هەرێمی کوردستان کە ینی خەڵک تا قۆناغێک تەحمولیەکە ئەم قۆناغەش نەبێ هەموو قۆناغێک هەموو تەقینەوەیەک قۆناغ بە قۆناغە ینی خۆ ئێمە بۆ تەجروبانە تێپەڕێوین لە ڕابردوو لە ناو عراقا ئێستا ڕۆژ بە ڕۆژێمە لەوە نزیکە بینەوە کە ئەوان ڕێگەی چارەسەریان نەهێشتۆتەوە بۆ خەڵکی کوردستان ڕێگەی چارەسەریان نەهێشتۆتەوە بۆ هێزە سیاسەکانی دەرەوەی خۆیان ئێستا ئەمان فشارەکەن کە هەڵبژاردە نەکرێ و سەرۆکی هێزێکی سیاسیان دەرگیر کردووە ئێستا پەنابن ئەوانی تر کارکتەرەکانی تر کە معارزەن لەو سنوورە دەستیان بۆ بەرن لە کاتێکە ئێمە لە ڕابردوو لە دوای ڕووداوەکانی هەشتی تەمووز بەدایان هەنگاوی ناشرین لە کوشتن و تیرۆرکردنی ئەو خەڵکانی کە بە تایبەتی نزیک بوون لە لاهوری شێخ جەنگی ئێستا میسانەمان دەستیان بردووە بۆ هەندێک کارتی ناشرین تر بۆ ئەوەی کە ڕاستی بەناوی دادگا و بەڕیاری کارتۆنی و ناشرین هەوڵ بدەن کە ئەگەر نەفەستێکی ژماوێ و نەفەسە کۆتایی پێبێنن چونکە ئێساوان تێگەیشتون کە لەوانەیە ئەم جارەش ینی بەو شێوەی تر بە تەزویراتیش نەتوان دەرباز بن ینی ئەمان مەترسیەکانەوەی لە بەغا هەر کورسێکی ناڕازی ئەتوانێت گرفتی گەورە دروستکە و کۆی پەرلەمانی هەرێمی کوردستان نییە کە ئێستا خۆتانزان هێزی زۆر کورسی هەیە و پەرلەمانەکەش تشکیل ناکەن لە عراق ناتوانن لەبەرەوەی پەرلەمانەکەەوە دەستخۆیانەوە نییە یەک کورسی ئۆپۆسیۆن بچێتەوێت توانێت گرفتی گەورە بۆ سەرانی ئەم هێزانە دروستکە بۆیە پەنابەنە ئەوەی کە بەڕاستی بە تەواوەتی خەڵک بترسێنن هیچ شتێکیان پێ نەماوە ڕاستی ئەوان ئەوەی کە پێیان بوو لە هەڵبژاردننی پێشوو هەمیان بە خەڵک بوو و هەمووشی ناڕاست بوو هیچی جێبەجێ نەکرا ڕاستی ئێستا قۆناغێکی تریایە ناو ئەم قۆناغە ترساندنە و لەوانەشە قۆناغێکی پێبەڕێ بکەن بەڵام نەتیجەکەی بەڕاستی نەتیجەیەکی هێژگار خراپە و نمونونەکانیشی هەم لە هەرێمی کوردستان و لە عراق بینراون لە دەوروبەریش بینراون بۆیە ئەوانە بۆیە بەڕاستیلانی کە ڕێزیوایان بگرتایەوە و پۆسیۆنی کە لە هەرێمی کوردستانەیە وڵا ڕاستی زۆر خاتری گرتوونیان ئێستا خەڵکی کوردستان بەڕاستی زۆر گلەی لەوە پۆسیۆنە بووە حتا گلیان لە لاهوری شێخ جەنگیە بوو کە بێدەنگ بووە کە زۆر مڕاعاتی ئەمانەی کردووە ئێستا ئەوان چوار ئەو مڕاعاتی کە هی ئەو دۆخەش کردوێتی هێشتا ئەمان هەر بم جۆرە ناشرین و سەربازیە مامەڵە لەگەڵ هەموو هێزەکانەکەن کە ئیتر یانی هیچ شتێکیان تیان نەهێشتێتەوە ڕاستی کاک زانە پرسیارەکەەوەی لاهور شێخ جەنگی پێشترو ئێستاژ ئەوترێکە پێگەی هەیە لە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ئەکرێت هێزێکی ئەمنی هەڵبکتێتە سەر بارەگاکەی و هەوڵی دەستگیرکردنی بدات سێناریۆکی لە مشەوێت تا چەند گوماناویە بە هیچ شێوەیەکەوە شتێکی ڕەوا و دروست نییە خۆگەر کەسێک ئەگەر تۆمەتبارێ بە هەر تاوانێک شێوازی تر هەیە بۆ ئاگادارکردنەوەی و لە ڕابردوو شتی زۆر لەمە خراپتریان دروست کردووە و لاوری شێخ جەنگی چۆتە بەردەم دادگاش یعنی مە شتێک نییە کە جارێک فەرمانی هەبوو بێ نەچوو بێ ئەلتیزامی نەکرد بێ ئەمەیان ڕازی جۆرێکە لە تەسفیەکردن و پیشاندانی عەرزی عەزەڵات کە ئەم هێزە ئەمنیانە بە بێموچەیی بە بێنانی بەدەزێمەوەن هەر کاتێ بمانەوێ ئەیانکەین بەگشت خەڵکی کوردستان بەگشت هەر کەسێکە بمانەوێ تەنها مەشتەکە ئەوەیە بەڕاستی ئەگینا ئەگەر شتێکی یاسایی هەیە ڕێگەی تر هەبوو ئەم پێشمانیە لە هەوری شێخ جەنگی دووسێ جاری تر لە دوای ڕووداوەکانی هەشتی تەمووز کە تۆمەتی زار خواردن و نازام چی و چیان دروست کرد چۆتە بەردەم دادگاوە نەتیجە و دەرەنجامەکەیشمان بینی ئێستاش ئەمان جارێکی تر دەستیان مرۆ بۆ و بەڕاستی ئێستا ئەرکی حکوومەتە ئەرکی سەرۆکی حکوومەتە ئەرکی وەزارەتی ناوخۆیە ڕوونکردنەوە بدەن بە خەڵکی کوردستانم هێزانەکە موچەخۆری حکوومەتن بۆچی کەسێک دەتوانێت بەکاریان بێنێ بۆ بەرژەوەندی کەسی خۆی بۆ بەرژەوەندی سیاسی خۆی زۆر جار کە خەڵک باسیەوەکە کاڵێ هێز لە کوردستان میلیشایە ئەمانە هێزی منەظەم نین سەر بە حکوومەت نین ئەمان گلەی یەکەن ئەڵێن ئێوە غەدرەکەن لەم هێزانە ئەمانە هێزی ڕێکخراون هێزن سەر بە حکوومەتن چۆن هێزێک سەر بە حکوومەت بێ سەر بە دەوڵەت بێ خەڵکێک بە مەزاجی شخصی خۆی شەو لە ماڵەوە کێشەیەکی هەیە ئەیجوڵێنێ لە دژی هەر کەسێک کە بیەوێ
ئەمە گرفتەکەی ئەمە وای کردو بەڕاستی کەس هەز بە ئەمان نەکاوە نەتیجە و دەرەنجامەکەی ئەو ناڕزایەتی خەڵک بۆ کۆچکردنی ئەو هەموو گەنجە کە سەری خۆیان هەڵەگرن لەو نیشتیمانە بەڕاستی پەیوەندی بۆیە کە زۆر بە ئاسانی تۆتوان تۆمەتێکت بۆ دروستکەن لە ڕێگەی و دادگایانی کەی خۆیانە و بەم تۆمەتە بدبنە بەردەم دادگاوە بتکەنە ژوورەوە و هیچ کەسێکی ژیانی حکوومەت هیچ قسەیەکی نییە بەڕاستی ئەوەی کە هەیە تەنها ناڕزایەتی خەڵکەوە ناڕزایەتی خەڵکیشیان بە جۆرێک کردوتەوە لەم قۆناغا بەهۆی ئەم ترس و بەکارهێنانی ئەم هێزە ئەنی نەفەسێک نەماوە کە خەڵک باشکرا ڕزایەتی دەربڕێ گینە حەزەکەم بزانی لە 180 هێزانی کە تۆ لەسەر جادایان بی ناڕازین و دژی ئەو دەسەڵاتن بەڵام کێشەکە چییە کێشەکە ئێمە لە قۆناغێکین ڕاستی ئەمان دەستیان گرتووە بەسەر قوتی ئەو خەڵکەیە ئەم هێزانەیە بە هەڕەشەی دەرکردن و لە کوردستانی جۆرە کار و ئیشێک نییە بەڕاستی خەڵک ترسی هەوەیە کلانی کەم لەبەر قوتی مناڵەکانی دەستی گرتووە بە میشانەوە بەڵام لە شوێنێکە کەرامەت و عیزەتی ئەم خەڵکا جوڵێ بەدڵنیاییەوە ئەم شتە کۆتایی دێ زۆر باشە کاک زانا ئەوەی کە ئەبیندرێت لە مەشهەدەکەیە پەیامێکی توند لە بەغداوە بە دیاریکرایش لە چوارچووی هەمانگی شیعەکان کە فەرمانڕەوای عێراقا ئاراستەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێت بەپێی ئەو زانیارانەی کە چەمیدیایشی عێراقی بڵایان کردوێتەوە پەیوەندی کراوە بە خودی بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئاگادار کراوەتەوە لە هەستیاری دۆخەکە خوێنەوەی بەڕێزت بۆ ناوڕۆشی ئەو پامەتوندەی بەغدا یاخود چارچووی هەمانگی فەرمانڕەوا چییە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا چارچێوە پشتی کردوتە یەکێتیان لەگەڵ هەنگاوەکانی یەکێتیانە یاخود ناوێت دۆخەکە لە شیرازە دەربچێت نە بەدڵنیاییەوە هەر هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان و لە عراق کەسەی دۆخێکی لەو جۆراکە مەترسیە بۆ هەموو خەڵک بۆیە ئەو پەیامەی چوارچێوەی هەمانگیشە لەو چوارچێوەیە کە بەڕاستی دۆخێکی ئەمنی بەبێ هۆ و بەبێ هیچ شتێکی دیاریکرا و دروست نەکرێت بۆ مانەوەی هێزێکی سیاسی یا بۆ دروستکردنی چۆنەڵی جۆرێک لە ترس لە ناو خەڵک بۆ ئەوەی کە بە هەڵبژاردن بە ئاسانی تێپەڕێنن نەگەوە هەر حەزەکەم بزانی لە ناو ئەندام و لایەنگرانی یەکێتیش بە شێوەیەکی خەڵک بە ناڕازیە لەمەی کە دروستە بێەوە بەدڵنیاییەوە لەسەر ئاستی دۆلیش لە ناو هێزەکانی تریش هەمیان دژی ئەم جۆرە لە حکومڕانین کە لە سلەیمانی هەیە یعنی من پێتەڵێم ئێستا هەمویان لەوە تێگەیشتون ئەتوانم بڵێم لە 160 بۆ 70 ئەو گەنجانی کە هەرێمی کوردستانیان بەجێهێشتواتونەتە دەرەوە هی ئەو سنوورن یعنی ئەمە بۆ خۆی دلیلە بۆ ئەوەی کە لەوێ بە تەواوەتی هەموو شتێک قۆرە کراوە و ترس و بێئیشی تەنگی بە خەڵک هەڵشنیوە بۆیە بەدڵنیاییەوە ئەم هەنگاوی کە ناویانە بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی هەم عراق هەم ناوچەیی هەم نێودەوڵەتیش لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانەکەوێت شکە شتێکی ێژگار ناشیرینە ینی تۆ ناکرێت لە هەر شتێک کە ڕووەدا هەرچی هێزی هەتە بەکاری بێنی لە دژی خەڵکێکی بێچەک ینی خەڵکێک کە هیچ جۆرە ڕوبەڕبوونەوەیەکی نەبووە لەگەڵ چەکداری نەبووە لەگەڵ ئەمان بەڕاستی لە ڕابردوو تۆمەتیان بۆ خەڵکی تر دروست کردووە حتا خەڵکیان تیرۆر کردووە و کۆی کە بینیمان لە پێشووتر ئەمانە هەمووی لە چوارچەوەی هەوڵانەیە بۆ ئەم زۆرە سیناریۆ و ئەوانی کە ئەوان دروستیەکەم بەڕاستی بۆی چێزێک نە لە عراق لە ناوچەکە نە لە دەرەوە جێگەی باوەڕ نییە ڕاستی هەموو تێگەیشتون کە ئەمە دۆخێکە ئەمان دۆخێکی کەسی و شخصیە حیزبەکە تی کەوتووە ئێوێ بەمانە پارسەنگی هێز بکاوە خۆی بهێڵێتەوە و بتوانێت بە تایبەتی کە ئێستا هەڵبژاردننی عراقەیە هەڵبژاردن بە ترس و تۆقااندن دەرباس بکە چکە بەڕاستی من پێم وانە ئەمانە جارێکتر ڕویان بێن کەمپین بکەن و مایک بشکێن و بەو ئوسلوبەی کە پێشووتر هەبوو هاوار بکەن و هەندێک شتێ بیڵێن کە بەڕاستی بۆ خەڵک جێگەی بڕوانیە. بەڵێ زۆر سپاس بۆ زانا عەبدوڕەحمان پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی کوردستان کە لە بەریتانیا لە لۆندۆنی پایتەختی بەریتانیا لەگەڵ مابووی. کاک زانا زۆر سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت.
خۆشەویستانی زوم بینەرانی زوم سڵاوتان لێبێ لە ڕووماڵێکی تایبەت لەگەڵتان دەبین سەبارەت بە تێکچوونی دۆخی ئەمنی سلێمانی و هەوڵی دەستگیرکردنی لاور شێخجەنگی بەو گرژیانەی کە ئەم شەو ڕووی داوە سەرچاوێکی ئاگادار لە نووسینگەی لاور شێخجەنگیەوە بە زوومی ڕاگەاندووە سەرۆکی یەکێتی دەیەوێت هاوشێوەی جارەکانی پێشوو بە سیناریۆ لاور شێخجەنگی تۆمەتبار بکە ئەو سەرچاوی ئاماژەی بۆش کردووە سەرۆکی یەکێتی دەیەوێت دادگا بۆ دروستکردنی سیناریۆ بەکاربێنێت و هاوشێوەی پێشوو بە سیناریۆ لاور شێخجەنگی تۆمەتبار بکە ئەوەش لە کاتێکدا ئێوارەی ئەمڕۆوە جموجوڵێکی ناسایی لە سلێمانی هەیە و هێزێکی زۆری ئەمنی بڵاویان پێکراوە لە هەندێک ناوچەش ئاستەنگی هاتوچۆ دروست بووە. هەر لەبارەی جوڵەپێکردنی هێزەکان لە سلێمانی سەرچاوێکی ئاگادار بە زوومی ڕاگەیان سەرکردەکانی چوارچێوەی ئەمانگی خۆشداری توندیان لەبارەی تێکدانی دۆخی سلێمانی داوەتە یەکێتی نیشتیمانی کوردستان کە حەزبی باڵادەستە لەم سنوورە و سەرچاوەیە دەژڕێت سەرکردەکانی چوارچێوەی ئەمانگی پامێکی توندیان ئاڕاستەی یەکێتی کردو و پێیان گوتووە تێکدانی دۆخی ئەمنی سلێمانی تێکدانی دۆخی ئەمنی عێراقە و لای ئەوان قبوڵکراو نییە. سەبارەت بە ئاڵۆزی دۆخی سلێمانی و ئەو پێشاتانەی کە هەن بۆ چوونە سەر هێزی ئەمنی چوونە سەر بۆ لالەزار و هەوڵدان بۆ دەستگیرکردنی لاور شێخجەنگی وەگەوەی دەگوترێت لەم ڕووماڵە تایبەتە لەگەڵتان دەبم. بورهان ڕەشید پارێزەر لەگەڵم میوان دەبێ. کاک بورهان سڵاو لێبێ وادارم زۆر باشبی. وەکو پارێزەرێکەمەوێ بزانم تاوان یاخود ئەو مادەی کە لاور شێخجەنگی پێ دەستگیر دەکرێت یاخود هەوڵی دەستگیرکردنی دەدرێت چییە؟ سپاس یەکەم پێشەمو سپاسی خۆتان و بینەرانی تەلەڤیزۆنە بەڕێزەکەتان دەکەم. تا ئێستا ئەو هێزە ئەمنیانی کە دەوری ماڵی ئەویان ناوە بۆ وەسایلی ئیعلامی خۆیان وە نە پۆلیسی سلێمانی وتەبێژەکەی نا وتەبێژی ئاسایش هیچ لێدوانێکیان نەیاوەنێ من ئاگام لێبن ئیتیهامیکەن بە چ مادەیەک و بە چی شتێک و ئەم سیناریۆیانە پێشتری ڕوویاوە وەختی خۆی سیناریۆی دەرمان خوارکردنیان بۆ هەڵبەست وەختێک کاک شێخ لاهور چووە بنکەی پۆلیسی ناو شارەوانی سلێمانی سکاڵای تۆمار کرد لەسەر بەڕێز کاک پاڤڵ وتی بەڕێزە وەرە بیسەلمێنەکە من ویستومە تۆ دەرمان خوارد بکەم و ئەو کەیسە هەر لە شوێنی خۆی ماوە نەجووە لە وڵاتە ئەوەی زۆر زۆر ئاسانە دروستکردنی تۆمەتە و بەڕاستی من سەیرم لێ لە شارە بژی حەز وەختی حیزب ویستی هێز بجوڵێنێ بە پێی دەستوری عێراقی هێزی چەکدار بۆ دیفاع لە سنوورەکان لە اعتیدای خارجی بەداخەوە لێرە هێزی چەکدار لەژێر دەستی حیزبایە و حیزب بە ئارەزوی خۆی ئەیجوڵێنێ لە کاتێکە ئەم هێزانە نابێت سەر بە حیزب بێ ئەو هێزانەی ئەجوڵێنرێت کۆماندۆ دژە تیرۆر یا هێزی مخابەراتی و ئەمنیتر ئەمە ئەم لەم مەسائلانە ئەمە ئیشی ئەوان نییە هەچ شتێکە بێ بە ئاشرا بچێ لە پۆلیس سکاڵا تۆمارکە و ئەمە کەسێکی تیرۆریست و تۆمەتبار نییە تۆ هێزبەری دەسەری هەڵقی دەسەری سەرۆشی حیزبێکە گرتووە ئەتێبی لەلایەن دادگاوە و ئەمە من ئەمڕۆ تا سەعات و لە دادگا بووم هیچ ئیشی دادگای ئاسایشیشم هەبووە هیچ هەواڵێکی لەو بابەتەم گوێ لێ نەبووە شتی لەو بابەتەم گوێ لێ نەبووە جوڵاندنیە مێزانە ئەم هێزانیان کاک بوران جوڵاندنیە مێزانە تێکدانی ئارامی خەڵک ئەمانە ڕێگە پێدراون یاخوتەوەیە ئەم ترس و تۆقااندن و ئەم هێزە زۆری بڵاوەکرێتەوە لە ناو شاری سلێمانی بۆ دەستگیرکردنی ئەم کەسایەتیە سیاسی و با بڵێن ئۆپۆزیۆنانی یا ئەوانەی کە لەگەڵیان نین چیمان پێ دەڵێ دۆخی ئەمنی سلێمانی بۆ ئاوها تێگەچێ لە پرەکە بەم جۆرە مامەڵە لەگەڵم کەسانە دەکرێت لە کاتێکدا دادگا هەیە و خۆشیان دەڵێن دادگا سەروەرە و لەسەر و هەموو یاسایەکەوە ئێمە پۆلیسمان هەیە لە سلێمانی و زایدەن ئەوە شوڕتەی قەزاییمان هەیە لە مەحکەمە و هێزی ئەمنی سەلاحیەتەکەی دیاری کراوە هێزی سەربازی سەلاحیەتی بەپێی دەستور و بەپێی قانونەکان دیاری کراوە قانون دەستورمانەیە قانونی ئەحزابی عێراقیمانەیە قانونی ئەحزابی هەرێمی کوردستانی ساڵی 93مانەیە یاسای ڕقەمێکی ساڵی 92 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمانەیە بەپێی هەموو ئەم یاسایانە مەمنوع حیزب هێزی چەکداری لەبەردەسابێ و من نازانم ئەو دەنگویانەی بڵاوەکەنەوە کودەتا ئەوەیە دەوڵەتێک ڕسمی بێ ڕێیس جمهور بێ ڕێوزەرا بێ کودەتا لەسەر پەرلەمان و حکوومەتکەی وقت نیزاعاتی ناو حیزب تعریفی کودەتا وەرناگرێ نازانم ئەم تعریفانە لە شوێوە هێنن
ئەگەر نیزاعیشیان نەبێ پێویستە بە گفتوگۆ چارەسەریکەن و ئەم هێز جوڵان نەسەربازی ئەوەمان پێڵێ و ئەم داوای من لە سەرجەم لایەنە سیاسیەکانە لە سەرجەم ئەو لایەنانەیە کە لە ساحەیە هەن خۆیان بە دەرەوەی دەسەڵات دەزانن ئەمە لێدانی مامۆسایان لەلایەن هێزی ئەمنی لەسەر ڕێی عەربات ئەم کارە ساتانی لە ناو حیزباکرێ و حیزب هێزی چەکدار و ئەمنیە جوڵێنێ ئەمە با هەندێکمان بێ هەمومان بە یەک دەنگ داوای چەکردنی حیزبە دەسەڵاتەکان کەین کە هێزی ئەمنی و هێزی عسکەریان بەدەستەوە نەبێ و تا ئەوان هێزی ئەمنی و عسکەریان بەدەستەوە بێ ئەم وڵاتە خێر و خۆشی لە خۆی نابینێ بۆیە پێویستە ئەمە هاندەرێکمان بێ بیرخەرەوەیەکمان بێ کە هەمومان بە یەک دەنگ چی خەڵکی ناڕازی چی خەڵکی ڕۆشن بیر چی هێزەکانی دەرەوە یەکێتی و پارتی بە یەک دەنگ هاوار بکەین و مزەکەرات بین بە مەحافلی ئەوروپی و مەریشی بە دەوڵەتی عێراقی داوات تۆماکەین کە نابێ هێزی ئەمنی و عسکەری بەدەستی حیزبەوە بێ و ئەمەی ئەجوڵن ڕێ مخالفەی قانونە و چۆن ئەکرێ مەسئولی هێزە ئەمنیەکان لەگەڵ ڕئیسی حیزب کۆبوونەوە بکەن بەچی حەقی ڕئیسی حیزب کۆبوونەوە بە هێزی ئەمنیەکە و ئەڵێ ئێمە قەراراتی دادگا جێبەجێگەین ئەی چی ئەکا لای ڕئیسی حیزب بۆیە من داوا لە هەردوو لا ئەەکەم چی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی بەرێگەل ئەم کێشەیە بە تەفاهم پلکەن و کوڕی فەقیر کوڕی خەڵک بابە کوژ نەچێ زیاتر ئێستش ئەم دەسەڵاتی سیاسی یەکێتی و پارتی نەیتوانی و ئیلتیزاماتی خۆی بەرامبەر عایلی شەهیدانی شەڕی داعش جێبەجێکە خەڵکی تر با شەهید نەبێتەوە و چیتر با هێزی ئەمنی و عسکەری بۆ ململانەی ناوخۆیی بەکار نەهێندێ ئەم بارودۆخ ئاوا بڕوە بەڕاستی ئەمە شاغ نییە و ئەمە ئێمە مجتەمەعیشی بەربەری متەوەحیژ نین لە ناو شاراتەوە هێز بجوڵێنیت و خەڵک وژیت و خوێن بڕژی ئەمە هەست کەسێ ئەم خوێنە بڕژێ پەڵەیەشی ڕەشە بە ناوچەوانیەوە. باش کاگوران جگە لەوەی کە لاور شێخ جەنگی سەرۆکی بەرەیگەلە لە کاتێکیشدا جێگری سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانیە کە ئەمە بۆ خۆی حەسانەی هەیە و پارێزراوی ئەنجومەنی ئاسایشی هەرێمە کە حەسانەی هەیە نابێت دەسوەردان لە هەندێک بابەتا بکرێ بەڵام چوونی ئەم هێزە بەم جۆرە کە ئەچێتە ناو ماڵەکەی یاخود نزیک لە ماڵەکەی و ئەم ترس و تۆقاندنە بۆ داواکردن و خۆڕادەستکردنی چیمان پێ دەڵێن ئەمانە هێشتا لە ناو حزب یاخود لە چوارچێوەی سلێمانین یاخود دەبێت ئەنجومەنی ئاسایشی شەڵوێستێکیە بێت بە پێی یاسا بێ ئەنجومەنی ئاسایشی هەڕێم مەجلیس تەحقیقی پێک بێنێ بە دادگا چاوەڕێی نەتیجەی مەجلیسی تەحقیقەکە بکە تا نەتیجەی دەرەچێ ئەو وەختە ئیجراعاتکە و ئەمە بە پێی قانونی ئوسوڵی محاکەماتی خۆی ئەمنی داخلی کە ئەم ئەندامی ئەنجومەنی ئاسایشی هەرێمە پێویستە دادگا تەداخل نەکا بەڵکو پێویستی بە مەجلیس تەحقیقیە کە لەلایەن سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی هەرێمەوە مەجلیس تەحقیقی بۆ دروستکرێت وەک هەموو ئەو شتانێکە لە ناو هێزە ئەمنیەکان و هێزە عسکەریەکانە ڕوەیە. ئەمە خۆ نەکراوە و ئەم بڕیارەش وەک خۆ دووتت کە لە دادگای ئاسایش ئەمڕۆ کارت دەبۆکو پارێزەر ئەم شتانە هیچ نەبینراوە لە ئێستادا بڕیارێکی دادگا کە بچێت بەردەمی یاخود پۆلیس. ئەمڕۆ ئێمە بۆ ئەوە چوین دوو کەسیان لە کارمەندانی ئاسایش کە هەوێ ڕسمیان پێەیە لەلایەن دەستگای ئاسایشەوە کە سەر بە ڕێزکاک لاهوری شێخ دەزگیر کرابوو بۆ مڕاجعی ئەوە چوین کە پێمان وتووە ئەمە کارمەندی لای ئەوە ئەو ئەندامی ئەنجومەنی ئاسایشی هەرێمەوە ئەوانە هەڵگری هەوێی ئەنجومەنی ئاسایشی هەرێمن ناکرێ هێزی ئاسایش بگرێت وە هیچ کاری قانونیان ناقانونیان ناکاویشی وڵات تا ئێستا پێمان نەوتراوە هیچ مادەیەکی قانونی بۆ دانرابێ ئێمە ئەمانەمان پێوتون ئەم مناقەشانەمان هەبوو ئەمڕۆ هەم لە ئاسایش و پارێزەری هاوڕێم چون ئەمڕۆ هەم لەگەڵ ئەو دوو پارێزەری هاوڕێمە تا نزیکی سەعات 1.5 لە دادگای لێکۆڵینەوەی ئاسایش بوون هیچ دەنگۆی شێوە نەبووە نەمان بیست و نەمان زانیوە گوێبیستیەوە نەبوون شتێک کرابێ بەرامبەر بە شێخ لاهور لەلام ئەمە شتێکی کتۆپڕ بوو ئەمڕۆ کاگوران ئەمەی کە دەگوترێت وەکو هێز کە براوەتە لالەزار یاخود ئەوەی کە وەکو سیناریۆیەک ناوی دێنن ئەم گرژیانە بۆ ینی لە سلێمانیا بەم جۆرە بەم شێوەیە لەم کەساتیانە بە تایبەت سەرۆکی ئۆپۆزیسیۆنەکان وەکوی کە پاسوەر عەبدولاحیدیش بەم جۆرە گیرا لە کاتێکدا دادگا هەیە و بانگێشتنامە هەیە بۆ بەم جۆرە ڕێگایە دەیانەوێت ئەم کەسانە دەستگیر بکەن لە کاتێکیشدا پێشتر لاور شێخ جەنگی کە بە فەرمی بانکراوەتە دادگا چۆتە بەردەم دادگا ئێمە خۆمان لەگەڵ یابووین کە لە 8 تەموز دوای 8 تەموز شۆ بەردەمی دادگاوتی داواکارم بەرامبەرەکەم ئیسپاتی کا من هەوڵی دەرمان خواردکردنی ماوێ و تا ئێستا و پێیسەنە
باش بەداخەوە پەیوەندەکەی کاکبورهان وەکو پارێزەر کاکبوران ڕەشید لەگەڵ من نەماوە دەچمە لای کاکبوران ئەگەر گوێ لە دەنگی منە دەگەڕێمەوە لات بە زومی سلێمانی محەممەد دڵشاد وەردەگرم لەسەر ئەو ئالۆزیانەی یاخود ئەو هێزە ئەمنیە زۆرەی کە بڵاو کراوەتەوە لە شاری سلێمانی محەممەد سڵاو لێبێ دوایین زانیاری چیەوە بارودۆخەکە هێور بۆتەوە مەریوان سلااوت لێبێ لە سنووری پارێزگای سلێمانی و بە تایبەتی لە سنتەری شاری سلێمانی هێزانەکان بە شێوەیەکی زۆر بەرچاو بڵاویان پێکراوە لە چەندین شوێنی پارێزگای سلێمانی جێگیرکراون بە تایبەتیش لە گەڕکی سەرچنار و نزیک هۆتل لالەزار بەڵێکی زۆری ئەمنی جێگیر کراوە و یانیەوەی کە تێبینی ماکرێمە چوینە نزیک هۆتل لالەزارەوانێ ڕێگەیان نەئەدا هیچ کەسێک بچێتە نزیک گردی سەرچنار و نزیک هۆتل لالەزار بە تایبەتی و کەسانی ینی ئەگەر کەسێک ماڵیشی لە گردی سەرچنار بێت هێزانیەکان ڕێگریان لێ کردوونیانە هێش بچنەوە ینی بچنەوە گردی سەرچنار هەم لە ناو سەرچنار ناو بازاری گەڕکی سەرچنار یانی لە زۆرینەی شوێنەکان بازگەدانراوە بازگەکان لەلایەن هێزە ئەمنیەکانی پارێزگای سلێمانی وەجانداوە پشکنینی تەواو بۆ ئۆتۆمبیلەکانەکەن پرسیاریان لەکەن بۆ چۆچن بۆ کوێ ناچن ینی بە شێوەیەکی بەرچاو پرسیاریان لەکەن و هێزێکی ئەمنی زۆریش لە شوێنەکە جگیر کراوە هەمووی دیمەنەکان ببینن ینی سەمن لە شوێنێکم لە نزیک هۆتل لالەزار و گەڕکی سەرچنار و بە تایبەتیش گردی سەرچنار ینی هێزێکی ئەمنی زۆر لە چەند شوێنێکی جیاواز جێگیر کراوە و شەقامی ئەوەی کە لە ناو بازاری سەرچنارەوە ئەڕاتەوە بەرەو گردی سەرچنار و نزیک هۆتل لالەزار بە تەواوەتی داخراوە و لەلایەن هێزانەکان ینی ناڵن هیچ ئۆتۆمبیلێک لێەوە تێبپەڕێت لە هەر شوێنێکی دیکەشەوە هاوڵاتیان بیانوێت بچنە گردی سەرچنار هێزی ئەمنی جێگیر کراوە و ناهێڵن بازگەیان زاناوە ینی هێزە ئەمنیەکان لە ئێوارەی ئەمڕۆ بەم شێوازەیە بەڵام نزیکی کاتژمێرێکە بێ زیاتر ڕێکارە ئەمنیەکانیان چونتر کردوێتەوە و ناهێڵن هیچ کەسێک نزیکی هۆتێل لالەزار و گردی سەرچنار بێتەوە پشکنینی تەواو بۆ ئۆتۆمبیلەکانەکەن هێزە ئەمنیەکانی جانی هێزێکی زۆرن و پەیتاش لە شەقامەکەەوە دەبینرێت هێزی ئەمنی دیکە دێنە نزیک هۆتێل لالەزارەوە ئەمە سەبارەت بە هێزە ئەمنیەکان سەبارەت بۆی کە نووسنگەی لاهور شێخجەنگیش کە سەرچاوێک لە نووسنگەی لاهور شێخجەنگیەوە بە زوومی ڕاگەیاند لەم کاتەدا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت دادگاکان بەکاربهێنێت بۆ ئەوەی کە ینی سیننارویەک بە هەمان شێوازی سینناریۆکانی پێشووتر دروست بکات بۆ لاهور شێخجەنگی و بتوانێت لاهور شێخجەنگی تۆمەتبار بکات ئەمە قسەی سەرچاوەیەک بوو لە نووسنگەی لاهور شێخجەنگی کە سەرۆکی یەکێتی بەم شێوازە دەیەوێت دادگا بەکاربێنێت بۆ سیننارۆ بۆ لاهور شێخجەنگی دروست بکات و لەگەڵ ئەوەشدا ئێستا لە میدیاکانەوە وا بڵاو کراوەتەوە کە فەرمانی دەستگیرکردن بۆ لاهور شێخجەنگی دەرچووە بەڵام سەرچاوێک لە نووسنگی لاهور شێخجەنگی ئەوەی بە زووم ڕاگەیاند کە ئەمان ئاگاداری هیچ بابەتێکی فەرمانی دەستگیرکردن نین و هیچ شتێکیش بە فەرمی بە نووسنگەی لاهور شێخجەنگی و بە لاهور شێخجەنگی نەوتراوە بەڵام ئەوەی کە هەیە هێزێکی زۆری ئەمنی لە نزیک گەڕێکی سەرچنار و بە تایبەتیش لە نزیک گردی سەرچنار و نزیک هۆتێل لالەزارن و ناهێڵن هیچ کەسێک تێپەڕی ئەو ناوچەیە ببێت و تەنانەت ینی ئێمە تێبینیمان کرد لەوێ چەند هاوڵاتیە کە ماڵیان لە گردی سەرچنار بوو ڕێگان نادا ئەوانش بچنەوە گردی سەرچنار و نزیک هۆتێل لالەزارە دیمەنەکان زیاتر لای تۆ بمێنێتەوە مەتەواوی زانێرەکان بوو سەبارەت بە بڵاو پێکردنی هێزە ئەمنیەکان لە پارێزگای سلێمانی و بە دیاریکراویش لە گەڕێکی سەرچنار و نزیک هۆتێل لالەزار زۆر باشە محەممەد بە دیمەنەکانی لەگەڵ ئێمە بەردەوام بێ کاکبوران دیارە هاتووەتەوە لامان کاکبوران دیارە پەیوەندەکەمان بسرا لە پرسیاری ئەوەم کرد کە پێشتریش دادگا بوو و ئەو سکاڵانی کە لەسەر لاوەری شێخجەنگی بوو چۆتە دادگا و ئەویش بە فەرمی چۆتە بەردەم دادۆر و هیچ تۆمەتێکی لەسەر ساغ نەبووتەوە لە ئێستادا ئەمەش بکرایە باشتر نەبوو لەوەی ئەم هێزانە بنێرێتە سەریان و بەم جۆرە هەڵکتانە سەری ماڵەکەی یاخود شوێنی بارەگای بەرەیگەل با بڵین ئوتێل لالەزار بەم جۆرە سواس دەکەم خۆی ئەسڵە بوێ بەپێ قانونی ئوسوڵی محاکەماتی خۆی ئەمنی داخلی بۆیە مەزیز تحقیقیەک لە ئەنجومەنی ئاسایشی هەرێم بە هەولێر بۆ لێکۆڵینەوە هەست تۆمەتی ئاڕاستەی ئەوە کرێ و ئەگەر دادگا قەراری ئەمە قەبز و شتی وای دەرکردوێەوە پەلەی کردووە لە شتاوەک و ڕای قانونی خۆم و من لێرە دووپاتێکەکەمەوە ئەمە بە بیرخەرەوەی بێ بۆ هەمومان بۆ خەڵکی ناڕازی بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ حیزبە بەرهەڵسکارەکان چی ئەم شش هەولایەنی خۆیان بە دەرەوە یەکێتی پارتی بۆ خۆسیۆ نەزانن کە بۆ چەکداماڵی یەکێتی پارتی لێ ئەمنی و هێزی عسکەری ئێمە هەمومان بیرمانە
شەڕی پارتی و حسک لە بیدایەتی نەوەتەکانە، دوایەوە شەڕی یەکێتی و بزوتنەوەی ئیسلامی، دوایەوە شەڕی یەکێتی و پارتی کە ئێستش ئەو کەسانی بەریلی هیراون لە شەڕی ناوخۆیان تەرمەکانیان تەسلیمی خێزانەکانیان نەکراوەتەوە، نازانن ماون مردوون و جارێکی تر ئەو نیزاعاتانی کە بوو لە 2005 تانە سەر بارگاکانی یەکگرتووی ئیسلامی و شتێتکردنی چەند کەسێکی تریان و ئەم حادیسانەی کە ڕوئەیە بەکارهێنانی هێزی سەربازی هێزی ئەمنی بۆ ململانی ناوخۆ لە ناو حیزبەکانە ئەمە باوی نەماوە لە جیهانە، پێم بڵێ لەکوێ جیهانە ماوە حیزب هێزی چەکداری و هێزی ئەمنی هەبێ، بۆیە من بانگەوازەکەم لە هەموو ئەو لایەنانە ئەمە با بیرخەرەوەیە بێ، با ئەمە دەرسێ بێ بۆ هەمومان کە بە هەمومان هەوڵ بین حیزب لە چەکدا بماڵدین هێزی ئەمنی و هێزی عسکەری بێتە هێزێکی نیشتیمانی، نەک هێزی ئەمنی و عسکەری بژوڵێنرێ بۆ سەرکوتکردنی لایەنی ئۆپۆزیسیۆن یا بۆ سەرکوتکردنی منافسە سیاسیەکانێت و ئەم ئەگەر شەڕ بوو بە ئەگەر بچنە سەر لا لە زارخۆ ئەویش پیاوێکە خۆ خۆی تەسلیم ناکە بڕوا ناکەم و ئەگەر خوێن بڕژێ ئەج کەسێک هیدایەت تەقاکە ئەمە هەڵەیەکی ڕەشەوێ بە ناوچەوانیەوە و من داوا لە هەموو هێزەکانەکەم کە چوونەتە ئەوێت چی هێزی دژەتیرۆر بێ هێزی ئاسایش بێ هێزی کۆمەندۆ بێ ئێوە خەڵکی ئەم وڵاتن و ئەوانە بنوبلەی توانیان تێمەکەن و دژی خەڵکی ناڕازیمێن خەڵکی ناڕازی داوای قوت و مەعاشی ئێوە کاکە 3 مانگە مەعاشان وەرنەگرتووە و با ئەم یاریە بەس بێ لە ناو میلەتی کوردە کە من نیزام لەگەڵ تۆیە هەبێ بە زەبری چەکێک لایکەمەوە با پەنا بێتە بەر دادگا کە بەداخەوە یەکێتی پارتی دادگاکانیشان تێگاوە ناو مەحکەمەی تەمیز ئیسینافەکانی خۆیانە دابش کردووە هەولێر و دووهۆک بۆ پارتی و سلێمانی و ئیسینافی کەرکووک لە کەلار بۆ یەکێتی و حەقا ئەمە ئێمە دەنگێکمان هەبێ واز لەوە بێنین ئەوان لە دەرەوەیەکێتی و پارتی خەریکی یەکتر شکانن بین خەریکی منافەسە یەک بین حەقا دەنگمان بەرزکەینەوە ئەژینا ئەمە بە نۆرەیە سەری هەمووانەخوا سەری هەموو یەتە نۆرەی بۆیە پێویستە یەکجوهت بین و بەداخەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان جوانتر بوو لەم کاتا بیری لە 3 مانگ مەعاشی خەڵک کردایەتەوە بیری لە دابینکردنی نەوت وەزستان بۆ ئەو خەڵکە بکردایەتەوە بیری لە دابینکردنی غاز کردایەتەوە بیری کۆبوونەوەی کردای لەسەر تەواوکردنی جادەی سەمەتی لەسەر کەمی خەدەمات لەسەر ڕاکێشانی هێڵی 3 و 4 ئاوی دوکان کە بەداخەوە داهات لە سلێمانیا دیار نامێنێ کە خەڵک دەنگی ناڕزایی بەرسەرۆ لە جیاتی بیر لەوە کاتەوە ئەو هێزە سەربازی هەیەی وەکو چۆن لە زەمانەکانی حکوومەتی عێراقیە لە کاتی عێراق لە حاڵەتی سلما بووە بە هێزی سەربازی ڕێگەوبانی دروستە کرد 5,000 خانی جێشی عێراقی بەس لە حەی عومالی بەغا بۆ دانیشتوان و خەڵکی کەم دەرامە دروست کرد لەم کاتا ئەوایەتە خزمەتی ڕاکێشانی خەتی 3 و 4 ئاوی دوکان سلێمانیەوە خزمەتی دروستکردنی جاری سەمەتریەوە داهاتەکانی شەفافکە کردای نەک هێز بێنێتە سەر لایەنە منافسەکانی زۆر باش سەرچاوێک بازومی ڕاگەیاندووە کاگوران ئەڵێت مالیکی یەکێک لە سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی پەیوەندی بە لاهور شەقجەنگیەوە کردو داوای دانبەخۆداگرتنی لێ کردووە کامە گرنگە بۆەوەی کە ئەم شەویش چوارچێوەی هەماهەنگی بڵاویان کردەوە کە دۆخی ئەمنی سلێمانی کاتێک نەچێت کە بۆ ئەو پەیامیان بۆ سەرکردەکان یەکێتی بوو کاکبوران هەر بە ڕاشکاوی پێم بڵێ لاور شەقجەنگی مەترسیە بۆ سەرێکێتی نیشتیمانی کوردستان تا بەم جۆرە مامەڵی لەگەڵا بکرێت 4 ساڵە دانیشتووە هیچ حرەکەیەکی نەکردووە بگرە شەرفرۆشتەکان لەلایەنی ترەوە بۆ بەرامبەر باوت ئەگەر من هەچ کەسێ نافسی سیاسیم بێ بە مەترسی بزانم لەگەڵ خۆم ڕەنگە لە ناو عایلی خۆم منافسمە بێ لە ناو براکانمە چۆن نەبێ پەنا ببرێ بۆ هێز و بۆکردنەوەی هێز ئەسڵەن بۆت حیزب بۆی نییە هێزیە بێ ئەسڵەن بۆت نییە هێز بجوڵێنی لەبەرەوەی بە پێی دەستور هێزی عسکەری هێزی ئەمنی هێزی عسکری ئیشی دابینکردنی ئاسایشی سنوورەکانە هێزی ئەمنی سەلاحیەتی دیاری کراوە و بێ لەژێر مرە و سەرپەرشتی حکوومەت بێ نەک لەژێر سەر حیزبا بێ من نازانم بەبێ مەترسیەکەی لەکوێیا بێ ئامۆزای خۆیەتی ئەم شتیان ئیشێکی هەر زۆر ناشرینە ئەوە هەر شتێکی هەبووە خۆی بوتایە بۆ نیوە ڕۆخوانێ داوەتی خۆمەکەم ئێمە ماڵێ هەنێک کێشەم هەیە چارەسەری بکەین ئەگەر یاساش ڕێگە با کاکبوران لەوانەیە عورف و دابوونەریتی کۆمەڵایەتی ڕێگە بەوە نەدا کە بەم جۆرە مامەڵی لەگەڵا بکرێت نەری دابوونایلەی نا بارودۆخی سیاسی و بەڕاستی ئەگەر ئەمە شەڕی ناوخۆ هەڵگیرسێنێ لەم ناوە دەوڵەتی عێراق حەقی خۆیەتی هێز بجوڵێنێ بۆ دابینکردنی ئاسایش لە هەچ پارێزگایشی عێراقەکە
ئاشوب و ئاژا و شەڕ و مشکلی تێ بکەوێ بۆیە کاریەوە نەکەن جێشی عێراقیش تەداخولکە لە بارودۆخەکە و هیوامەن وایە هەموو لایە بە زمانی گوڵ قسە بکەن و عیبە لە ناو عایلەی مامجەلالە کە ئەو سەرکردەیەکی عێراقی بە ناوبانگ بۆ سەر و کۆمار بووە ئەمڕۆ ئەم ئاژاوەیە هەبێ ئەمڕۆ ئەوە هەبێت تەنها لەبەرەوەی منافسی سیاسیتە هێز بجوڵێنی و من بە هیچ شێوێ لەگەڵ خوێن ڕشتنانیم خوێنەهێنێ لەگەڵ زەبر و زەنگ و تونوتی ژیانیم ئەمە شاریشا منطقی شار و بیرکردنەوەی شار وا ئیجابەکە کە بە زمانی گوڵ قسە لەگەڵ یەکتراکەی نەگەر کێشەیەکمان نەبوو پەنا بۆ دیالۆگ و یەکجێگەیشتن بین و من تا بەیانی چەندەها خاڵی اختلافم بێ لەگەڵ تۆیە خۆ چەند خاڵێکی انتقام هەیە بۆمان کاتەوە بێتەوە کێشەکانمان چارەسەر بکەین. باش دەرچاوێکی تر قسەی کردو بۆ زوو مەڵە سوودانی داوای دان بە خۆداگرتنی لە لاور شێخجەنگی کردووە ئەمانە ئەو پەیوەندیانن کە پێشتریش ئاماژەم پێدا و مالکیشێکێک لە سەرکردەکانی چوارچەوەی هەمانگی پەیوەندی بە لاور شێخجەنگیەوە کردو و داوای کردودان بە خۆی دابگرێت ئەمانە ئەو سەرکردە عەرەبیانن یاخود عەرەبانن لە عێراق و سەرکردە عێراقیانن کە داوای ئەمن و ئارامی شاری سلێمانی دەکەن نایانەوێت دۆخەکە لە دەست دەربچێت گوران داواکردنی ئەم سەرکردانە بۆ ئاشتی لە نێوان یاخود لە نێوان ئەم سەرکردانەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرەیگەل بە تایبەت بافڵ تاڵەبانی و لاهور شێخجەنگی بۆ ئەوان لەوانەیە دۆخەکە ئاسایی نەبێت کە دۆخی سلێمانی تێکچێ بەڵام لە قازانجیشیان نابێت ئەوان لەگەڵ ئاشتین لە کاتێکدا پێویستە ئاشتێکە لێرەوە با بڵێن لە بەرچاو بگیرێ لە کاتێکە ئەوانیش زۆربەی جار لە نزیک لە هەڵبژاردنەکانە تێکچوونێکی واوە بۆچی دۆخەکە ئاوا پێچەوانە بۆتەوە پێشەوەی وەڵام بدەیتەوە نوێنەری وڵاتان لە پەیوەندی دان لەگەڵ لاور شێخجەنگی بۆی کە دان بە خۆی دابگرێت نوێنەری وڵاتان داوای دان بە خۆداگرتن لە لاوەری شێخجەنگی دەکەن هیوادارین دۆخەکە بە جۆرێک نەبێت کە خوێن ڕشنی تێدا بێت بەڵێ کاگوران من سپاس دەکەم وەڵاقە داوای دان بە خۆداگرتن لە کاک شێخ لاهوور دەکەن ئەوە شتێکی باشە بەڵام داوا لە تەڕابیلکەن کە ئەو هێزی بە نایاسایی جوڵێنراوە بچێتەوە بارەگاکانی خۆی ئەوانن بارودۆخەکەیان تێگا و سەیتەراتیان لە ناو شارەدا ناوە هێزیان کۆ کردوتەوە ئەوێ داواکاریەکە ڕوبەڕووی ئەوان بێ ئەم داواکاریە نەتیجەی نەبوو هەقا سەرکردی حیزە سیاسیەکانی تر وەک کۆمەڵ وەک یەکگرتو وەک کاک شێخ لاهوور خۆی داوای تەدەخولی عەسکەری لە حکوومەتی عێراقی بکە یعنی ناکرێت خوێن بڕژێ من لەگەڵ خوێن ڕشتنان نیم بە سەرکردە عێراقیەکان ناوگژیان کە نەگەر کێشەیەشیان هەیە. کاگوران ئەوەی کە لە ئێستا ئەگوزارێت دۆخێکی ئەمنی وەشڵژاوی بۆ هاوڵاتیانیش دروست بووە و دڵنیابن ئەم دۆخە لە بەرژەوەندی هیچ لایەن و کەسێکیش نییە. سلێمانیش بەدەر نەبووە لەمانە لە ساڵەکانی ڕابردووە چەند جارێک ئەو باڵانەی کە لە ناوێکێتی نیشتیمانی کوردستانیش جابوونەتەوە یاخود هەڵوێستێکیان نەبووە کە لەگەڵ یەکێتی نەبوون بەم جۆرە دۆخی سلێمانی تێکچووە. تاکەی ئەم جۆرە لە هەڵقوتانە سەر یەکتری یاخود هەڕەشەکردن و بڵاو پێکردنی هێزی ئەمنی بەردەوام دەبێت بێ هەم چاوەڕێ بکەینە شەوێکا لە پڕاوە خەڵک کەوتنی گەرانیەوە بۆی هێز جوڵاوە لە بەرامبەر شتێکە یاخود لە بەرامبەر سەرکردەیەکە وەڵام شۆخەویان لە خەو ئیسراحەتیان لە هەموو خەڵکی سلێمانی تێگا من حەزەکەم حەدەسێکە بۆ بژێرمەوە ساڵی 2011 کە من ئەندامی پەرلەمانی بزوتنەوەی گۆڕان بوو زمانی کارینەوە شیروان ئەوە بوو ئەحداسێ دروست بوو لە بەردەمیلقی چوارە بە سەڕاحەت دەستی گۆڕانی شتیان نەبوو بگرە سێ برادری حیزبی کۆمۆنیستی کرێکاری عێراق و برادرێکی یەکگرتووی ئیسلامی قیادەی مزاهرەکەیان کرد لە بەدەرکی سەراوە و هاتە بەرلەقی چوار ئەو خوێن ڕشتنی لێ پیا بوو دوای گۆڕان خۆی کرد بە خاوەنی مۆزوعەکان کە گۆڕان خۆی کرد بە خاوەنی مۆزوعەکان ئەو بوو پارتی دیموکراتی کوردستان 12000 چەکداری نرد ئەوە هەڕەشەی کوشتن و دەزیرکردنی خوا لێ خۆش بوو بەڵشەویست کاک نەوشیروانیانە کرد ئەوە بوو کاک نەوشیروان دانەنیشتی خۆ من خۆم تەسلیم ناکەم بەیان نامەیەکی حازر کرد وتی بەیان نامەیە بڵاوەکەمەوە هەموو خەڵکی سلێمانی دەستباتە چەک و پارتی لە ترسیەوەی هێزەکەی خۆیتیان نەچێت هێزەکەی کشاندەوە بۆ هەولێر و ئەوان کەوتنە تکاو ڕجا لە کاک نەوشیروان کە بەیان نامەیەشی وا دەرنەکە بڵێ خەڵکی سلێمانی دەستبەنە چەک ئەم هێزانە هاتون بۆ تەعداکردن لە خەڵک چەکیان کەن لەبەر ئەوە ئەم تا چەک لە دەستی حیزب بێ لەبەرەوە
تەسەورەکەی ئەم شەوەخەوی بەیانی هەڵەسی حەدەسی ڕوویاوە فڵانە حیزب هێزی بردووە سەر فڵانە حیزب هەتا لە حیزب بچووکەکانە مدیر ڕابردوو دینیمان لە شارە زوو لە حیزبێکی بچوشی وەک حیزبی سۆسیالیستی کوردستانە برایەک بەچەک حەزمی خۆی کرد لەگەڵ براکەی تریان بۆیە پێویستە چەک لە دەستی حیزبان نەمێنێت تا چەک لە دەستی حیزبا بێ ئایا هێزی سەربازی ئایا هێزی ئەمنی بێ حاڵمان باشتر نابێت ئەخ من نازانم بەچی سیفەتێ من ڕئیسی حیزب بم جلی سەربازیەکەمە بەرم بەچی قانونێ بەچی سیفەتێ مدیری ئەجیزەی ئەمنی کۆ ئەکەمەوە یعنی ڕئیسی حیزبی کرد داوای مدیری ئەم ئەجیزە ئەمنیانەکە ئەچن لە لای کۆ بنەوە بەسەرچاو ینی ئەم وڵاتە پێویستی بەوە هەیە بە هەموو لای جوهدی بۆ بکەین کۆڵ نین ئەمی ئەمانەیەکەن ئەوەیە دوات بزمات لە تابوتی خەڵکی نابازی ئەمەش بەڕای من ناچێتە سەر وە پێویستە دەوڵەتی عێراق تەداخولکە حیزبەکانی دەرەوەی ئەمنی زاعە تەداخولکەن ئەنجومەنی ئاسایشی هەرێم باشە حیزبەکان بۆ تەداخل ناکەن تا گوران بۆچی هەڵوێستێکیان نییە بۆ نمونە لە کاتێکدا کە دۆخێکی ئاوا لە سلێمانیا ڕوو ئەداد یاخود ئەو دۆخە ئەمنەی کە هەیە خەڵکی دەکەوێتە نیگەرانیەوە بۆ حیزبەوە پۆستوێنەکانیش هەڵوێستێکیان نییە یاخود بەیاننامەیەکیان نیە یاخود داواکاریەکیان نیە وەک سەرکردە عراقیەکان کە بڵێ هیچ دەبێت دان بە خۆتان نابگرن بۆی کە خوێن نەڕژێ ئەوە ناهۆشیاری سیاسیە و ڕەنگە هەنی لایەن نەبێ حەسکا لایەنەکەی تر لە ناو بچێ بۆی ساحب و خۆی تەخبێ ڕەنگە بڵێ کێشەی من نییە ڕەنگە هەنێ بڵێ با دڵی فلانە حیزبی دەسەڵات لە خۆم عاجز نەکەم ڕەنگە کەم تەرخەمی بێ بەڵام ئەوە شتێکی خراپە پێویستە هەموو هاودەنگ بن و نێهێڵن خوێن بڕژێ خوێن ڕشتن ئاسان نییە ئێستا ژێمە نەمانتوانیوە برینی ئەو شەڕێی کە لە ساڵی 94 هەڵگی سابۆنەوە و هەش برینەکانی ساڕێش کرد ئێستا زۆر عایلە هەیە کوڕی باوکی سجن کراوە ئەڵێن لە لامان نییە شایەتیان هەیە کە بە دیلی براوە کە لە ناو ماڵا براوەتە دەرەوە مەیتەکانیشان تەسلیم ناگەنەوە ئێستش ئەو بری نەقوڵە ماوە دوێنێکرد نەفرێک هاتە بوو ئەلو نازانم چی بکەم برای من زیینووە بە دیلی براوە لە ماڵێکا لە هەولێر ئێستا پارتیەڵێ لای من نییە ئێستا معاشی وەستاوە ئەڵێ حیجەوەفاتەکەی کووە لە هەولێر تیاچووە لە هەولێر حیجەوەفاتمان بۆ دەرناکەم یعنی برینەکان ساڕێژ نابن بۆیە من داوا دان بە خۆیاگرتن لە هەموو لایەکەکەم چی لە سەرۆکیەکێتی و چی لە سەرۆکی بەرەیگەل کە هەرچیەکەن با خوێن ڕشتن نەبێت و با ئەم ناوبانگی شارەکەشمان ناشرین نەبێت بەڕاستی ئەمەی خەڵکی ئەسڵی شاری سلێمانی زۆر بێتاقەتە بین خەفەتە خۆی بەو زاهیرەی چەکداریە لە ناو شاری سلێمانیە پێمان خۆشێ من شارەکەمان حەز بە هادی بکە خەڵک بە ئیسراحەت قەوێ بە تایبەتی کە ڕۆژی پێنجشەمە و جومعەیە خەڵک بۆ گەشت و سەیرانە ڕوا خەڵک خۆی حازرەکە بەیانی سەیران کە یا عایلی لە ماڵێکات بۆ ببنەوە ئەم ئارامی تێکدانی خەڵک و دڵە ڕاوشێ بەڕاستی ڕەوای حەق نییە بەڕاستی من خەڵکیان والێ کردو زۆر پەشیمانە وەختی خۆی خەڵک لەم شارە هاتە سەر جادە بە هەبوو چەکیشی پێ نەبوو چوو بۆ دایرەی ئەم نەسوودەکە بۆ شەڕچەشێکی دەستکرد شەڕکە خەڵک لە پێناوی ئازادی ئاوای کرد نە ئازادیەکەی بەدەستێنا بەڵکو و مەعاش و زیان و گوزەران و وا خەریکە کەرامەتیشی لە دەزەیە وا خەریکە ئەمنیەتی شاریشی لە دەزەیە شار شوێنی شەڕ نییە یعنی باوی شەڕ نەماوە باوی زمانی دیالۆگە لە هیچ شوێن دەوڵەتێکی دنیا من داوا لە سەرانی پارتیویشێتیەکەم پێم بڵێن حیزب هێزی چەکدار و هێزی ئەمنیە یعنی بەڕاستی ئەم کوشتن و تێهەڵان و ئەتەکردنی فلانە ڕۆژنامە نووس و فلان چالاکوان و ئەمانە یعنی بەمە گەورە ئەبن نەجوانە بن بەمە ناشرینە بن لە بەرچاوی خەڵک بە ئەگەر دڵیان بۆ خۆش بێ توانن انتخابات بە تەزویر بەشی خۆیان کورسی بێنن تا سەر ئەوەیان پێ ناکرێت بەیانی هەر ئەمریکا پێ لە عێراقیش کا بڵێ انتخابات نەزیهنیە نامەوێ عەد و فەرزی ئەلەکترۆنی لە ڕێی سۆفت دوێدەوە بکرێ یەکێتی پارتی چییە ئەبێ بێن ماڵ بە ماڵ دەستی خەڵک ماچکەن بڵێ نێمە غەڵەت بووی خوا دەنگمان پێ بنەوە نازانم ئەم شەڕ و ئاژاوانە بۆ ئەکەم یعنی داهاتی ناخۆ بێ نەوتی و نانەوتیە بێ معاشی خەڵک نایی خەڵک لە ئێستەوە مشتوری ئەوخوا نەوت کڕێ بۆ زستان خەڵک سێ مانگە معاشی وەرنەگربووە خەڵگە چێتە خەستەخانەی شار پارچەی حەبی پاراستۆڵ بە جوملە 50 دینار ناکەوێت ئەم دوو دەنیشیاتێ لەو حەفا دەرمانی ترینیە بڕۆ دەرەوە بیکڕە یعنی خەڵکتان وێران کردووە خەڵکتان هەراسان کردووە من ڕجام هەیە داوا لە هێزە ئەمنی و هێزە سەربازیەکانەکەم بکە ئامادەیانەکەن بۆ شەڕ و خوێن ڕشتن
ئەوانە برای ئێوەن ئەو کارێ مەکەن پەشیمان بنەوە لە بەردەمی میلەتە مردن هەیە چی جوابی خوایەنەوە کە تۆ بچیتە سەر برای خۆت و برای خۆ بکوژی و تا دوێنێ بووە شێخ لاهور بەرپرستان بووە هەمووتان ڕێستان لێگرتووە عیب نییە یعنی یەکێک کەسێ عیزەتی نەفس و کەرامەتی هەبێ ئەچێت چەنگەڵ گرێت و بەڕێ ئەو بوەستێتەوە تا دوێنێ دەمسفی و برا گەورەتان نەبوو ئەمڕۆ بۆ زۆر سپاس دەکەم کاک بورهان ڕەشید وەکو پارێزەر لەم ڕووماڵە تایبەتە میوانی من بووی سپاس بۆ وەڵامی پرسیارەکان. ئەو دیمەنانەی کە لەسەر شاشەی زوم دەبینێت دیمەنی ڕاستەوخۆی ئێستاە کە زومی سلێمانی دەیگوازێتەوە کە لە نزیک لالەزار یاخود لالەزار و نزیک بارەگای سەرەکی بەرەیگەل و شوێنیمانەوەی لاهور شێخ جەنگی سەرۆکی بەرەیگەل لەوێ هێزێکی ئەمنی زۆر بڵاو پێکراوە مێزانە لە چوار کاتژمێری ڕابردووە بڵاویان پێکراوە و ئەوەی دەگوترێت داوای دەستگیرکردنی هەندێک لە کەسایەتی و کەسایەتی سیاسی و بەتایبەتیش لاهور شێخ جەنگی سەرۆکی بەرەیگەل دەکەن کە خۆی ڕادەستکات تا ئێستا نازانرێت ئەم بڕیارە بڕیاری دادگای یاخود بڕیارێکی فەرمیە یان بە چ مادەیەکی یاسایی داوایان لێ کردووە. ئەو هێزانە هێزی یەکێتی نیشتیمانی کوردستانن و چوونەتە نزیک ئوتێل لالەزار و جگە لەوەش هەموو بازگەکانی سلێمانی ئێوارەی ئەمڕۆ لە کاتی چوون و هاتنەوەش بۆ ناو شار لە زۆربەی بازگەکان کە دەچێتە ناو شار و یاخود لە شار دەردەچێت هەرەباڵغێکی زۆر هەبووە ئۆتۆمبیلی هاوڵاتیان بە تەواوی پشکنراوە و هەندێک ئۆتۆمبیل هەر ڕێگان نەداوە بێت ناو شاری سلێمانیەوە و ئەوانەی کە ئەمڕۆ لە گەشت بوون لە سەیران بوون بەمان دوێتی کە گەڕاونەتەوە تا کاتژمێرەکانی پێش ئێستش لە ڕێگا بوون لە بەر ئیستیحام و هەرەباڵغی شەقامەکان و بەم جۆرەش جگە لە بازگەکانی چواردە و یاخود ئەوانەی کە داخلی سلێمانی دەبی دێتە ناو سلێمانی و دەرەچی هەر لە بازگەکانی تاسوجا و بازگەی ئەربەت سلێمانی ئەمانە کە هاوڵاتیانی پێ تێپەڕێبێ لە ناو شاری شایەزێکی زۆر بڵاوی پێکراوە بە تایبەت بازگەی لە ناو کۆڵانەکان لەسەر شەقامە گشتەکان لەوێ دانراوە ئەو ئۆتۆمبیلانەی کە بەویات و چۆکەن دەپرسینەوەیان لەگەڵ دەکرێت و وەکو زومی سلێمانی گواستیەوە هەندێک خەڵک کە ماڵیشیان لە نزیک سەرچنارە و لە نزیک گردی سەرچنار یاخود نزیک ئوتێل لالەزارە نانێشتۆ هەر بەوێدا بڕۆنەوە نانێشۆ بچنەوە ناو ماڵەکانی خوان ئەمێزە هێزێکی ئەمنی زۆرن و لە چەند هێزێک پێکاتبوون کە چواردەوری ئەو ئوتێل لالەزاریان گرتووە و ئەوەی وەکوتم تا ئێستا ڕوون نییە نازانرێت جگە لە داوای دەستگیرکردنی لاهور شێخ جەنگی و کۆمەڵێک کەسی سیاسی لەوێ داوای چیتر دەکەن وایە بڕیاری فەرمی دادگایان پێە و لە شۆ دەرچووەوە چ مادەیەکی یاساییە ئەمان داوای دەستگیرکردنی دەکەن و سەرچاوێک لە نووسنگەی لاهور شێخ جەنگیەوە بە زومی ڕاگەیان سەرۆکی یەکێتی دەیەوێت لاهور شێخ جەنگی بە تۆمەتەکان یاخود بە سیناریۆ تۆمەتبار بکات و ئەو سەرچاوەیە ئاماژەی بەوە کردووە کە سەرۆکی یەکێتی دەیەوێت دادگا بۆ دروستکردنی سیناریۆ بەکاربێنێت هاوشێوەی پێشوو بە سیناریۆ لاهور شێخ جەنگی تۆمەتبار بکە ئەوەش لە کاتێکدا لە ئێوارەی ئەمڕۆ جموجوڵی ناسایی وەکو باسم کرد لە سلێمانی هەیە و هێزێکی زۆری ئەمنی بڵاویان پێکراوە لە هەندێک ناوچەش ئاسەنگی هاتوچۆ دروست بوو و هەر لە دوای ئەو لەبارەی ئەو جوڵە پێکردنەوەی هێز لە سلێمانی سەرچاوێکی ئاگادار بە زومی ڕاگەاندووە سەرکردەکانی چوارچەوەی هەمانگی هۆشداری توندیان لەبارەی تێکدانی دۆخی سلێمانی داوەتە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو سەرچاوەیە دەڵێ سەرکردەکانی چوارچەوەی هەمانگی پەیامێکی توندیان ئاراستەی یەکێتی کردو و پێیان گوتووە تێکدانی دۆخی ئەمنی سلێمانی تێکدانی دۆخی ئەمنی عراقە و لای ئەوان قبوڵکراو نییە و سەرچاوەیەکی تر بۆ زوم قسەی کردووە دەڵێت مالیکی یەکێک لە سەرکردەکانی چوارچەوەی هەمانگی و کەساتی سیاسی عراقی و سەرۆگۆزیرانی پێشووتری عراق پەیوەندی بە لاهور شێخ جەنگیەوە کردو داوایدان بە خۆداگرتنی لێ کردووە و دەشڵێن سوودانیش سەرۆگۆزیرانی عراقی ئێستا داوای دان بە خۆداگرتنی لە لاهور شێخ جەنگی کردووە و ئەو سەرچاوی دەژڵێت نوێنەری وڵاتان لە پەیوەندیدان لەگەڵ لاهوری شێخ جەنگی و داوای لێ دەکەن دان بە خۆدا بگرێت بۆی کە خوێن نەڕژێت یاخود کارە ساتێک ڕوونەدا. ئەمانە دوایەوە پێشهاتانن کە
لە سلێمانی دەگوزارێ بەڕاستی و میوانێکم هەیە عزیز هاریکی لە بەرلین لە ئەڵمانیاوە پرۆفەکاری سیاسیە لەگەڵمان کاکازی سڵاوت لێبێ وان نزیکەوینەوە لە هەڵبژاردننی عراق کە بڕیارە یانزەی ئەمساڵ بەڕێوە بچێت کەم تا زۆر گرژیەکان یاخود ئالۆزیە سیاسی و سەربازیەکانیش لە عراق و بەتایبەت لە هەرێمی کوردستانیش دەبینرێت ئەمانە چیمان پێ دەڵێن بۆچی حزبە سیاسیەکان هەندێک جار لە پێش هەڵبژاردنەوە دەیانوێت بە هەندێک سیناریۆ هەندێک سەرکردەی سیاسیە بیگرن یاخود لە هەڵبژاردنەکان دووریان بخەنەوە یاخود دەیانەوێت بە خەڵک بڵێن ئێمە هێزیەکەمین و ئەو هێزەی کامانە هەرخۆمانین و ئەو دەسەڵاتەش ئێمانە ڕادەست ناکەن. سپاس سلام ڕێز بووە بۆ بینەر و بیسەرە ڕاستی ئەف کریارە ئەمڕۆ هەڵبژاردنی سلێمانیە جێگاخەیە ئەنی هەر هەیە ویلایەتێک کۆبچی تەسەرهێزە کۆنیترێ معناوێ ئەوە ڕەنگێ چەتەگەریەیە ڕەنگێ مافیاگەریەیە ڕەنگەکە ژیری دیموکراسیەتێ ئەگەر ڕاست بکەن و باوەری هەبۆیە و باوەری دەنگدەری خوژی هەبۆیە بێدەنگی خودانێ حەوچەناکە دوی وان ظروفادا ئەن دوی دەمیدا و هەڵبژاردن نێزیک بینە هێرشی لالەتان بکەن ئەن هێرشی لایەنەکێدی بکەن بێتنە بچنە دەنگدانێ و دەنگدانێ و دەنگدان دێبێت بێبرگارێدا بۆ هەر کەسێکی جارا دیترێت گوتە بەرەیگەل ئەمە دەنگێت هاوانە بەرەیگەلجی گوتێ یا هاتێ دیزاین کردن ئەگەر ڕاستە نەبا دیزاین کردن نەهاتێ دیزاین کردن بلا وێگاوێت ئامادە بن هەڵبژاردنەوە و وەختێ چنە هەڵبژاردنەوە بڵانێ نەترسن ئێک ترسەکە لە هەڵبژاردنە بێت یەکێ تایبەتی پرۆبلێم تەلەبانێ نەوەکی یەکێتی ڕاستی وەکی مافیاگەری وەکی چەتەگەری ئەنی ئەف کارێک ئەوتکەتن چەتەگەریە مافیاگەریە ئەنی نە کارەکە دیرش اخلاق حزباتیه، اخلاق دموکراتیه، اخلاق پیرویشگانه، اخلاق حوالینیه، اخلاق حزباتیه همین رنگی دیره افکار اوت کردن بدویا ریلی بیتا کردن افرو باشتر از صبحی افکار اوت کردن راستی مافیاگری و چتگری چیتن نل حزباتیه چیتن نل دموکراسیه چیتن و نل حریم اکا یاسایشی چی اگر حریم بیدن راستی بدویا دادگاه بیدن بو فوقیت طلبانی و بنابه در محکمه و محکمه بیتن و بیتر بکرن چونکو افتشی اوت کد او شیوازه کد شیوازه کد دیرن دموکراسیت دیرن کردانیه دیرن حوالاتی بونه دیرن اخلاق مرواتیه جی پراستی یعنی اف شیوازه گلک اقرابه یعنی شێوازە چەتەگەریەیە کاغازیس بۆ لە پێشتری ژاها و ئەمانەی کە ئێستام شێوازەی وەک باسیەکەی بەکاردێنن لە پێشتریش هەمیشە وتوانە دادگا لەسەر و هەموو کەسەوەیە لەسەر و هەموو دەسەڵاتەکانەوەیە با دادگا سەروەر بێ بۆ ناکرا بە شێوەیەکی فەرمی وەک پێشتر لە دادگا بانک کرایەوە بەم جۆرە مامەڵە نەکرایە و هەڵکیش نەکەوتایە ئەم دڵە ڕاوچەوە راسل حمید واسه وقتی دادگاه درخواست کردن یا نامکی بود چیدن یا شرطت میدادیم یعنی پلیس چیدن بیجیده به هیچ رنگ که هیچ امنی که سر حزبه که ببیدن و هیچ حکمت کار بینید راستی جوه چتگریه راستی جوه مافیا گریه یعنی یا دیرن یا سایت مرواتیه یا سایت حکومی یا سایت اخلاقی یا سایت دموکراسی یعنی افتش که باید کردن بدیرنامن یکی دید وقتی را بکردن کاره که گلکی دیرن حزباتیه گلکی دیرن کدراتیه هر اولاتا که بید هر جهه که بید وقتی محکمه اکی درخواست کرد آن دینومه که بفره کرد یانجی حکومت‌ها شرطاتن به نامه که دادگاهی ده آگادار کن و ربرا ما امیتاتی دیفتر را پیدویت و بیاد که هیا دادگاه کنن ام رنگ امرو مدیدی و بچوین سلال زار راستی یا دیر الاخلاق مروواتی یعنی دیر الاخلاق حتی حزباتی و دموکراسی و حریمکی کود بیشنی حریما کردستان کو حکمت الویره پارلمان الویره دادگاه الویره بدویا دادگاه بچیدن دادگاه پولیس فرای کردن نکو
کەسێک وەکی مافیا وەکی ئەنتەر وەکی چەتەگەری هێرشێ بکەتە سەر ماڵ و جهێت خەرکی و داخوازی بکەتن ئەمێتاتی بنۆبێ محکەمی معنەوەیە چ دادگەه نینە معنەوەیە وەسە دیارە ئەو دادگەهێ سلێمانیای ئەو رو یەکبن کۆنتڕۆڵا پاڤێل تەلەڤانî بە سەرۆکیەکێتی ئەو وەکی وی بدێت بێ دادگەها بخوب کار هینیت ئەمەژی بیتە چەتەگەری بیتە مافیاگەری کاگەزیزەم دۆخاڵۆزە لە بەرژەوەندی کێیە دەیانەوێت بۆ تیرۆریستێک نییە بڵێن ئەوە دەچین دەیگرین و تاوانێکی لەسەر ئەم ئالۆزیە بەم درەنگانی شەوە یاخود لە ئێوارەوە لە ناو شاری سلێمانی لە بەرژەوەندی کێیە؟ دیتنا من بەست خزمەتەوە دژمن و نەیارێت ملەتی کوردایە ئەوە هیچ خزمەتە حتا یا یەکێتی و پاڤێل خوژی ناکەتن ئەم کاری ویکری کارێکی گەلێکی بێڕەوشتانەیە ئەنی پێویە رێن واتشتۆ بێتە گرن کوردستانە هەمیە ئەنی دادگەیە حزب کاری حزبی چ داید کاری دادگاهی کاری حکمتی پێویە حزب قوربان کارا دیر پێخیدن ئەگەر ئەوان تشە بکرد ڕاستی برژەوەندیا دژمنێت ملەتی کوردایە و برژەوەندیا داگیرکەرادایە و احتیمالە دەستێکی پشتهایی دسته داگیرکرا بێکهایی از قناعتی بێژم بێ دسته داگیرکرا پشت بتشتی بیت ئەوی ئەوە نەکردە بەدکی ئەوە پیلانەکە یا دارشتی بۆ پاڤێل تەلەڤانî تنگانا ئینیتن جارێکەری بە وێ ڕەنگی هەبێتێ بەر ئەو پیلانە بودا بێخنە دیزاینێدا و دا دیزاین بێتە کرن و چەند ئەندام پەرلەمانە گوزێ دەکەن نە تشتێکی دیگە و ئەوەژی خزمەتە داگیرکەرەدا بە هیچ ڕەنگێکی خزمەتە گەل و نیشتمانێوەدا نینە ئەم حەزبانەی کە لێرەن خاوەنی چەک و هێزن و بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش و هەمیشەش چاوی هاوپەیمانان و هاوکارەکانی هاوپەیمانان بۆ کە ئەم چەکدارانە یاخود ئەم پێشمەرگانە کە وەکو هێزێکی نیشتیمانی هەرێمی تەماشا بکرێ و ئەم هێزانە یەک بخرێنەوە لەژێر ئەمری حزبیان نەبن بۆچی ئەمە ناکرێ ئیشان پێیەتی بۆ کارێکی لەم جۆرە یاخود دەیانەوێت چیتر بەم حزبانە بەم هێزە چەکدارانە بکەن ئەم حزبانە ڕاستی پرسیارەکە جۆرە عنی ئەگەر وا نەبێتن بۆ پێشمەرگە ئەیک بگریتن ئەگەر پێشمەرگەی ئەیگێتیت و پێشمەرگەی گەلێک کورد بیت ئان پێشمەرگە سەر حکومەت و پەرلەمانەوە بیتن ئەنی ئەف کاری ئەو رو پاڤێل پێکری ناتخەتەکردن ئەنی حەوجە نەبی پێشمەرگە کاری پێشمەرگە ئەوە بیتە پێشمەرگەی گەل و نیشتیمانی خوب نەک کاری ئەوە بیتە چەتە یان بیتە میلیشیا یان چەتەیی گەلێک خراپە ئەجی ئێکە بشوان کەسە کوتکەون دۆ پێشمەرگە و ئاکەبری دارکردنجی پێشمەرگۆتی باس بڕاستیژی پێشمەرگە پێویە قولباتشتان گەلای دیر بکرێت ئەی پێشمەرگە بیتن پێشمەرگەتە یە بوو گەلێ خوب بیت بوو نیشتیمانی خوب بیت بوو ئازادیا کوردستانی بیت نەک بوو چەتەیەکی بیتن ئەم داخوازێت کەین زیاترین وەخت پێشمەرگە ڕێزێت پێشمەرگە بیتە بێتە ئێگەتن و بیتە پێشمەرگەی کوردستانی هێزێن نەفخۆیی بێنە ئێگەتن و بنە هێزێن کوردستانی حتا دەستگای زانیاری یان دەستگای دیترێژی ئەبێت مقابلاتی ئاسایشی بەڵێ ئێک بگرن و بنە ئێک هێز و گەلێ کورد بن نەکێت حەزب و لایەنەوە بن ئەگەر حەزب و لایەنەوە بن شەڕی برۆکوژینێ چێت بیت هێرشی سەر مۆڵێت خەلکی چێت بیت مافیاگەری چێت بیتن اینانا شکاندنا دەرگێت سنووری و ئینان و برنا ڕانگەرێت نافپێوەکی ئەم هەمی بینین ئان گەلێک کارێت دیتیرێت خراب ئەم هەمیژی زانین کەس بیرە نەزانێت دەرگێ سنووری و ئان دەربەی دەرگێ سنووری بریارە کەسی ئێکی حزبی یەتێتە دان و یەتشتادا باسیان و ئینە سلێمانیە و بەنە جهێدیتێ ئەوە کاری مافیاگەریەیە ڕاستی نە کاری حزباتگەیە نە کاری کورداتگەیە نە کارێکی دیموکراسیە نە کاری حکومیە ئەوە دیگرە ڕەوشتی کورداتگەیە ڕەوشتێکی ئەخلاقی ڕەوشتێکی نەتەوەیی ڕەوشتێکی پێگڤەژیانێ ڕەوشتی هەبوونی هەبوونی ژێبیرە ئەم کارە گەڵای خەتەنن ترسنووکن پێدوێ ڕێن بۆ کەرۆبێتەکردن حکومەتە هەرێمێ بریگەرە سەرڤات تشتا بدات یاسا بوو بێتە دۆنا
کاغازیس ئەوەی دەگوزارێت دۆخی هاوڵاتیانیش یاخود جگە لە ئەو سەرکردانەی بەرەیگەل کە داوایان لێکراوە خۆیان ڕادستی ئەو هێزە بکەن کە چوونەتەوێ بەبێەوەی تا ئێستا ڕوون نییە فەرمانی دادگان پێ یاخودنا ئەگەر پێشیان بێت ینی بە فەرمی داوایان لێ نەکراوە یەکسەر بەهێزەوە چوون بەڵام نیگەرانیەکی زۆریش لە ناو وڵاتیانی شاری سلێمانیش بڵاو بۆتەوە و ئەم جۆرە لە هێز جوڵاندن لە ناو شاری سلێمانی نوێ نییە یەکەم جار نییە ئەکرێ بڵێم پێنجەم و شەشەم جارە بۆم شارە خەڵکیش بە بەرداوامی لە دڵە ڕاوکێدایە ئەمە کاریگەریشی کردوتە سەر دەرونی هاوڵاتیان و لەگەڵ ئەوەشا دۆخی بازرگانیشی بەرە و دواوە برد لایندا چیمان پێ دەڵێن ئەمانە ئەگەر ئاوها بەردەوام بێوەم هێزانە نەبنە هێزی فەرمی یەک کەس یاخود حکوومەت سەرپەرشتیان بکات ئەم جۆرانە لەم سینناریوانە هەر بەردەوام دەبن ڕاستیش ئەگەر ئێگرتنەوە پێشمەرگە چی نەبیتن پێشمەرگە نەبیتە پێشمەرگەی گەلەی کورد یان هێزین ئەمنی ڕاستیا بکارە دێت بەردەوام بن ئەف پێشمەرگە و هێزێت ئەمنی پێت بێن بن دەستکەتت بۆ بێنەتەبن یاسایی دەستور بێتە دانان یاسایی ئەف هێزەر بن دەستێ حزبا دەرکەبن بلا سراکەبکی محەداوە جارەکودی 3000 کورد نهێنە بکوشتن جارەکودی ئەف شەڕەوی نەدەنەوەن بۆ بەینە کوردەدا هیویداری ئەف موجودên لەشکری سلێمانیەدا بڕاستی ئەوە دیاردەکە گەڵەکە خراپە نشین پاره موچه فقیر و جارا دنی نشین موچه شهیدت خوب دنی نشین موچه کسو پاک پکرد دیاب دنی نشین موچه پیشمرگب دنی بلال همی بگرن بچن چاوا دی موچه خدکی پیدا کرد چاوا موچه بو حوالاتی بوهیدن چاوا دی درگیر مکتبا هم دا دی وبن و دی ماموستا و ماموستا کن موچه ماموستا اینن ماموستا سینا هر ملت که اگر ماموستا موچه نبیتن دی چاوا شد درسا مدرسه که پیشید بلانه بچن چاره سری ها موچه بکن چاره اکه بلانه بچن کارت روشت و اخلاق و دیموکراسی برن آوایا چکن تشتیباش بکن شریفا بیند کردستان آمدان بکن نگو اول نشان هنده یک کردستان خراب کن اما کردستان برای خرابیت بند دسته که تاریخ دسته که پشوان تا هی اما خوشی دیتنامن اما خونا کنه دست داگیر کنه پشوان تا هی لانه اول کارات کن زۆر سپاس دەکەم کاک عەزیزاریکی شرۆڤەکاری سیاسی کە لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا لەگەڵم بووی زۆر سپاس بەرەزان ئەوەی دەبینێت دیمەنی کەمێک پێش ئێستایی نزیک وتێل لالەزارە کە هێزێکی ئەمنی زۆر لەو ناوچەیە بڵاوی پێکراوە و محەممەد دڵشاد زومی سلێمانی لەوەیە لەو نزیکانەیە بزانم دۆخەکە چۆنە گوزارێ محەممەد سڵاو لێبێ تینوێت چین بۆمان باسکە مەریوان هەرۆکو پێشووتر باسم کرد هێزە ئەمنیەکە هێشتا لێرە جێگیر کراون لە نزیک وتێل لالەزار ماونەتەوانەیە یعنی هەندێک جارە بینین هاتوچۆ ئۆتۆمبیلی هێزە ئەمنیەکانە بینین جوڵەیەکەکەن لە شوێنی خۆیاندا و دواتر هێزی ینی ئۆتۆمبیلی دیکە دێتەوە شوێنیان هێزە ئەمنیەکان لە نزیک وتێل لالەزار جێگیر کراون جموجۆڵی سەربازی و هێزی ئەمنی دەبینێت لە نزیک وتێل لالەزار و گردی سەرچنار هەرۆکو پێشتریش بۆم باس کردی ینی بە شێوەیەک هێزامیەکان جێگیر کراون کە ناهێڵن تەنانەت هاوڵاتیانی ئەو هاوڵاتیانی کە دانیشتوی گەڕێکی گردی سەرچنارن و ماڵیانە نزیک وتێل لالەزارە تەنانەت ئەوانیش ڕێگەیان پێ ناجێت کە بچنە گردی سەرچنار هێزامیەکان ڕێگریان لێ دەکەن بەردەوامی جوڵی هێزامیەکان نەبیندێت هەمێشتێکی تریش ینی باس بکەم وەکو پێشووتر خۆشت باسی کرد سەرچاوەیەک بە زوومی ڕاگەیاند هەرێک لە محەممەد شیع سوودانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لەگەڵ نووری مالکی پەیوەندیان کردو بە لاوەڕ شێخ جەنگی و داوای ئەویان لێ کردووە کە یعنی دان بە خۆی دابکرێت لەگەڵەوەشدا ینی سەرچاوەیەک بە زوومی ڕاگەیاند لە چەند سەرکردەیەکی چوارچەوەی هەماهەنگی پەیوەندیان کردو بێکێتی نیشتیمانی کوردستانەوە کە بە زووترین کات ئەم دۆخەیەوە بکەنەوە هێزامیەکان ینی بکشێنەوە لەم شوێنە لەبەرەوەی ئەگەر دۆخی ئەمنی سلێمانی تێکچۆک و بە دۆخی ئەمنی عێراق تێکچوو بیانی و شوێنی کەسەم لێوە ساوام نزیکە لە ئۆتێل لالەزارەوانێ لە نزیک گردی سەرچنار و هێزێکی ئەمنی زۆر هەر لە شوێنەکانی خۆیان جێگیرن تەنانەت
ینی وردە وردە ئەشبیندێت هێزی ئەمنی دیکە دێنە شوێنەکە و هیچ ڕێگەیەک نییە بۆ ئەوەی هیچ کەسێک نزیکی گردی سەرچنار و بە تایبەتیش نزیک هۆتێل لالەزار و ینی ئەو شوێنە بکەوێتوانێکە لە هەور شێخجەنگی لی جەمێنێتەوە ئەمە تەواوی زانێرەکان بوو ینی جوایین زانیاری ئەم بابەتەن و چاوەڕێ دەکرێت بزانێ جوڵی هێزە ئەمنیەکان چی دەبێت بەم شێوازە ئاجەمێنەوە یاخود دەکشێنەوە یاخود ینی جوڵەکانیان بە چ شێوازەکە بێت جارە چاوەڕوان دەکرێت ئەم شوێنەی منیش لێوەی وەستاوم نزیکە لە هۆتێل لالەزار و هەر زانیارێکی لێرەوە پێتان ڕازەگەین باشە محەممەد باوێنەکانی لەگەڵ ئێمە بەردەوام بێ محەممەد شاز زومی سلێمانی سپاس بۆ زانیارەکان بەڵێ بەرەزان لەگەڵتان بەردەوامی ئەوەی دەگوزارێت ئێستا لە شاری سلێمانی دۆخێکی ئەمنی ئالۆسەیە و وەکو زومی سلێمانی شواستیەوە کە ئەو هێزامنی کە لە نزیک لالەزارن نەکشاونێتەوە و داوای ئەوەکەن کە بچنە ناو لالەزارە بۆ دەستگیرکردنی هەندێک لە سەرکردەکانی بەرێگەل لەوانە لاو شەرجەنگی و تا ئێستا ئەوەی کە لەسەر ئاستی عێراق و نێودەوڵەتیشەیە لەسەر ئاستی عێراق چوارچەوەی هەمانگی داوای لە یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە کە دۆخی سلێمانی دۆخی ئەمنی سلێمانی تێک نەدات بۆیە پێویستە دان بە خۆیان دابگرن و لە دوای ئەوەش مالیکی پەیوەندی بە لاهور شێخجەنگیەوە کردووە سەرچاوەیەک بۆ زوم گواسێتەوە دەڵێت داوای دان بە خۆداگرتنی لێ کردووە و دوای ئەوش سوودانی سەرۆگۆزیرانی عێراق دیسانەوە پەیوەندی لەگەڵ لاهور شێخجەنگی گرتووە دەڵێت بە لاهور شێخجەنگی دان بە خۆت دابگرە و نوێنەری وڵاتان لە پەیوەندی دابوون کەمێک پێشێستا لەگەڵ لاهور شێخجەنگی و ئەوانیش داوای دان بە خۆداگرتنی لاهور شێخجەنگی دەکەن بۆی کە کەس نەکوژرێت یاخود هێز بەرامبەر هێز بەکار نێنرێت بۆی کە تەقەیەک ڕوو نەدات و خەڵکی پڕی فەقیر و هەژار گیانەچێت ئەمانە دوایین ئەو پێشهات و زانیارانن کە لەسەر دۆخی سلێمانی هەیە و نووسینگەی لاهور شێخجەنگیش بە زوومی ڕاگەاندووە سەرۆکی یەکێتی دەوێت هاوشێوەی جارەکانی پێشوو بە سیناریۆ لاهور شێخجەنگی تۆمەتبار بکات ئەو سەرچاوەیە کە بۆ زوم قسەی کردووە ئەمەژەی بۆ کردووە سەرۆکی یەکێتی دەوێ دادگا بۆ دروستکردنی سیناریۆ بەکاربێنێت و هاوشێوەی پێشوو بە سیناریۆ لاهور شێخجەنگی تۆمەتبار بکات و ئەوەش لە کاتێکدایە لە ئێوارەی ئەمڕۆم جم و جوڵە نایاسایانە لە سلێمانی هەیە و هێزی زۆری ئەمنی بڵاویان پێکراوە و ئەوەی کە لەم دۆخەدا گوزەراوە ئاسەنگی هاتوچۆ دروست بووە و هەر لەبارەی جوڵە پێکردنی هێز لە سلێمانیشەوە سەرچاوی کاگادار بە زوومی ڕاگەیان سەرکردەکانی چوارچێوەیە مانگی هۆشداری توندیان لەبارەی تێکدانی دۆخی سلێمانی داوەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرچاوی دەڵێ سەرکردەکانی چوارچێوەیە مانگی پامێکی توندیان ئاڕاستەی یەکێتی کردو و پێیان گوتووە تێکدانی دۆخی ئەمنی سلێمانی تێکدانی دۆخی ئەمنی عێراق و لای ئەوان قبوڵکراو نییە.
ئەوەی دەبینرێت بەشێکی شاشەی زوم دیمەنی ڕاستەوخۆی ئێستای شاری سلێمانی و بە تایبەت نزیک لە ئەوتێل لالەزارەوە وێنەکانی تریش وێنەی ئەم شەون کە هێزێکی ئەمنی زۆر بڵاوی پێکراوە لە نزیک گردی سەرچنار و ئوتێل لالەزار بۆی کە وەگەوەی دەگوترێ و هێزانیە بۆ گرتنی یاخود دەستگیرکردنی لاور شێخجەنگی سەرۆکی بەرەی گەلچوون و ئەو سەرچاوانەی قسەیان کردووە کە دەڵێن سەرچاوەکان کە قسەیان بۆ زوم کردووە لە نووسنگەی لاور شێخجەنگیەوە دەڵێت سەرۆکێکێتی دەوێ دادگا بەکاربێنێت بۆ ئەوەی سیناریۆ دروست بکات و دەڵێت سەرۆکێکێتی دەوێت لاور شێخجەنگی تۆمەتبار بکات و سەرچاوەیەکی تر لە بەغدادەوە بۆ زوم گواستیەوە سەرکردەکانی چوارچێوەی مانگی پامێکی توندیان ناڕاستەی یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە دەڵێن سەرکردەکانی چوارچێوەی مانگی بە یەکێتیان گوتووە تێکدانی دۆخی ئەمنی سلێمانی قبوڵکراو نییە و سەرکردەکانی چوارچێوەی مانگی بە یەکێتیان گوتووە تێکدانی دۆخی سلێمانی تێکدانی دۆخی عێراقە و سەرچاوێکیش لە نووسنگەی لاور شێخجەنگیەوە دەڵێت هیچ شتێکی فەرمیان پێ نەگەیشتووە تاوەکو بچنە بەردەم دادگا خۆیان تەسلیمی هێزێکی ئەمنی یاخود دادگا بکەن بەڵام ئەوەی هاتووە وەکو جۆرێک لە هەڵقتانە سەر ئوتێل لالەزار شوێنی سەرۆکی بەرەی گەلە و سەرچاوەیەکی تر کە بۆ زوم قسەی کردووە دەڵێت مالکی پەیوەندی بە لاور شێخجەنگیەوە کردووە داوای دان بە خۆداگرتنی لێ کردووە و سوودانیش سەرۆگۆزیرانی عێراق پەیوەندی بە لاور شێخجەنگیەوە کردووە و دەڵێت دان بە خۆدا بگرە و نوێنەری وڵاتانیش پەیوەندیان بە لاور شێخجەنگیەوە کردووە و دەڵێ دان بە خۆدا بگرە بۆەوەی کە دۆخەکە لە گرێژنە دەرنەچێت یاخود دۆخێکی خراپ دروست نەبێ بێتە هۆی کوشتن و برینداربوونی هاوڵاتیان یاخود پێشمەرگە و ئاسایشی هەرێمی کوردستان بە تایبەت سلێمانی ئەمەی کە دەگوزارێت ئەم شەو ئەم جۆرە لە هەڵقوتانە سەر سەرکردەکانی سەرکردە ئۆپۆزیسیۆنەکان یاخود سەرکردە سیاسیەکان کەوانەی لەگەڵ دەسەڵات نین نوێ نییە چەند جارێک ئەمانە لە سلێمانی ڕووی داوە لە پێشتریشدا بە تۆمەتی یاخود بە سکاڵای سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان بافڵ تاڵەبانی لاور شێخجەنگی چۆتە بەردەم دادگا دوایی دادگا با بڵێن هیچ شتێکی لەسەر لاوری شێخجەنگی نەبووە و دواتر ئازاد کراوە و سکاڵاکاریش دیارە کە بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لەو سکاڵایە دەستیان هەڵگرت و بێدەنگی لێکرا کە کاتێک لاور شێخجەنگی چوە بەردەم دادگا و دوای ئەوەش ئەوەی ئەم شەو گوزەراوە بە جۆرێکە کە هیچ شتێکی فەرمی وەگەوەی سەرچاوەیەک لە نووسنگەی لاور شێخجەنگیەوە قسەی بۆ زوم کردووە بە شێوەیەکی فەرمی داوا لە لاور شێخجەنگی نەکراوە بێتە بەردەم دادگا بە تۆمەتی ئەم سکاڵایە یاخود سکاڵاکار کێ یاخود مادە یاسایەکە کێیە ئەم شەو هێزێکی ئەمنی زۆر وردە وردە لە کۆڵانەکان شەقامەکانی نزیک لالەزار نزیک بوونەتەوە پێشتر وەک باز دەکرا لە نزیک بازنەی مەلیک مەحموود یاخودەوەی پێدەوترێت شەقامی شەستی سلێمانی لەوێەوە بازگەیان داناوە دواتر لە بازگەکانی تاستوجە و کەڵەوانان و لە بازگەی عربەتیش ئاستەنگی هاتوچۆ دروست بووە بۆی پشکنینی هاوڵاتیان ئەوانەی کە هاتوونەتە دەرەوەی سلێمانی و ئەوانەشی کە هاتوونەتە ناو سلێمانی لە کاتێکدا ئێوارەی ئەمڕۆ یاخود ئێوارەی پێنجشەممەیە سبەی هەینیە خەڵکی بەهۆی ئیشوکارەوە گەڕاونەتەوە لەوانێوانەی خەڵکانی کە کار و فەرمانیان لە ناو شارە بووە ئێستا گەڕاونەتەوە بۆ دەرەوەی شار و کەماڵیان لە دەرەوەی شارە بۆ حەوانەوە بەم دیارە تووشی ئاستەنگێکی زۆر بوون یاخودەوانەی بە پێچەوانەوە کە لە دەرەوەی شار بوون و گەڕاونەتەوە ناو شاری سلێمانی ئاستەنگی زۆر دروست بووە چەند کاتژمێرێک اینجا ڕێگاکە ئاسایی بۆ تۆ لە ئێستا داڵن ئاساییە خەڵک بە ئاسانی دێت و دەچێت بەڵام هەر دیارە پشکنین هەیە لەگەڵەوەشدا ناو شاری سلێمانی لەو نزیکانەی تێل لالەزار بازگە دانراوە بازگانە بازگەی نافەرمین یاخود لە حاڵەتێکی ئەمنی خەتەرا لەم جۆرە بازگانە دادەنرێت پشکنین و لێپرسینەوە لەو ئۆتۆمبیلانە دەکەن کە دەچنەوێ پێشتر کە زوومی سلێمانی قسەی بۆ من کرد دەڵێت کە
ئەو ئەوانەی کە خەڵکی ئەو ناوچانەش بوون یاخود لە ماڵێن لەو گەڕەکانە بووە هەندێکیان نانێشتوار بچنەوە لەبەرەوەی دۆخەکان بە باش نەزانیوە وتوانە بگەڕێنەوە ناڵێن بچینەوە و دواتر ئەم هێزە وردە وردە چوونەتەوە نزیک لالەزار و نازانم تا چەندە فەرمیاننا بە برونگۆ وێزەی کە لەوێ داوای دەستگیرکردنی و هێزانە یاخود لاوری شێخجەنگیان کردوکە بەناو ئوتێل لالەزارە دەچمەوە لای محەممەد دڵشاد زومی سلێمانی بزانم زانیاری نوێتر لەوێ چییە بۆی محەممەد کە لەوەیە لە نزیک ئوتێل لالەزارە بەردەوام زانیاری نوێەکانمان بۆ دەگوازێتەوە محەممەد سڵاو لێبێ چی نوێتر چی هەیە هێزەکە نەکشاونەتەوە یاخود جوڵەی تریان کردووە یاخود زیاد بوون چی باسە محەممەد بۆمان باسە مەریوان ئەوەی کە ئێستا بینرێت لە نزیک ئوتێل لالەزار یعنی هێزێکی زۆری ئەمنی ئەگەر هاوکارمیان پەپەلە هاوکارم بێت ئەو هێزەی سەر شەقامەکەم شامبات هێزێکی ئاسکەری زۆر لەسەر شەقامی تازە فریانە کەوتین هێزێکی زۆری ئاسکەری لەسەر شەقامی قلیاسانەوە ڕۆیشتنێنی ئەم هێزە لە هێزی پێشمەرگا چوونەوەی هێزی کۆمانجویان پێوترێت هێزێکی زۆر لە نزیک شەقامی قلیاسانەوە بەرەو ڕووی سەرچنار ڕۆشتن ئەمە یەکێک لەوانە بوو ئەوەی دیکەشکە هەیە هێزێکی ئەمنی زۆر جێگیر کراوە لە نزیک هۆتێل لالەزار ینی ئەو هێزانە زیاتر ئەبن وەک لەوەی کە بکشێنەوە لە نزیک شوێنەکەوانێ بەڵام ئەوەی کە تێبینیمان کرد یانی ئێستا من لەم شوێنەی کە لێی وەستاوم بنکەی ئاسایشی سەرچنار ئەبینم هێزێکی زۆری ئەمنی لەوێ جێگیر کراون لە نزیک هۆتێل لالەزارەوە هۆڵێکی بۆنەکان هەیە هۆڵی کۆژۆنیا لە تەنیشت ئەوێشەوە هێزێکی زۆری ئەمنی جێگیر کراوە ینی بە چواردەوری ئوتێل لالەزار ئەو شوێنی کێسەیەمە لێوەی ئەیبینین هێزێکی زۆری ئەمنی جێگیر کراوە چاوەڕێ واکن کە جم و جۆڵیان هەبێت بەڵام ئەوەی کە هەیە سەبارەت بەم بابەتە سەرچاوەیەک لە نووسنگەی لاهور شێخجەنگی بە زوومی ڕاگەیاند کە ئەم بابەتە ئەوەیە کە سەرۆکی یەکەتی نیشتیمانی کوردستان دەوێت دادگاکان بەکار بهێنێت بۆ ئەوەی سیناریۆک دروست بکە وەکو سیناریۆکانی پێشووتر بۆ لە جی لاهور شێخجەنگی بۆی کە لاهور شێخجەنگی پێتۆمەتبار کە هەرو سەرچاوی ئەوەشی بە زووم ڕاگەیاند کە ئەمان ئاگاداری هیچ بابەتێکی فەرمانی دەستگیرکردن نین و بە هیچ شێوەیەکی فەرمی بە نووسنگەی لاهوری شێخجەنگی نەوتراوە کە فەرمانی دەستگیرکردنە هەیە ئەمانەیان تەنها لە میدیاکانەوە گوێبیست بوو ئەمە و سەرچاوەی نووسنگەی لاهور شێخجەنگی بە زوومی ڕاگەیاند ئەوەی کە هەبێت ینی سەبارەت بەم بابەتانە چەند سەرچاوەیەک بە زوومیان ڕاگەیاند هەریەک لە محەممەد شیاع سوودانی هەریەک لە نووری مالکی لە چەند سەرکردەیەک لە چوارچەوەی هەماهەنگی پەیوەندیان کردو بە لاوە شێخجەنگی بۆی دان بە خۆیان جا بگرن و چەند سەرکردەیەک لە چوارچەوەی هەماهەنگی پەیوەندیان کردو بە سەرکردەکانی کەتی نیشتیمانی کوردستان و کە هەتا زوو ئەم هێزانە بکشێنەوە لەبەرەوەی کاگەر دۆخی ئەمنی سنووری پارێزگای سلێمانی تێک بچێت ئەوە ینی دۆخی وەکووا بێ کە دۆخی ئەمنی عێراق تێکچوو بێ یانی ئەم هێزە ئەمنیانە کە بەم شێوازە چواردەوری ئوتێل لالەزاریان گرتووە لە ئێواری ئەمڕۆ بەم شێوازە و جێگیر بوون دۆخی ئەمنی شاری سلێمانی تێکچووە ینی ترسێکی زۆر کەوتوتە دڵی هاوڵاتیان ترسێکی زۆر کەوتوتە دڵی دانیشتوانی شاری سلێمانی و ترسێکی زۆریان هەیە کە بۆچی ئەم هێزە بەم شێوازە جێگیر کراوە لە گەڕێکی سەرچنار و لە ینی لە شاری سلێمان بە تایبەتیش لە گردی سەرچنار ئەوەی کە هەشە ینی بێلەوە هێزێکی زۆر جموجۆڵ ئەبینین یان جموجۆڵی هێزانەکانە بینین لەم شوێنە ئەمە شتێکی تریش باس بکەم ئەم هێزەکە جێگیر کراوە تەنها ڕێگری لەو کەسانە ناکەن کە دەیانوێت سەردانی لالەزارکەن وە بچنە گردی سەرچنار تەنانەت ڕێگری لەو کەسانە شەکەن کە ینی دانیشتووی گردی سەرچنارن دانیشتووی گەڕکی سەرچنارن دەیانوێت بچنەوە ماڵەکانی خۆیان تەنانەت هێزە ئەمنیەکان ڕێگری لەوانیشەکەن یان ئێمە نزیک کاتژمێرێک پێشێستا لە چوینە نزیک هۆتێل لالەزار زۆر چوینە ئەوە چوینە نزیک هێزانیەکانەوە ئەومان تێبینی کرد کە تەنانەت و کەسانی ماڵیشان لە نزیک سەرچناریان گردی سەرچنار ڕێگری لەوانی شکرێ بە هەموو شێوەیە کە هاتوچۆی ماڵەکانی خۆیان بکەن و هاتوچۆ بە تەواوەتی لەم شوێنە وەستاوە ئەوەی کە یعنی ئەو شەقامانشی کە داخراوە مێ باسی هۆش بکەم لە ئۆتێلە بوسەناوە بەرەو سەرچنار شەقامەکە داخرا و هێزێکی ئەمنی زۆر جێگیر کراوە لە بازاڕی سەرچنارەوانێ بەرەو ڕووی سلێمانی و بە تایبەتی بەرەو ڕووی ئۆتێل لالەزار بە هەمان شێوە شەقامەکە بە تەواوەتی داخراوە و ڕێگە نادەن هیچ ئۆتۆمبیلێک لێەوە هاتوچۆ بکە بە تایبەتی ئەو شوێنی کە یعنی ئەو شوێنە سەم لێمە دیارە زۆر بە وازەکەی مەریوان بنکەی ئاسایشی سەرچنارە بەردەم بنکەکە هێزێکی زۆر زۆر جێگیر کراوە بەردەم بنکەکە داخراوە شەقامەکە بە هیچ شێوەیەک ڕێگە نادەن کە هیچ ئۆتۆمبیلێک بۆ شەقامەدا تێپەڕ ببێت ئەمە هێزانیەکان لە چواردەوری هۆتێل لالەزارەوەی کە ینی سەرەتا ڕاستەوخۆکەش کە بەشێک لە دیمەنەکانتان بینی
هێزێکی زۆری کۆماندۆ یانی لە شەقامی قلیاسان دووسایدی قلیاسانەوە بەرەو ڕووی سەرچنار ڕۆشن و بەرەو ڕووی گردی سەرچنارە ڕۆشن بەڵام نازانرم هێزا لەوێ جێگیرەکرێن یاخود جێگیر ناکردن بەڵامەوەی کێمە تێبینیمان کرد هێزێکی زۆر بوون چەند ئۆتۆمبیلێک بوون لێرەوە ڕۆشتن بەرەو گردی سەرچنار ئەمە زانیاریەکانە مریوان هەر پرسیارێکی شدە بێ سەبارەت بەم شوێنێکی ئێسەمەلی وەساوین و دیمەنەکانە بینین زانیاری وەرگرت. وەڵام محەممەد بە دیمەنەکان لەگەڵ ئێمە بۆ بینەرانیش بەردەوام بێ و زانێرەکانیش ئاوها بۆمان نوێ بکەرەوە بۆی دیمەنەکانیش بەردەوام بێ زانێرەکانیش ئەبدەیت بکەرەوە کەمێکی دیکە دێمەوەلات زانین چییە گوزەرێ لەوێ بۆ ئێمە بۆ بینەرانیشی بگوازەرەوە. ئەوەی کە زوومی سلێمانی محەممەد ڕشاد باسی کرد کە ئەو شەقامەی کە پێی دەوترێت شەقامی ئەمەی کە ئێستا لە یەکێک لە بۆکسەکانی زووم دیارە لە بە تەواوی داخراوە ئەو شەقامی سەرچنار یاخود شەقامی تێل ئەبوو سەنا بەرەو سەرچنار بەنەو ناو بازاڕەکەی سەرچنار کە لەو نێوەندە هەندێک وتێل و مۆتێل هەیەەوە بە هەرزار و دوکان هەیەەوە بەرامبەریشان ماڵەکانی گردی سەرچنارە دڵێت داخراوە هێزێکی ئەمنی زیاتر لە ئێوارە لەوەیە ئەو هێزامنیە داوای ڕادەستکردن یاخود خۆ بەدەستەوەدانی لاور شێخجەنگی دەکەن و هەندێک لە کەرکردەکانی تری بەرەیگەل و نووسنگی لاور شێخجەنگیش دەڵێت تا ئێستا هیچ شتێکی فەرمی بە ئێمە نەگەیشتۆ بۆی کە خۆمان ڕادەست بکەین و ئەگەر دەکەی یاسایی بێت وەک جارەکانی پێشوو دەچینە بەردەم دادگا و لەوێ ئەستۆپاکی خۆمان ڕادەگەێنین و میوانەکانم گواستیانەوە یاخود قسەم لەگەڵکردن دەڵێن ئەمەی کە دەگوزارێت دۆخێکی خراپە بە تایبەت بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی دەکەونە دڵە ڕاوکیەوە و ئەوەی گرنگ بوو کە دەڵێن نابێت حزبەکان ئاواهێزی سەربازیانە بێ و بە ئەمری حزب یاخود سەرۆکی حزبێک ئەم هێزە جوڵەی پێ بکرێت لە بەرەوەی لە کاتێکدا مانە هێزی نیشتیمانین هێزی ئاسایش هێزێکی ئەمنی نیشتیمانیە بۆ سەرجەم هاوڵاتیان نابێت کەس لە بەرژەوەندی خۆی یاخود حزبەکەی بەکاری بێنێت و دیارەمەی کە هاتووە یاخود ئەمەی کە ڕووی داوە ئەم شەو دۆخێکی نایاساییە و ئەو سەرکردانەی عێراقیش وەکو مالیکی یەکێک لە سەرکردەکانی چوارچەوەی هەماهەنگیە و سەرۆکوەزیرانی پێشووتری عێراقە پەیوەندی بە لاور شێخجەنگیەوە کردووە کە دان بە خۆیدا بگرێت بۆی کە شتێک بوونەدا و یەکێکتر لەو سەرکردە عێراقیانە محەممەد شیع سوودانیە کە لە ئێستادا سەرۆکوەزیرانی عێراقا کە گوتێتی کە دان بە خۆیاندا بگرن و جگە لەوە چوارچەوەی هەماهەنگیش جگە لەوانەی کە بەتەنیا پەیوەندیان بە لاور شێخجەنگیەوە کردووە کە دان بە خۆیان بگرێت چوارچەوەی هەماهەنگیش ڕاگەندراوێکی بڵاو کردوێتەوە دەڵێت کە تکایە ئەمنێتی سلێمانی تێک مەدەن لە بەرەو تێکدانی ئەمنێتی سلێمانی دۆخی ئەمنی سلێمانی تێکدانی دۆخی ئەمنی عێراقە بۆیە ئەم پەیامەی بۆ سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ناردووە کە دەڵێت داواتان لێ یەکەین کە بە هیچ جۆرێک ئەو دەستێوەردانە سەربازیانە نەبێت کە هەرچی هەیە با لە ڕێگەی دیالۆگۆ بێت جگە لەوانەش نوێنەری وڵاتان لە پەیوەندیدا بوون لەگەڵ لاور شێخجەنگی بە داوای دان بە خۆداگرتنیان کردووە.
بەڵێ بەڕێزان لە پەیوەندیەکدا لەگەڵ ئاراس شێخ جەنگی ئەدە قسە و باس دەکەم. کاگەرا سڵاوت لێبێ پێم بڵێ بەڕوونی دۆخی لالەزار چۆناوە، دۆخی ئەمنی لەوێ چیەوە هێزا کە لەوێ کۆبوونەتەوە داوای چی دەکەن؟ کاگەراس شێخ جەنگی سڵاوت لێبێ پێ لە دەنگی منە؟ دیارە تا ئێستا هاوڕێیانم پێم دەڵێن کە لە ئێستادا لە سەرێڵنی ئەوەی کە ڕووی داوەکە هێزێکی ئەمنی نوێ چوونەتە نزیک وتێ لالەزار لە ئێستادا و جیاواز لەو هێزانی کە لە ئێوارەی ئەمڕۆ گەماروی لالەزاریان داوە. ئێستا هێزێکی نوێ وەگەوەی ئێستا ڕاستەوخۆیە دەیبینن زومی سلێمانی دەیگوازێتەوە کە هێزێکی نوێی ئەمنی چوونەتە ئەوێ و ئەوەی کە دەبینرێت چەند ئۆتۆمبیلێکی سەربازیە و لە نزیک لالەزارن دەبێ دیارە ئۆتۆمبیلە سەربازیانە تازەن ئێوارەوە ئەوەی کە لەوێ بووە جگە لەوان ئەم هێزە نوێ چوونەتاوێ بۆی کە لاهور شێخ جەنگی سەرۆکی بەرەیگەل و لەوێ دەستگیر بکەن. ئەمانەی کە ئەم شەو لە سلێمانی ڕووی داوە دۆخێکی نالەباری ئەمنیە دیگە لە ئەو دۆخەی کە ڕووی داوە وڵاتیان نیگەرانن و نیگەرانن لەوەی دۆخی ئەمنی سلێمانی بەم جۆرە تێک دەچێت لە کاتێکدا کە ئەگەر یەکێک تاوانێکی هەبێت دەبێت داوای لێ بکرێت بچێتە بەردەم دادگا و شەو هەندێک لە سەرکردە عراقیەکان پەیوەندی ڕاستەوخۆیان بە لاهور شێخ جەنگیەوە کردو. یەکێک لەوانە مالیکی سەرۆکوەزیرانی پێشووتری عراق و هاوکات یەکێکە لە سەرکردەکانی چوارچێوەی ئەمانگی داوای کردووە کە لاهور شێخ جەنگی دان بە خۆی دابگرێ و هیچ کاردانەوەیەک نەبێت لە بەرامبەرەوەی کە خوێن نەڕژێ و یەکێکتر لەو سەرکردە عراقیانە سەرۆکوەزیرانی عراقا محەممەد شیاع سوودانی کە ئاویش داوای لە لاهور شێخ جەنگی کردووە دان بە خۆی دابگرێ و سەرچاوێکیش بۆ زوم پرۆژاسی کردەوە کە نوێنەری وڵاتان لە پەیوەندیدان لەگەڵ لاهور شێخ جەنگی و داوای لێ دەکەن دان بە خۆی دابگرێت بۆ ئالۆزیا ئەمنیانەی کە لە نزیک لالەزار یاخۆت بارەگای سەرەکی بەرەیگەل کە لەوەیە و شوێنی مانەوەی لاهور شێخ جەنگیە ڕوودەدات دان بە خۆی دابگرێت و لەگەڵ ئەوانەشدا چوارچێوەی ئەمانگی ڕاگەنداوێکی ئەم شەو بڵاو کردەوە سەبارەت بە دۆخی ئەمنی شاری سلێمانی کە دەڵێت تێکدانی ئارامی شاری سلێمانی واتە تێکدانی ئارامی عراق و داواتان لێ دەکەین کە دۆخی سلێمانی تێک نەچێت بۆ چەند سەرچاوێک بە زوومیان ڕاگەاندووە کە هەندێک لە کەسایەتیە سیاسیەکانی عراق و هەرێمی کوردستانیش داوایان لە باڵ تاڵەبانی کردووە یاخود شاریان لێ کردووە بە تایبەت نوێنەری وڵاتان کە لێرەن داوایان لێ کردووە کە دۆخی سلێمانی تێک نەچێت و هیچ کاردانەوەیکی سەربازی ڕوونەدات ئەوەی هەیە بە دیالۆگ چارەسەر بکرێت. لە ئێستادا ئەوەی دەبینێت دیمەنی ڕاستەوخۆی نزیک لالەزارە کە هێزێکی نوێی ئەمنی چوونەتە ناوچەکەم. دەچمە لای کاگەراس شێخ جەنگی. کاگەرا سڵاوت لێبێ پێم بڵێ بە تەواوی دۆخی ئەمنی لالەزار چییە و ئەو هێزەی کە لەوێن داوای چی لە ئێوە دەکەن؟ سڵاو لە جەنابشی دەڵام من لە لالەزار نیم بەڵام نەمبیستە هیچ هێز لە بناوە نیە هەندێکی ئاسایش محتاب و پەراسێن و ئەوانە هەیە لە دەوروبەری نێودەستەکانە پێکەریان داناوە بەڵام داوای هیچیان نەکردووە و نازانم هێزی تر ئەگەر بەڕێوە بێ هەتا من بیستی بەکەوا هێزێکی کۆماندۆ و نازانم هێزی ئۆپەراسیۆن و ئەوانە بەڕێوەن بە حساب ئەم شوێرش بخەنەتە لالەزار هەتا دەبن باوەڕ ناکەم ئەو بێ عەقڵێ بکەن ئەمە کارێکە ئیتر وەزعەکە بە تەواوەتی تێک دەچێت ئەگەر ئەوە بکەن و ئەمە کارێکە حکەوێتە ئەستۆی غافڵ و قوبات و ئەمە ئیتر تێکچوونی بارودۆخی سلێمانی لە ئەستۆی ئەواندا دەبێت و هەر کەسێک خوانەخواستە هەر کەسێک بریندار بێ بکوژێت ئیتر ئەوان تەحەمولی مەسئولیت دەکەن و هەر ئەوەیە بەڵام ئینشاڵڵا ئەوە نابێت و من هیوادارم کە نەبێت و ئەو کوڕانەشم و کوڕی سلێمانی و خەڵکی دەوروبەری سلێمانی سلێمانی باوەڕ ناکەم ئەو بێعەقڵێ بکەن. باش کاگەرا سەمانگی بۆ ئەوەی دۆخەکە لە گرێژنە دەرنەچێ و کاردانەوەی خراپ نەبێت چی هەیە؟
هیچ هەر نییە من وەکو پێم وتی هیچ هەرەوەی کە ئەیبیستم تەلەفۆنیت ئەڵێنەوە هێزێک حاضرە و دێت و نازان دەکات هەرچەندە من خۆم باوەڕ ناکەم کە من لەگەڵ زۆربەی هێزەکان پەیوەندیم هەیە پەیوەندیان پێ دەکەم ئەڵێن شتیوان لێ ئەمە شتیوان ناکەین و ئەمە کارێکە ئەمە تەداخلی لێ ناکەین و بەڕاستیش زۆربەیان دەڵێن ئێمە کوڕی خەڵکی بەکوژ نابێت شتێکە ئەسڵی وەساتی نییە و هیچ مەسەلەیەکی شخصیە لە بینی دیشە کەسە. ئەم مەسەلە شخصیە وەک باسیەکەی بۆچی ئاوهای لێ هات بۆ دەچێتە جوڵاندنی هێزی ئەمنی لە کاتێکدا دادگا هەیە وڵی کاتە ئەمە هەر لە یەکەم ڕۆژەوەی لێ هات لە دوای انقلابەکە نیشتەموزەوە وا بوو یانیوانە بەس ئەو کاتێ نەمانێت شەڕەکە دروست بێت محاولەمان زۆر کرد و فعلا یانی سەرکەوتی نەمانێت شەڕ دروست بێت وانە بەڵام نەتیجەکەی بەمە گەیشت یانی بەداخەوە ئیتر ئەمەش وابزانم کارێکی خراپەوە لە خزمەتی کەسدانی ئەوە بکات هەر کەسێک دەست پێشخەری بکاتەوە ئیترەوە تاوانباری سەرەکی دەبێت بۆ خەڵکیش دەردەکرێت. کاگەڕاست وەک برای کاک لاور شەقجەنگی چه تۆمەتێک بۆ کاک لاور هەیە و سەرۆکی بەرەی گەلوا ئەو مادە یاساییە چین کە یانەوێت دەستگیری بکەنەوە هیچ شتێکی فەرمی بەدەست گەیشت وەکو ئەوی بزانم هیچ شتێکم بەدەست نەگەیشتە بەڵام ێوارەوتیان حاکم سەڵاح قسەی کردو و پێکی فەرمانی دەژی نازانم حاکم سەڵاح چییە بەڵام دادگا خۆتان دەزانن دادگا لە سلێمانی لە هەولێر و بەڵێ لە سلێمانی لە هەولێر و لاوانە دادگا هیچ سەلاحیەتێکی نییە دادگا بەدەست حیزبەکانەوەیە نەک بەدەست حکوومەتەوە هیچەوە هیچ بەڵام بەدەست حیزبەکانەوەیە تەلەفۆنیان بۆ دەکەن من وەختی خۆی لە لای مام جەلال بووم بەدەیان جار تەلەفۆنم بۆ دادگا وا بکەن وا بکەن و کوردیانە یانی دادگا نییە یانی ئەوەی کە هەیە حزبە و پێی دەڵێ وا بکە و وا مەکە و هیچ نییە دادگانی دادگا شتێکی ڕەمزیە بەناو دادیا هەیە ئەوە شتێکی بەخۆ لە هەولێرش عینیشی دوایە لە سلێمانیشی هەوڵیکە دادگا مەسەلەن بەم شەوە ئەم قەرارە تێدەیان کردووە دووەمە گەر شتێکیشە بێت کاتە دادگا خوا بێ پۆلیس و ئاسایش ئاگادار هیچ دەبێت لەگەڵ پۆلیس قساتێن ئێمە وەڵای شتێکتان پێ نەگەێت تەبلیغ لای ئێمە نییە ئاسایش ئەڵێ لای ئێمە نییە باشە تەبلیغ بۆ شێتەوە دوم کابرا کە متهمیش بە نابێت تەبلیغەکەی بۆ بڕام لە کاتم تۆ بەیانی سەعادەوەنە یاندی بۆیانی سەعادەوەنە بەم ڕۆژی پێنجشەمەیە بەم جمعە و شەمبەیە ئاخر عەطلەیە وەنیە ئەمە شتێکی تەمسیلەیەکی زۆر ناشیرینی لە زمانی بەحسی جاشتیوانە بۆ ها بۆ معلوماتی بەعزەیەتی دوای مەحکەمەی دەکردی شتی لە دروست دەکردی مەحکەمەکە بە زەمەی ئەمانە دەیکەن شتێکی ناشیرینی بەداخەوە سلێمانی دادگای سلێمانی وای هات باش کاک ئاراس ئەوەی کە دەگوتێت دۆخی عراق بە جۆرێکە کە دەقڵێت وە جەنگێکی خراپ لە ناوچەکە هەیە و سەردانی جەنگی نوێشەیە لە بە تایبەت و لە نزیک هەڵبژاردنیشی کە بڕیاری لەسەر دراوە ئەمانەی کە دەگوزارێت چیمان پێ دەڵێن بۆ والله ئەمەی دەگوزارێت کاک مەریوان من مەریوانم کاک ئاراس بەڵێ کاک مەریوان ئەوەی دەگوزارێت لەوە دەچێت بەشێک لە سیناریویەکی گۆڕاوی کە دەیانەوێ وەزی ناوچەکە پێکسێت بۆ ئەوی خۆیان دەرباسکەن کە ئەمە باوەڕکە دەرباز نابن لە قسا و وەزێکی خراپ دێتە گۆڕێ ئەم ماوەیەکی تر نازام ماوەی ئەمانجی نوێیە نهایەتی نوێیە ئیتر وەزەشی تر دێتە گۆڕێ وەزەکان بە شێوەیەکی تر دەگۆڕێ و ئەمەی ئێستا هەیەوان بێنێ باش هەمانگی یاخود پەیوەندی دەرەوە لەگەڵ ئێوە یاخود لەگەڵ بەڕێز لاور شێخجەنگی چی هەیە وەگەوەی کە هەندێک لە سەرکردە عراقیەکانیش پەیوەندیان کردووە وان ئاگاداری ئەم دۆخەن یاخود هیچ فشارێکەیە بۆی کە ئالۆزی دروست نەبێت لەمە زیاتر بەڵێ من خۆم پەیوەندیم لەگەڵ بەغا لەگەڵ زۆربەی زۆریان کردووە لەگەڵ وڵاتانی دروبەر کردووە هەمویان دژیرەوەن و نانەوێت ئەم ئالۆزیە دروست بێت چونکە لە مەسلحەتی تر و عێراقیەکانی بەتایبەتی نایانەوێت ئەم ئالۆزیە دروست بێت بۆ سلێمانی لە مەسلحەتی تیانی لایەکدانە و ئیتر نازانم بەڕاستی بەڵام بەداخەوە ئەم شۆ دەگوزارێ کارێکی زۆر خراپە و کارێکە هیچ لە خزمەتی نە لە خزمەتی خەڵکانە لە خزمەتی یەکێتی نوێنە لە خزمەتی خەڵکی سلێمانیە نازانم نانیانە بە تەمای چین بەڕاستی بەداخەوە کاک ئاراس خۆش شتێکە بووی لە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ڕابردووشدا
هەباتێکی زۆرتانەوە پەیوەندێکی خزمایەتی و ئامۆزایەتیشتان لەگەڵم دوو سەرکردەیەکێتی نیشتیمانی کوردستانێ هیچ ئەمانگیەکەیە بۆی قسەیەک لە دەرەوەی سیاست لە دەرەوەی یاسا لە دەرەوەی گرژیە سیاسیەکان بکرێت وەکو خانەوادەیە کە دۆخەکە بە عقارەکان بەداخەوە ئەم دوو کوڕە جوێ لە کەس نادرن دوو کوڕە دەجیان لە من بگرتا ئێستاوەکی لەشێتی وەزی خۆشیان بۆ دەرەستە و دۆکتۆرە من دەڕۆیشت بەس جوێ لە کەس ناگرن و ئەوان خۆیان زۆر بە عاقڵ دەزانن خۆیان بەوە دەزانن کە زۆر ژیرن خۆیان بۆ دەزانن کە مستەشاری زۆر زۆر گەورەیان هەیە و ڕێگانیشاندەری زۆر زۆر باشیان هەیە ئەوەتانەتیجەکەی ئاوای هاتووە خۆزگە جویان لە من بگرتا خۆزگە جویان لە چەند کەسێکی وەکەیمە بگرتا بۆی دۆخەکە بەوە بشێوەیە نەگاتەوە بەڵام گوێ ناگرن و ئیتر نازانم بەرەو چێی دەبن خراپترنێ کاگەڕاست کاک لاور شێخجەنگی سەرۆکی بەرەیگەل ئەوەندە جێی مەترسیە کە پێشتریش لەلایەن دادگاوە بانکراوە چۆتە بەردەم دادگا لە ئێستادا بۆ بەم جۆرە مامەڵەی لەگەڵ دەکرێت وەکوتی دادگا سەربەخۆ نییە دادگا سەربەخۆنێک بەڵێ بەرەزانەوە ڕاستەوخۆ ئاراس شێخجەنگی قسەی بۆ ئێمە کرد کە برای لاو شێخجەنگی سەرۆکی بەرەیگەلە ئاراس شێخجەنگی ڕایگەیان کە ئەم دۆخە لە ئەستۆی بابڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانیدایە ئەگەر تێکچوونی دۆخی سلێمانی بەو جۆرەی لەبێ کاگەڕاس دیارە هاتەوە سەر هێڵی تەلەفۆن کاگەڕاس پرسیارەوەم کرد کاک لاهور شێخجەنگی سەرۆکی بەرەیگەل و ئاو سەرۆکی پێشووتریەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندە جێی مەترسیە کە بەم جۆرە مامەڵەی لەگەڵ بکرێت کاتە مەریوانجیان مەسەلەکە لاهور و من و تۆ و هینین ینی شتەکان هەموو بە ئاراستەیەک گۆشتووە بۆ هەموو کەسێک بەکاری دێن ئێستا مەسەلەن ئەوان هاتن شاسواریان دەستگیر کرد باشە شاسوار بۆ ئەو قەزیانەی کە لە سەرەتی هی چەند ساڵ پێش ئێستا بۆ زووتر دەستگیرتانە دەکرد یاننا ڕاستە باش ئێستا ئەمە طبعاً ئێستا ئەمە قەزیە بۆ لاهور دروست دەکەن بەیانی بۆ پاشێک زەحمەری دروست دەکەن بۆ کارگەرانی دروست دەکەن بۆ کارگەرانی دروست دەکەن یعنی ئەمان بە طریقەی تر نیانتوانی کە ئەمانە مەسەلەن ینی بتوانن سەرکەوتوو بوون لەسەریان طریقەی قانونی بەکاردێن بە حسابی خۆیان کە قانونیە کە هەستەوە قانونیە یاسایی نیە کە من باوەڕم بۆ دادگایان نییە و دادگای هەیە ئێستا بە تەلەفۆنە دیچێک لە سکرتێرەکانی مەسەلەن کاک بافڵ کارینە خانە کاک چاڵاوە کار نازانم عەلی کنانیە چێ تەلەفۆن دەکەن بۆ خاتمەکە ئەڵێن کاک بافڵ وای تر بڕۆوا بکەن ینی ئەمانە سەربەخۆ نین ینی جاران تەلارخان هەبوو تەلار شێخ لەتیف ئەڵزان لایەن بردێستا جاران ئەویشەکانی دەکرد ئێستا ئەویشان لا بردو لەبەرەوەی دەرکەوت کە جاریشەکانی باش ئەجا ئەمە مەسئلەیە کە ئێستا زۆر هاسانە ینی تەلەفۆنەکەن لە دەباشانەوە کاک بافڵ ئەڵێ ئەمە خەبز دەرکەن بۆ فڵان کاک قوبات ئەڵێ وا بکەن ئەمە دەوڵەت داریە نە حیزب دوم کەسی خلافەی چێ بەسەر محکمەوە ئەگەر محکمە ئازادە کاک پڵانی محکمە کاک سەرۆکی محکمە بۆ بەخشی حیزب دەکات وانە ئەبێ داوایەکی ڕەسمی هەبێ لێشێکەوە داهانێکەوە لە شوێنێکەوە کە مەسەلەن نازانم داوا چێ لەسەر لاهور بەڕاستیەکە ئێستا نەوزانیم داواکە چییە قەت لە فڕاندنە تیرۆرە نازانێت داوای ئێستا ڕوون نییە تۆمەتەکەی چیەوە بە چ مادەیەکی یاسایی خۆ ئەبێ تەبلیغ بکرێوانە یان خانەکەی پێ بزانێت یعنی ئەمەشتی ئەم وڵاتە بۆ دین ینی وڵاتێکی بەرەڵایی و چێ دەسەڵاتی هەیە و هێزێکی هەیە بۆ خۆی تۆمەت بۆ خەڵک دروست احتیمالە من مەسەلەن بەیانی تۆمەتێکم بۆ دروستکەم لە وڵا ئاراجی شێخجەنگی دوێنێ ویستی انقلاب بکە مەسەلەن هیچ دوور نییە ینی ئەوەیە من خۆم بەتابستنی ئاسوڕێمەوە لە سلێمانیا و نە انقلابم پێ دەکرێونە هیچ و لەچەناو بازار سلێمانی دەڕێم و ئەسوڕێمەوە و تەحەداشیان دەکەم باوان و خوبن بە تاقینا بێنە ناو سلێمانی سوڕێم پێیان ناکرێت ئەمە حاسانە بەدەسۆت ئەوانە حاسانە ینی و دوایی ئەمە وا دەزانن بەم طریقەیە ئەوان ئەتواننەوە ئەو دەسەڵاتی کە هیانە بیپارێزن عەکسەوە ئەو دەسەڵاتەوە ناپارێزن بەداخەوە کاگەڕاست کاک لاو شێخجەنگی چکەلەوەی کە سەرۆکی بەرەیگەلە و جێگری ئەنجومەنی ئاسایشی هەرێمیشەوە پارێزبەندی هەیە هیچ یاسایەک لەگەڵ دەدا کە ئەوە من ئەوە شمودیتم کاکە ئەم پیاوە هەتا ئێستاش
پۆستێکی حکومی هەیە هەر شتێک لە ڕێگای ئەو هێنەی کە هەیەی نازانم ناوی چییە؟ ئەو پۆستەیە ئەنجومەنی ئاسایشی هەرێم جێگری کات مەسرورە بەڵێ ئەبێ لە ڕێگای ئەوانەوە بانگ بکرێ و هێن بکرێ وانە ئێستا من هیچم نییە دەتوانم من بەیانی پۆلیس لێ لە دەرگای ماڵەکەم با بڵێ کاتە وەرە تۆ بەیانی سەعات تۆ محکەمە ئەڕۆ بەڵام ئەو پۆستی حکومی هەیە پۆستی مەسئولیەتێکی گەورەی هەیە لە ئەنجومەنی ئاسایش و ئەنجومەنی ئاسایش قەراری لەسەر بدام ینی ئەمانە تێ نازانم ینی نازانم ئەوانەی کە مستەشارەکانیان کاوێشکارەکانیان کاوێشکارەکانیان هەدێ هەندێک شتێ لێشی بدەنەوە دوم ئێستا تۆ ئەچیتە سەر لاهور باشە ئەوە لاهور لە ماڵەوەیە لە قەیلالێکات بەلانی کەمەوە تۆ بڵێ هیچ 50-60 کەسی لەگەڵە چەکدارێت باشە هەبێ بە شەڕ وایە کاک بەریوان کە بوو بە شەڕ باش ئەو چەشی پێ ئەویش چەشی پێ خۆ تۆ هین پێ نیە نەوەوی پێ نیە لەگەڵی ئەو تەقاکە تۆش تەقاتی احتیمال ئەوانەی لای لاهور ئازاتریش بن لەوانەی لای تۆ هەبێ بە شەڕ بەیانی منی تۆ خەبەرمانە بێتەوە تێرەکەین کۆمەڵە خەڵک شەهید بووە وایە هەلو گوێم لێتە کاگەڕاس کۆمەڵێک خەڵک سێر دەکەی لەو ناوا بریندار و شەهیدە ئێ باش ئەمە چییە؟ ئەمە لە خزمەتی چێدایە لە خزمەتی ینی ئەم کوڕانە وا دەکەن ینی ئەمە کوڕی خەڵک کوشتن ینی ئەمە وەختی پێشی وتماندا بەنینە بە خاسی خوا خەڵک بەنێرن لە هەولێر بۆم بۆ خەڵک دەکەن تۆ خەڵک بەنێرن خەڵک تیرۆرقا لە ڕانیە و لە فڵان شوێن ئەمە کارێکی خراپە ئەمە کارێکە ئەسڵەن لەگەڵ سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی مام جەلالە ناگوت مام جەلال دائما هەموو کاتێک دژی ئەوە بۆکەوە خەڵک تیرۆر بکرێ و بکوشتن ئەمە چی ئێوەی کرد ئەتانێ بەم شێوەیە حکمتان حکم بەدەستەوە بگرن و دەسەڵاتی خۆتان بستێن تاکە ئەوە غەڵەتە ئەوە ناکرێت ئێستا بەیانی ئەم شۆش خوانەخواستە کە من بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نیم کە من لە ئێوارەوە بە بەیان تەلەفۆنم بە هاتوو لە هەموو شارەکانی کوردستانەوە هەمووی ئەڵە کاتەوە ئێمە حاضرین شێگەلە 50 شێلە 60 شێلە 15 شێلە بچەکەوە حاضری پێ لێ باشە کە بوو بە شەر مەجبورم من تەلەفۆنیان بۆکەم بڵم تاکە تۆش دەستێک لێ باشە ئەکرێەوە لە ڕانیە لە خەڵازیە لە کۆیە لە دوکان لە یعنی ئەمە هەبێ بە فەوزایەک و وڵاتەکە وێران دەبێت ئەم کاتەنە کات بافلوونە کا قوڵاتی شتێکەرەیان پێ ناکرێت بە فرۆزەکە وەکو زمانی شەڕگینی دێتەوە سلێمانیش کۆنتڕۆل ناکرێت تا کە سلێمانی ئەوە غەزە ئەوە چەند 2 ساڵە شەڕە 70 کەسێک ماون هەموو جێشی ئیسرائیلی بۆ هەموو قووەت و دەمەروتی خۆیەوە پێی کۆنتڕۆل ناکرێت وایە تۆ بەچی ئەتانی کۆنتڕۆلێکی بە هێزێکی سۆڵی کە لەگەڵت نییە هێزەکە من لە ئێوارەوە قسەیان لەگەڵەکەم زۆربەیان با ئێمە واجبمانەیە پێیان وتی وەرە بۆ ئەوێ ئەوتمە یە شەر کوورەوتی شەڕەتی شەر بۆ پێ بکەین ئێمە شەر بۆوانە بکەین هەمووی واڵێ باش ئەمە عەقڵە کابرا سێمان دەماعاشی وەرنەگرت بۆمانگی چوارە سێ وەزی خراپە شەر بۆ چی بکە بۆ چی بکە ئاخر بەڕاستیمە شەر بۆ چێ بکە دەخێن بڵێ ینی خۆ هەندێک شتێ جاران ئێمە مەسەلە مەبدە بوو شەرمان پەیامت بۆیان چیە کاگەڕاس بە تایبەت بۆ باڤڵ تاڵەبانی و پەیامت بۆیان چیە بۆ باڤڵ تاڵەبانی سەرۆکێکی ئەڵێم بەعقل بەهۆش خۆیان بێنەوە ئەوانەی کە قسەتان بۆ دەکەن ئەو قسانەتان بۆ دەکەن ڕاست بۆ نیم لەگەڵتان درۆتان لەگەڵ دەکەن ئەتیانەوەی چی کارەسات باوەڕم پێ بکە من ئێوارە لەگەڵ چەند کەسێک قسەم کردو لە نزیکی خۆیان پێم وتم دەبێن کاگارە زوان لێبێنە بە شکونەجات نەژێلێت نەجاتتان بێ لێیان یەکی شەرەفت هەموو وەزع ئەوە ئەڵێن یعنی ئەمانە تووشی وەزعێک بوون کۆمەڵێ خەڵکی نازانم پیان بڵم چی باش حەزیش ناکەم ناوەکانیان بێنم چونکە نامێت گەورەیان کەم بەڵام ئەمانە تووشی کارەساتێکی گەورەیان دەکەن ئەگەر بگوێری ئەمان وێ دەوارین کارەسات ڕوونەداوە ئەو ێزامنەی کە لەوێ بکشێنەوە وەختی ئەوە نییە بەدانشت بەیانی جا بڕۆ لە مۆزگە و تازیە لە مۆزگە بۆ چییە لەبەر خاتری چی لەبەر خاتری بۆ ئەوەی کەڵە کاتفلان چەند ملیۆنێک پارەی زیاد کرد تاکە هینی فلان کەس هەندێک پارەی کردی ناردە دوبەی زیادی کرد ینی هەمووی بۆ مەسەلەکە بۆتە مەساڵێکی شەخسی و مافیاگەرێتی ینی هیچ هەچەند سێریەکەی زۆر بەداخەوە زۆر سپاس دەکەم کاک ئاراس شێخجەنگی کە بە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵم بووی سپاس بۆ وەڵامی پرسیارەکانت هیوادارم کە دۆخەکە وەک خۆت دەڵێی
لە گرێژنە دەرنەچێت و ئومێدەوارم کە دان بە خۆیان دابگرن و هەردوولا لە ڕێی دیالۆگەوە بتوانن کێشەکانیان چارەسەر بکەن ئەگەر جیاوازیەکی بۆ چوون و ئایدۆلۆژیای سیاسی شەبێ بتوانن چارەسەری بکەن. ئەو دیمەنەی کە دەبینرێت دیمەنی نوێی لالەزارە نزیک لە لالەزارەوە هێزێکی ئەمنی نوێ جگە لەوانەی کە لە ئێوارەوە لەوێن چواردەوری یاخود دەوری ماڵی ئاهور شێخ جەنگیان داوە هێزی نوێ چۆتە ئەوێ و ئەو هێز ئەمنیش ئیسان بە کەرەستەی سەربازی و ئۆتۆمبیلی سەربازیەوە لەوێن و تا ئێستا دۆخەکە ئارام بەو مانایی کە هیچ تەقەیەک نییە و هیچ ڕوبەڕووبوونەوەیەک لە نێوان ئەم هێزانە نییە مێدەواریشین نەبێت بۆی کە ئەوەی کە پێوە ئەبێت یاخود ئەکوژرێت مێدەوارین کە ڕوونەدا خوێن ئەڕژرێ هەر خوێنی ئەو پێشمەرگە و ئاسایشانەیە کە لە بەرامبەر داعشا شەڕیان کردووە کە بەرگریکاری خاکی کوردستان بوون و ئەو هێزانن کە ئەمنێتی ئەم شارەیان لەدەستە و ئەو هێزانن کە 3 مانگە موچیان وەرنەگرتووە و ئەو هێزانن کە ماڵ و مناڵیان چاوەڕێن کە لە بەرامبەر ئەرکەکانیان کە پاراستنی ئەمنێتی ئەم شارە و کوردستانیشە بتوانن موچەیەکی شایستە بە پێی ماندووبوونی خۆیان ببنەوە لاو ماڵ و مناڵیان بە سەربەرزانە بژین بەداخەوە کام هێزانە وەکو کاک ئاراس شێخجەنگی پێشێستا قسەی بۆ من کرد ئەم هێزانە بە ئەمری سەرۆکی حزبەکان و بە ئەمری کەسایەتی سیاسی ناو حزبەکان و باڵادەست هەم پارێزەرەکان و هەم حاکمەکانیش دەتوانن بڕیار بدەن و بجوڵێنرێن لە کاتێکدا هاوپەیمانانی ئەمریکا و یاخود ئەمریکا هاوپەیمانەکان هەمیشە بە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیان گوتووە کە هێزەکان با لە حزب دابماڵێ هێزی نیشتیمانی بێ و هێزێک بن کە پارێزگاری لە بەرژەوەندی شخصی و حزبی نەکەن پارێزگاری لە نیشتیمان بکەن پارێزگاری لە ئەمنێت و ئاسایشی شارەکان و هەرێمی کوردستان بکەن بەڵام دیارە تا ئێستا نەتوانراوە و هێزە نیشتیمانیە دروست بکرێت لە دۆخێکی ئاوا ئالۆزدا یاخود لەسەر بۆ چوونێکی سیاسی یاخود لەسەر ئایدۆلۆژیایەکی جیاوازی سیاسی بەم جۆرە هێزەکان دەجوڵێنرێن و دۆخی شارێکی وەک شاری سلێمانی تێک دەچێت خەڵکی دەخرێتە دڵە ڕاوکیەوە کە ئایا ئاخۆ خوا نەخواستە شتێک ڕوونەداوە ئەوانەی کە کەسوکاریان کارمەندی و هێزە ئەمنیەن دڵیان لە مشتیانایە بۆی کە خوێن نەڕژێ خوێنی کەسوکار و هاوڕێکانیان نەڕژێ و دیارە ئەوەیشی کە دەچێتە ئەوێ بۆ گرتنی لاو شێخجەنگی لاو شێخجەنگیش کە سەرۆکی بەرەیگەلە و هاوکاتیش جێگری سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی هەرێمە و ئەویش هێزێکی فەرمی لەوەیە و ئەو هێزە ڕێگە پێدراون بۆ کۆی کە پارێزبەندیشی هەیە جگەلەوەی کە سەرۆکی لیستی بەرەیگەلە پارێزبەندیشی هەیە بۆی کە هێزێک کە بێ هێزەکە فەرمی بن و پارێزگاری لە لاور شێخجەنگی بکەن وەکو هەم سەرۆکی بەرەیگەل و هەم جێگری ئەنجومەنی ئاسایشی هەرێمیش و ئەو هێزەی کە لەوێن هێزی فەرمین و ئەمانیش کە لێرن هێزی فەرمین بەڵام جوڵە پێکردنیان ئەمشەو لەلایەن سەرکردە سیاسیەکان یاخود سەرکردایەتانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بووە و ئەگەر ڕوبەڕووبوونەوە ڕووبدات خوا نەخواستە سلێمانی دۆخی سلێمانی تێک دەچێت وەگەوەی ئاراس شێخجەنگی گوتی کە ئەگەر گروپێکیش لەمانە جیا ببنەوە یاخود چەک بەدەست بێنن و لە ناو شاری سلێمانی جیا ببنەوە ببنە گروپێکی یاخی کە ئەو کات دۆخەکە لە گرێژنە دەردەچێت بەی جۆرە کەس ئەمەی قبول نییە و دەبێت بە دیالۆگ ئەم کێشانە چارەسەر بکرێت من میوانێکمەیە کاک شادومان مەلا حەسەن یەکێک لە سەرکردەکانی بەرەیگەلە و یەکێکشە لە هاوڕێ نزیکەکانی لاور شێخجەنگی سەرۆکی بەرەیگەل کاک شادومان سڵاو لێبێ نازان بڵێم شەوت باش یاخود بەرە بەیانت باشی وادارم زۆر باشبی دۆخەکە بۆ وای لێ هات بۆ لە پڕا بەم جۆرە وەکەوەی کاگارا شێخجەنگی وتی لەلایەن حاکمێک لە داواکاری گشتی سلێمانیەوە تەلەفۆن دەکرێت و دەڵێت خۆت ڕادەست بکە و ئەم شەو هێزت بۆ دەنێرین لە کاتێکدا پێشتر کە ئەگەر داوا لە لاور شێخجەنگی بکرایە وەکو پێشتر دەچۆ بەردەم دادگا بە فەرمی لەوێ ئەستۆپاکی خۆی ڕادەگا.
ئەنی بینەران باش پێستاکەەوە بە ڕۆژێکی نوێن یانی لە 22 مانگی ڕاستە گەر بەخۆی دۆخێکە دەتەواو بە بنگێز گەیشتە یاخود بەرەو جۆرێک لە هەڵوەشانەوەی لە ئەوەی پێی دەگوترێ پارچەبوون فەلەتانی ماوەی ئەوە تقریبا والۆ یان دەسیشاردن هیچ لێنیا هەڵبژاردننی ڕابوو مەسەلە پەرلەماش زۆر دواکەوت بۆ حکوومەت مەسەلا حکوومەت لە هەموو لایەکی کێشەکان کێشەی گەورەی کێشەی بنین ینی ئەمانە وار لێکە دەلا حیزبیش لە هەموو مەسەلا دەستی لە بینا قاقای مؤسساتی حکوومەت کەواتە ئیتر ئەمە بە ئاسایی وەرگرین ینی ماسەلە کاتێک کە شتێکی لەم بابەتە دێتە پێش ئالۆ باشی ناگاتە منە ئەگەر هاوکارانم چاکی بکەن دەنگەکە ئەبرێت هیوادارم لۆت لەسەر کاک شادومان گوێت لە منە بەداخەوە کاک شادومان لەگەڵم نییە داوا لە هاوکاران مەکەن بۆم وەربگرنەوە بۆی کە بەبەستما قسەی لەگەڵ بکەم ئەو ئێستا بزانم لەکوێ ئەگەر هەڵە نەبم هەر لە لالەزارە بزانم دۆخەکە بە چ ئاراستەیەک یاخود بە چ قۆناغێک گەیشتووە وەک خۆی گوتی کاک شادومان ئەوەی تێگەیشتم تی دۆخەکە گەیشتوتە بنبەست لە ڕوبە ڕووبوونەوەی ئەم دوو جیاوازی بیرکردنەوەی سیاسەتکردنە لە شاری سلێمانی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرەیگەل کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرکردایەتی باڵ تاڵەبانی و بەرەیگەلیش بە سەرکردایەتی لاور شێخجەنگی ئەو دیمەنەی کە ئێستا دەبینرێت دیمەنی ڕاستەوخۆیە و لە دوورەوە زوومی سلێمانی دەتوانێت زوومی بارەگای یاخود ماڵی لاور شێخجەنگی بکات وەکەوەی دەبینرێت لە دیمەنەکان کۆمەڵە ئۆتۆمبیلێک کە شوتەی ئۆتۆمبیلەکان یاخود فەرارەیان نازانم چی پێ دەڵێن لایتەکان بە سروشینی من دەیبینم ئیشەکات هێزێکی ئەمنی زۆرە لەوێن و گەماروی ماڵی لاور شێخجەنگیان داوە بۆی کە دەستگیری بکەن ناوە ناوەش ئۆتۆمبیل جوڵە دەکات لەوێ وەکەوەی زوومی سلێمانیش گواستیەوە کە ئەو ئۆتۆمبیلانەی لەوێ بوون ئێوارە هەرماونەتەوە هێزێکی زیاتری سەربازی چوونەتەوێ تا ئێستا نازانرێت بە فەرمی یاخود بە شێوەیەکی یاسایی داوای دەستگیرکردنی لاور شێخجەنگی دەکەن یاخود کتابێک یاخود ڕاگەنراوێک یاخود ئەوەی پێدەوترێت بەڵگەنامەیەکی یاسایی فەرمی دەلایەن دادگاوە هەیە بۆی کە بچن بانگشتی لاور شێخجەنگی بکەن ئەگەر هەیە بۆ بەم جۆرەیە بۆ لە ڕێگەی نووسنگەکەیەوە لە ڕێگەی پارێزەرەکانی واگەداری ناکەنەوە لە پەیوەندەکەی پێشترم لەگەڵ کاک ئاراس شێخجەنگی برای لاور شێخجەنگی پێیوتم کە ئەوارەی ئەمڕۆ حاکم سەلام کە گوتەبێژی دادگایە و هاوکات جێگری سەرۆکی دادگای سلێمانیشە بە تەلەفۆن ئاگادار کراوەتەوە کە تۆ ئەوەیە کە ئەمری گرتنت هەیە و دەبێت بگیرەی دیارە دوای دەوام بووە دوای کاتی دەوامی فەرمی بووە و دوای ئەوە کە کاگاراس وتی بەو جۆرە تەلەفۆنیان بۆ کردو و دواتر ئەم هێزە چوونەتەوێ لە نزیک هەشتی ئێوارەوەم هێزە لەوێن هەشتیوارەی ئەکرێ بڵێم دوێنە لە 21 مانگەوە چوونێتە ڕۆژێکی نوێ و زوومیش بەردەوامە لە گەیاندنی ئەو زانیاریانەی کە لەوێ دەگوزارن دەچمەوە لای کاک شادومان مەلا حەسەن یەکێک لە هاوڕەکانی لاور شێخجەنگی و یەکێکیشە لە سەرکردەکانی بەرێگەل کاک شادومان پرسیاری ئەوم کرد بۆچی بەم جۆرە مامەڵە لەگەڵ لاور شێخجەنگی دەکرێت لە کاتێکدا یاسا هەیە و خۆشیان بەردەوام دەڵێن یاسا لەسەر و هەمومانەوەیە پێویستە یاسا سەروەر بێت بۆ بە فەرمی لە ڕێگەی نووسنگەکەیەوە بانگێشتی ناکەن وەکو پێشتریش کە بانگێشتیان کرد و چووە بەردەم دادگاوە ستۆپاکی خۆی ڕاگەیان بەو تۆمەتانەی کە بۆی کرابوو واگەر ئاگاداربی تۆمەتەکەی ئەم جارەی چییە نازانیت؟ بەڵێ بەیانی باش
وڵی دەبێ تۆزە بگەڕێنەوە پێشەوە چکە هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر خراپە لە دۆخێکی وەکو عەرەبی دەڵێ لە دۆخێکی هەشە یعنی لە ماوەی 11 مانجی ڕابردوو پەرلەمان هەڵبژێردرایە پەرلەمان کۆبوونەوە ناکە حکوومەت مەسەلەت چەند ساڵی بەسەردا چووە هەموو دامەزراوەکانی حکوومەتی هەرێم دابەش بووینە ینی حیزب دەستی لە بینا قاقای ناوە ینی بە تایبەتی حیزب لە هەموو شتێک تەدەخل دەکاتن وەگەر مەوزوع لە یاساشە یاسا خۆمان دەزانین هەر لەو ماوەی سەرۆکی یەکێتی دەرێت لە کوردستان شتێک نییە بە ناوی دادگا و یاسا ئەوانە ئیترەوەی هەیە میزاجە و شتی تاگڕەویە لە هەرێ زۆنێکیش مەسەلە کە منتیقەی سلێمانی ئەو ناوەیە هەموو دەسەڵاتە تەنفیزی و ئابووری و تەشریعیەکانوانەی یاسانە هەمووی کە تۆتە دەست کەسێکە و کەسەش بۆ خۆی بە ئارەزوی خۆی پەیوەندی لەگە ئەولا دەکاتن مەسەلە تەدەخل دەکاتن هەموو شتێک دەکاتن بە میزاجە کە کاتێکە ویستی دەبینی حەزی دەبینی وایە هەرێمی کوردستان بە قۆناغێکدا تێدەپەڕی بەداخەوە قۆناغێکی چارەنووسازە گەسەی بکەی هەموو بابەتەکان ڕۆژ بە ڕۆژ دەمرێندرێن مەسەلە دیموکراسی مرێندرا ئازادی مرێندرا یەکگرتنەوەی پێشمەرگە نەبوو ئاسایشە لە دەستی حیزب ماوە پۆلیسە هەموو ئەو دام ئابوووریە هەموو ئەوانەیە ئێستا لە دۆخێکە بەرەو وەکو دەڵێت بەرەو مفتەرقت تڕق یعنی بەرەو لێکەڵوەشانەوە بەرەو قۆناغێکی زۆر مەترسیدار دەڕواتن ئەو بارودۆخی کە لە ناوچەکە هاتووە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوڕۆز ئەو تەغیراتانی کە دەبینین یعنی ئەمانە دەبا ئێستا کە هەرێمی کوردستان دامەزراوەکانی یەک بخز بە دامەزراوەکانی لە ئاستێکی زۆر زۆر باڵا بە حکوومەتی هاونیشتیمانی بە حکوومەتی سەروەری یاسا بە ئەمانە لە پڕێکە خەبەرێکمان بۆ هات بەڵێ بەبستمەوەیە کە دۆخی ئابووری هەرێمی کوردستانیش بە ماقارە گەیشتۆ بەڵام تەماشاکەی لە دۆخێکی ئاوادا هێشتا استقلالی بابەتەکە دەکرێت بۆ هەندێک تایبەتی سەرکردەی سیاسی و هەندێک حزبی سیاسی کە دایانەوێت دۆخەکە لە بەرژەوەندی خۆیان بخۆستنەوە. کاک شادومان ئەوەی کە ئەگوزارێت لە ئێستادا شتێکی یاسایی نییە و ئەو هێزەیش کە چوونەتە ئەوێ بەڕاستی داوای دەستگیرکردنی لاور شێخجەنگیەکەن و لاور شێخجەنگی جگەلەوەی کە سەرۆکی بەرەیگەلە لە کاتێکیشدا جێگری سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی هەرێمە و پارێزبەندیشی هەیە و هیچ هەڵوەستێک لەلایەن ئەنجومەنی ئاسایشی هەرێمەوە هەیە یاخود تا ئێستا بێدەنگنەوانی هەتا ئێستاکە هیچ هەڵوێستێک لەلایەن ئەنجومەنی ئاسایش و ڕسمیاتی حکوومەتی هەرێم لە پایتەختەوە نییە برێنکە هەولێرە لە هەماکە دەکاگلاورە تا ئێستاکە ئەندامی پەرلەمانیشە لە دوایین هەڵبژاردن دەرچوە و دەنگێکی باشیشی هێناوە ئەوانە هەمەیە بەڵام شتێکی لە دوای هەشتی تەموزی ساڵی 2021 کە ئەم کودەتای لە ناو ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کرا حیزبیش نماوە حیزبیش هی یەک کەسە ناوچەکە هی یەک کەسە هەموو شتێکانی یەک کەسە هێز دەیخوا یعنی بە زەبری هێز هەموو شتێک دەکرێتن مەسلەی دادگا و مەسلەی حاکم و مەسلەی ئەمانە زیاتر وەکو دەڵێ ڕووپۆشکردنێکە ڕووپۆشکردنیەکی وەک بڵێم فەیک یعنی فەیکە دەکرێتن کاتی خۆی لە ساڵی 1990 سەدام حوسێن گاردی کۆماری ئاراستە کرد و وڵاتی کوێتیان گرت چەند کەسێکیان هینا بۆستە تەلەڤیزیۆن دەیگوت ئەمانە کودەتایان کردێ شۆڕشیان کردێ ئێمەش چوینە بۆ پاڵپشتی شۆڕشەکەی دوایەوە بوو کە بینیمان عێراق بە چ کارە ساتێکدا ڕۆیشت و حیزبی باز بە چ کارە ساتێکدا و بنەماڵەی سەدام حوسێن و خودی سەدام حوسێنش چارە نووسیان گەیشتە چێ دەرەکە کە ئێستاکە هیچ شوێنەوارێکیان نماوە لە عێراقدا بۆیە ئەم کردەوانە کردەوەی خراپ بوون ینی مەسەلە هەتا قیادەکانی یەکێتیش کاتی خۆی لە ساڵی 2021 کەمتەر خەم بوون و پاڵپشتی ئەم کودەتایان کرد ئێستاکە ئەم جێرمە و کێشەیە هاتۆتە سە بەشێک لەوانی جادی بۆیە یاسا کەوتۆتە دەست یەک کەس ئابووری لە دەست یەک کەسە هێزە دەست یەک کەسە هەمووی هەتا مەسەلا ئەم بابەتەی هەرێمی کوردستان ئەم تاگڕەویە لە حیزبەوەدا ئەگە سیر بکەی هەرێمی کوردستانی بەرەو قۆناغێکی زۆر زۆر خراپ بردووە قۆناغی لێکترازان قۆناغی دووبارە ئیدارەی قۆناغی شەلەلکردنی ئابووری قۆناغی مثل لە لاوە
لاوازبوون لە بەرامبەر بەغدا لە بەرامبەر وڵاتانی هەرێمی ئێستا ئەم هەموو گۆڕانەی کە لە منتیقەکە دێتن ینی گۆڕانێکی یەکجار گەورە گۆڕانێکی بنەڕەتیە ڕوخساری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕدرێ بمانەوێ نەمانەوێتن کورد دەتوانین بڵێن باەکە لە قازانجی وەکو دۆزی نەتەوەی لە قازانجی دۆزی نەتەوەیە ئێستا کە هەرێمی کوردستان کە سنتەرێکی ڕسمیاتە دەبایە زۆر ئەکتیو باە زۆر یەکگرتو باە زۆر ڕێک و پێک باە بۆ ئەوەی خۆی حاضر بکاتن پێشوازی لەم گۆڕانە گەورەیە بکاتن کە بەشێکی تر لە هاونەتەوەکانمان خاچی کوردستان لە ڕۆژاوا لە شوێنی تر بەرەو خۆناغی ڕزگاری دەڕۆن بۆ ئەوەی بتوانین ئێمەش وەکو ملەتانی هەموو دنیا لە ناوچەکەدا بوونمان هەبێتنەوە یەکگرتوویمان هەبێتنەوە بتوانین دەستکەوتی باش بۆ نەتەوەکان بینن ئەم دۆخەی لە سلێمانی ئێستاکە دۆخێکە دۆخێکی نەخوازراوە دۆخێکە دۆخی ویستی و بەرژەوەندی تاکە کەسێکە هی حیزبێکیش نییە یعنی بۆ ئەوەیە کە بتوانێتن خۆی فەرسکە خۆی بکاتن بۆ خۆی ئیدراکی عقلی لاواز بووە ینی لێرەدا ناتوانانی زیاتر پڕ بکاتن بۆ دەیەوێتن لە ڕێگای هێز و خۆ سەپاندن و ئەم بابەتانە خۆی لە ناوچەیەکی فراوان و ناوچەیەکی حساسی وەکو سلێمانی و دەوروبەری خۆی زیاتر فەرز بکاتن بە زەبری هێز ئەمەش کاردانەوەی دڵنیا بەکارەگەیش کار شادمان ئەوەی کە ئێستا دەگوزارێت چاوەڕوان کراو بۆ لە بەرەوە لە پێشتریشە ئەم هێزانە کە لە هێزی حزبی بوون جوڵیان پێکراوە لە بەرامبەر با بڵێم مەبەستی سیاسی و مەبەستی شخصی جوڵیان پێکراوە بۆ گەیشت بەما لە کاتێکدا هاوپەیمانان ئەمریکەکان داوا دەکەن کە مێزانە هێزی حزبی نەبن هێزی نیشتیمانی بن بەڵام وەک باست کرد هەم یاسا و هەم دادگا هەم هێزەکانیش بە میزاجی شخصی دەجوڵێنرێت و ئەم دۆخەی ئەم شەو دروست دەبێت کە شاری سلێمانی بۆ کۆی دانیشتوانی پارێزگای سلێمانیش لێی نیگەرانە بەتاکید هاوپەیمانان ئێستا کە تەمانەکە تۆگە سەی بکەیت وڵاتانی ڕۆژاوی سروشتیان وایە سروشتی دیبلۆماسیان وایە زۆر بە نەرمی و بە هێواشی و بە کۆمەڵێک دەستەواژەی مانادار یعنی مەسلە دەبی زۆر بە قوڵی تێی بگەیت کە پشتت تێدەکاتن ئێستا ئەو یارمەتەی کە بۆ هێزی پێشمەرگە بوو کە هێزی پێشمەرگەی یەکگرتو لە بودجەی ساڵی 2026 ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لابردرا کەواتە ئەمە بەشێکە لە ئینزار بەشێکە لە پشتگوێ خستن کەواتە لێ دوێمە من ئەوڕۆکە هەر پێش نیۆڕۆ لە لای شوێنێک بووم برادێکم بینی لە گەر قونسولیە ئەمریکیەوە یعنی گوتی زۆر بێزارن زۆر لە هەرێم بێزارن لە پاشەکشەی دیموکراسی لە پاشەکشەی ئازادی لە گەندەڵی لە خراپی دادگاکان مەسەلە لە یەکگرتنەوەی ئەمریکا هاوپەیمانەکانێت لە ڕەفتارە بێزارن بەڵێ ڕۆژاوایەکان بێزارن بە تایبەتی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا با ئێمە زۆر دڵخۆش نەبی کاتێککە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ئێستا هەڕەشە لە حەشدی شعبی دەکا و بنکەی عین الەسەد و ئەوانە چۆ دەکاتن پێمان وابی کە ئێمە زۆر خۆش دەی وەکو ساڵی 2023 نەخێر ئەمە لە حاڵەتێکدا ئەگەر بێت و عێراق بشتوماڵ بکەنەوە عێراق حکوومەتی مەدەنی لە عێراق بەقوتکەنەوە بە دڵنیاییەوە دێنەوە سەرێمەش ئەم گروپ و هەموو هێزە چەکدارە چییە هەر ڕیس حیزبێک مەسەلە هێزێکی چەکداری هەیە و مانۆڕ دەکاتن و هەڕەشە پێلەوی تر دەکەڕجا ئەم هێزانە هێزی بازووی دەستی کەسن یعنی مەسەلە قیادەی حیزبن بۆ قۆڕەکردنی ئابووری بۆ ترساندنی خەڵک بۆ ترساندنی هێزە نەیارەکان بۆ هەموو ئەوانە یعنی ئەمە دەبینین ئەمانە هەمووی ئەمانە بخۆیان بەدەرن لە یاسا یعنی مەسەلا سەرۆکی یەکێتی چەند ڕۆژێک لەوە بەردەرێ لە کوردستان دادگانیە یاسانیە بەڵام ئەو لەلایوی یاسای هێزە مەسەلە وەکو ئەوەی کە لە کۆندا هەبووە یاسای هێز زمانی هێز مەسەلەکە من چەند بەقوتمەوەی نیتشە دەرێ لە الحیات و لیمەنەخوا ئەوە ژیان بۆ ئەوەیە کە بێ هێزە یعنی کەواتە هێزم هەیە و کەواتە ئیمن ڕاستە هی تۆ ناڕاستە ئەو هەیە یاسای هێز بەسەر بێت باش کاک شادمان وەک هاوڕەیەکی نزیکی لاوشێرجەنگی و وەکوێکێکش لە سەرکردەکانی بەرەیگەل لە هەولێر هیچ قسەیەکرد لەگەڵ کردووە لەگەڵ لاوشێرجەنگی ئەمڕۆ و بەتاکید ئێوارە قسەڵێکی ینی دۆخەکە چۆن تەماشا دەکات ئەویش هیچ دەرێ لە پرێکا و بابەتە تەقیوەتەوە ئیتر کاتێک کە زانیتمان لە میدیاکان و لەو ناو سلێمانی هێزەوە من لە سعات وابزانم 5 و شتێک بوو
چەند کەسێک لە ناو ئاسایش سلێمانی و هێز ئەمنیەکان پەیوەندیان پێکردم گوتیان ئێستاکە ئەوەمان بۆ هاتووە بڕیار و ئاراستەکردنمان بۆ هاتووە کە ئەم شۆ دەبی بجوولێن و بەرە و دەوروبەری ماڵی کاگلاهور نەیوت بە بڕیاری دادگای یاخود ئەو مادەی کە تۆمەتی لاخێر ئەمانەی پێ نەگەیشتووە کەس خۆ دادگا ئەمە هەمومان لە وڵاتە دەژین کاتێک کە ئەمر قەبزی بۆ یەکێک دەردەچیتن کە لە دادگا دەردەچیتن کە کەسێک نەچی مەسەلە شکات بکاتن لە یەکەم جار لە بنکەی پۆلیس مەسەلەکە کەسی شکات لێکرا و کە جورمیە بێت چەندە من یاساینیم بەزبای ئەوەندە دەزانم کاتێکە لە داواکاری گشتیان لە دادگایە کاتێککە دۆسێک دەچیتن مەسەلا ئەمر قەبزی دەردەچی تەمان لە یەکەم جار لە ڕێگای کەسێک ینی کەسێک وەکو برێ بەریدیان پۆستە ئاگادارکردنەوەکە تەبلیغەکە دەچێتە بە ماڵی ئەو کەسایان شوێنی کاری ئەو کەسە کە ئەویش وەری دەگرێتن و کە ڕۆژی ئەوەندە لە بەردەم دادگا ئامادە بە ئێستاە هیچ ئەمانیان نەکردووە دەنامانە نەک بەڵێ کاکشادومان دیارە وێنەکەی لای من نەما گەراوکارم بۆ وەربگرنەوە کاکشادومان ڕسمی هەرێمیشە بەڵێ بڵێ ئێستا گوێم لێت لا یعنی ئەو لە ڕسمیاتی حکوومەتی هەرێمیشە لە وەکو باسم کرد گوتم ئەندامی پەرلەمانە لە ئەنجومەنی ئاسایشە کەسایە کەسێکی ناودارە ینی کەسایەتیەکە لە هەموو دنیادام کەسایەتیانە خۆی حساب و ڕێ و شوێنی خۆی هەیە دەتوانین ڕێ شوێنی خۆی بۆ بگریە بەر کە لە ڕێگای نووسنگەکانی لە ڕێگای مەسەلا جیهاتی مەسئولەوە ئاگادار بکرێتەوە بەڵێ پارێزەرەکانی کە ئاگادار بکرێتەوە کەم شتێکی وایە بۆیە ئەمار بخۆی خەڵقی یاسایە خەڵقێکە مەسەلا هەمومان دەزانین کەمە چۆنە دۆ دەبی بێن مەسەلا پۆلیس دەوری چیە یعنی هێزی تایبەتی کۆماندۆ هاتە و کە هێزانە بەشەکی زۆریان پارە لە ئیدارەی گشتی وەردەگرن هێزی میلیشیاین ئەم پرسیارم لە کاک ئارا شێخجەنگی کش با لە تۆشی بکەم کاک شادومان مەلا حەسەن کاک لاور ئەوە جێگەی مەترسیە بەم جۆرە مامەڵی لەگەڵدا بکرێت لە کاتێکدا ئەو پارێزبەندیانەشی هەیە کە وەکو وتت و ئەزمموی پێشتری چوونە دادگاشی هەیە وام ڕقە بۆ ئەندا ئەستورە وا بەم جۆرە مامەڵی لەگەڵا بکرێت بۆ خۆی تۆ بە چ نەوعێک هاتوویەتە سەرکار مثلا ئەو کەسانەی کە زیمامی عمر دەگرنە دەست لە هەر دەسەڵاتێک کە ئەگەر بە ڕێگا شەڕیەکان نەبوو کە بە ڕێگای پاڵپشتی جەماوەری نەبوو لە شێوەی کودەتا بوو هەمان ئەو تەسەڕفاتانە لە مێژوودا من کەسێکی نووسەر و خوێنەرم ئەمانە من دەخێنەوە ئەمە ترسە ترسێکی یەکجار گەورێت تۆ لە هەموو کەسێک دەترسێ ئەم برادەرە کە لە هەشتی تەمووزەوە کە ئەم کودەتای کردیا ئەو خۆی دەزانی چی کردیا بەردەوام دەترسێت ترس لە لاهور ترس لەوی تر ترس لەوی تر ترس لە دنیای خەڵک ترسی لە هەموو کەسێکەیە یعنی مەسەلە ترسی لە سێبەری خۆشی هەیە ئەمە بە خۆی ترسە ینی کاردانەوەی ترسە لە سەری پێی وایە دوو ڕۆژی تر دەگیرێتن محاسبە دەکرێت یاخۆمانی کودەتایەکی پێچەوانە سەری هەڵداوە یاخود نا هەر ترسەکە هەر هەیە و لای خۆیان ئەو ترسارە هەیە لاشتی تەمووزەوە ترسە بەردەوام هەیە یعنی ئێستامە ڕۆژگارێک لەگە کاگلاور بخۆمان بەناو شارەکاندا دەڕۆیشتین ینی مەسەلە بەردەوام هەڕەشەی دەکرد بەردەوام هێزی دەجوولان خۆمانە بەردەوام هەر هەبووینە ینی مەسەلە پێی وابوو ئێمە دەمانەوێت پەلاماری بدەین و بێمە قسەکانیشمان هەموو ئاشکرا بوو داوامان لە خەڵک دەکرد کە خەڵک پشتیوانیمان بکەنەوە تا چەندە لاندە شوێن کاگلاور باسیەوەشی دەکرد دەیگوت خەڵک حەزی بەڕاپەڕین بوو خەڵک حەزی بەوە بوو کە ئەم دەسەڵاتە بوو خوێنی کاگلاور خەڵکی هادێ دەکردەوە دەیگوت فرسەتیان بدەنێ جارێ بەشکە خۆیان چاک دەکەن یانەوە دۆخە چاک دەکەن ئەوانە ئەمانگی بۆ دۆخەکە لەلایەن حەزبە سیاسیەکانەوە چییە بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان ئەمانەی چەڵوێستێکیانەیە یاخود تا ئێستا بە فەرمی شتێک نییە ئەگەر پەیوەندێکی شخصی و تەلەفۆنیش بێ کات درەنگی کردو بە فەرمی نەبێت هیچ کراوە نازانم من ئاگادار نیم لە کەس لە سەخەت نەبوویمە نازانم ئەگەر ئەوان شتێکیان هەبیتن حتممە دەبی وەزارەتی ناوخۆ بخۆی مەسئولە ئەنجومەنی ئاسایش مەسئولە لەبەرەوە هێزە
وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی ئاسایش لە ئەمنیەت و لە ئاسایشی گشتی مەسئولن بەشێکی زۆری ئەو هێزانە سەر بەو دوو ئەنجومەنن حەقا عنی مەسەلا ڕوونکردنەوە بدەن ئایا مەسەلا بە وەکو دەرێ لە ژێر فەرمانی ئەوان جولیان پێکراگە لە ژێر فەرمانی ئەوانی جولیان پێەکە ڕوونکردنەوەیان بدەنێ بزانن بە چه حەقەک چێ فەرمانی جوولەیەکی وا گەورەی پێکردوونەوە بخۆی ئەگەر مەسەلە برێن دەوڵەتت دەوێت قانون و حکوومەتت دەوێت باش ئەی لە ماوەی جابوونەوەی لە دوای هەشتی تەمووز و دروستکردنی بەرەیگەل پەیوەندیەکانی لاوور شێخجەنگی لەگەڵ دەرەوە چۆن بووەوە بۆ ئاراستەیە بۆ کە ئێستا وەکەوەی سەرچاوێکیش بۆ زوم دەیگوت کە پەیوەندی لەگەڵ بەغداد و وڵاتانی دراوسەی شەیە بۆی کە دۆخەکە لە گرێژنە دەرنەچێت ئەم پەیوەندیانە هەرماون یاخود هیچ چارێک وەکو ئاگادار بن بۆ سەر یەکێتی نیشتیمانی کوردستانەیە بۆی ئەم دۆخە بە ئاقارێکی خراپانە ڕوات بۆ خۆی کاگراور پەیوەندی تایبەتی خۆی هەبووە جگە لەو کاتانێک کە لە یەکێتیش بووە پەیوەندی لەگەر وڵاتان و لەگە کۆمەڵێک دامەزراوەی دنیا هەبووە لە دوای ئەو قۆناغشکە قۆناغی کودتای هەشتی تەمووز بووە کاگراور بەردەوام لە پەیوەندیدا بە لەگە وڵاتانی زلهێز لەگە حیزبەکان لەگەرەوە بەڵام بچینە سروشتی پەیوەندیەکان جیاواز ببیتن و لەو دوایانەش خۆتان دەبینن ینی فترێک قونسوڵەکان جۆرێک بەسەر خۆپارێزیان دەکرد لە سەردانی کن کاگلاوری ئێستا لەو دوایانە دەبینن مەسەلە بەردەوام بە قونسولیەکان بالیۆزەکان سەردانی دەکەن و لەبەرەوەی ئێمە لە دوایین جار چوینە هەڵبژاردن و لە پەرلەمانی کوردستان هەرچەندە مەسەلە هەڵبژاردنێکی دیزاین کراویش بەڵام ئێمە ژمارەی خۆمان وەرگرت یعنی مەسەلە خاوەن کورسین ئێستاکە و هێزێکی بوون و تەواومان هەیە بوونی قانونیشمان هەیە لە کوردستانداوە باوەڕشمان بە مەسەلە خەباتی سلمی هەبووە ئەمە چوینەتە پرۆسی هەڵبژاردن مامەلا حەسەن زۆر سپاس بۆ ئەوەی کە بۆ وەڵامی پرسیارەکانە زۆر سپاس کە لە هەولێرەوە لەگەڵم بووی ڕێزی سپاس دیمەنەکان لەگەڵەوە بەردەوام دەبێت بینەرانی زوم و سات بە سات دوایین گۆڕانکاریەکان سەبارەت بە تێکچوونی دۆخی ئەمنی سلێمانی دەگوازینەوە.